سەرچاو کاگاشتی بەخێر بکاتە سەرچاو کاکسۆرە فرکەوە وەک شووتی سەرچاو بەخێر بن هلا بك هلا كما قالنا بس زورك دوباره خريكة وشوتي وقندورة سەرچاو بەخێر بن الله زورة كما كان باش بڕۆین بابچین بابتێشتر بادا بنێن باشە بەڕێزان هەموو لایەکتان بەخێر بنجا تۆ چی دیبەیت لەگەڵ مندا بکەیت تۆ چی دیبەیت لەگەڵ مندا بکەیت دەکرێت خۆت بناسێنی دەکرێت خۆت بناسێنی بزانین تۆ چی دیبەیت لەگەڵ مندا بکەیت تۆ مەلای مزگەوتی خەریجی شەریعەی مامۆستای ئاینی مەلایەکی ئاوام بۆ بینن دەبێتان لەگەڵا یەکەم مەلایەکی ئاوام بۆ بینن بزانە ئێستا محتەرەمە و ئەوانەی کە لە دنیای لەسەڕی خۆ پێغەمبەر بوونە لە چیا دەبن لەوێتەرێ پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ سەبعة يظلهم الله في بەڕێزان ئەوە ئەندامی پارتی دیموکراتی کوردستانە مەلا بەشیر حەداد کە جاشۆڵکەی تورکیا لەگەڵ بنەماڵەی بارزانی ئێستاکە بنەماڵەی بارزانی کردویانە بە جێگری سەرۆکی پەرلەمانی عێراق کەوا کاتی خۆی تەکفیری خەڵکی دەکرد وهانی گەنجی کوردی دەدا بۆ جیهادکردن ئێستاکە ئەمە بووە بە جێگری سەرۆکی پەرلەمانی عێراق و تەنانەت ئەوە بوو کاتی خۆی کە
قەزیەی دادگای لە بەرامبەر ناسک ئەحمەد و نادیا عەلی بەرز کردەوە و کێشەیەکی زۆر گەورە بوو و ئەو کەسە بوو کەوا گەنجانی کوردی دەگەوجاند لە خوتبەکانی بە گریانی دەهێنان و هەروەها هانی دەدان بۆ جیهادکردن بۆ کوشتن و بڕین. سیر 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 ئەو مەلایە ئەمڕۆکە پارتی دیموکراتی کوردستان بنەماڵەی بارزانانی کردویانە بە جێگری سەرۆکی پەرلەمانی عێراق. سیر و سەمەرەیە دنیا دەوران دەورانە مشکلە نییە. ظل عرشه يوم لا ظل إلا ظله حفتنا كسحا أو حفتانا لروشي قيامت لو كاتدا كهمو إنسان لو قرب سريك باسمان كت أوان لجير سيبريك راجي راينا لجير سيبري عرشي خدا كهيد سيبريك إلا أو سيبنا نبي جيشي في عندك يا خدا چۆن سێبەریێ ئەخەر هەیدە بە خدا چۆن سێبەریێ خدا نورە نور ناوی سێبەری هەبی هەر مەعقول نییە یعنی نورە خدا ڕووناچیە ڕووناچی چۆن سێبەری هەیە دەی مشکلە نییە سێبەر یاڵە دەی مشکلە نییە دەموچاویان ڕوویان ڕووناچی و نوری لێ دەباری سێبەرە و ڕەحمەتی خۆیان بەسەر دەباری جێکی خۆش ئەو چەندان ساڵەی کە ئەوان لە ئەزیەتدان أصلاً أواني جر عرشي خدا هل هشتي هنا كان كأنما يقلع حزي راوستاينا بياوسا كان لويدا بزانين أو حبتينا كشينا كلويدا بن وأوي مشبيان ناسين وأوي خوما بكينا يشيك لو حبتينا داي بزانين بكينا يشيك لو حبت كسا يسأل بوتان بجميرم أو حبتينا بجميرة أنقوش خوتان بكينا يك لو حبتينا داي بجميرة صار تشاب كم يا لو حبتينا دفن پیغمبر صلى الله عليه وسلم الإمام العادل الإمام العادل عادل سركرديتشي راستو يكسان سركرديتشي دلصوت كمسلمان به إيمان دار به لخواب ترسي خدمتي ملت بكا بالصوص بلبو ملتك عفرين عادل أمنو عدالت بلاو بكاتوا أو إمامة وكو أردوغان لجيسي بري عشي وكو أردوغان لبعثر كذا كان باب زان الإمام عادل لروجي قيامة أو الجقاكي باقال بدنا حولي بوبدن حولي بابا بدن دي مشكلة دوام شاب نشأ في عبادة الله جنجيكا جيا ولا عبادة إخواي بوا هلا جنجيا ولا رقي خدا بوا أي جنزة كان أي جنزة كان أي خشكو برايا كان دزوب الرأي محمد بقرن رأي قرآن وسنة بيغمبر بجمع هيلان هلا جنجيا وبلكو بوتان حساب بكري بلكو لوان دفن كان لو زحمتي روشي قيامة ايه ولا جي عرشي خدا إرادة جين لجي استيبري عرشي خدا إرادة جين إن شاء الله إن شاء الله أو جنزة خوش شويستي خوايا الشاب التائب إلى الله حبيب الله شلون گەنجان بە گریان دەینی سیرکە سیرکە لون حزناكي بيا خوشويستي خوا سيميان رجل قلبه معلق بالمساجد ايشتاويك يعني افرتك مسلمانك كدلي هربا مزقبته وبندا كلن يجي جماعة بدتي دلي هربا دلي كان جين باند بيديسان بتلوم مزقوت دلي لقر مزقوت بس راوا خوشويستي مزقوت كوتوتا دلي اوش يتشي كلوان سوالم رجلان حابات في الله دو مسلمان بيايان آفرت دو مسلمان هلا بر خوايا كتريان خوش بيه الحب في الله والبغض في الله الحكم في الله يعني أتربين يك الحكم في الله والبغض الحب في الله والبغض في الله لبيناو الله خلقت خوش بيه ولا بيناو الله رق لخلق بيتوا واتا اوي خدا ناسا دبي خوشت بوه اوي خدا نازني دبي رق لي بيتوا بالله مسلمانه خوشت بيه بي اوي هيك مصلحتك لقال حديث بالله لقال دي تريك مسلمان يا مجرمه رق لي بيتوا اگر هم مصلحه ما دام مسلمان نبي مجرمي دبي رقي لي بيتوا ايه حد يشيل بوتو هدي او الحب في الله والبغض في الله في انجم رجل دعته امرأة ذات منصب ومال فقال إني أخاف الله رب العالمين أيش قال؟ آيك كعبرتك زوار عبرتك ببارة وبول بعد جيبك بو زنا وبو فاحشة أو كرة
بڵێ من لەبەر ترسی خوا نایم لەگەڵ تۆویشە بکەم ترسی خوا لە دڵی بێ نەچێتە بەر فاحیشە و بەر زینا. ئەی ئەگەر پیاوەکە بانجی ژنەکەی کرد، ئەوە ژنەکە ئەگەر هاتوو بانجی پیاوەکەی کرد، ئەی ئەگەر هاتوو پیاوەکە بانجی ژنەکەی کرد، یعنی ئەوە ڕێگا پێدراوە، چکە فەرمودەکە تەنها شمولی پیاوان دەکات. شەشەمیان رجل تصدق بصدقة فأخفاها حتى لا تعلم شماله ما تنفق يمينه. ئەوەی کە خێر دەکا ئەو خێرکەرەیە کە بە دەستی ڕاستە دەیدا دەستی چەپە ئاگای لێ نابێت. أو خير حفتم رجل ذكر الله خاليا ففاضت عيناه. حفتمين كس أوي لجير سيبري عرشي خوارا بجيري أويا كوقتك لوقتات بتنيا دادا نشي لجيقايك بير لخوا دكاتوا بير لروجي قيامة دكاتوا فرميسك لسايدة أخوانا بترسي فرميسك بالا تشاود بيت أخواروا أو حفتمي أنا والفاصل مشكلة نية أخيرا كي نیزا دەکات چۆن خەڵک دەست بە گریان دەکات ئەو هەموو گەنجەی کە کرد. بەڵێ بەڕێزان، ئەوە پەیامی بنەماڵەی بارزانیە، ئەوە پەیامی بنەماڵەی بارزانیە کە 29 ساڵە خەریکی ئەو میلەتەن. ئەو مەلایە لە سەرەتاوە سەربەمیتی تورک بوو و تەنانەت تەلەڤیزیۆنەکانی تورکیا بەرنامەکانیان دەگوێزایەوە، دەهات بۆ هەموو ماڵێک، کۆمەلگای کوردی کرد بە کۆمەلگایەکی مسلمانی متەطەڕیف و دواتر بە حکمی ئەوەی بەرژەوەندی ئەو مەلایە کە سەر بە تورکیا بوو و بەرژەوەندی بنەماڵەی بارزانی کە سەر بە تورکیان لە هەمان کاتداییەکیان گرتەوە و سەیر لەوەدایە بنەماڵەی بارزانی نەک تەنها کردیان بە ئەندام پەرلەمانی کوردستان، بەڵکو بردیان بۆ بەغدا کردیان بە جێگری سەرۆکی پەرلەمانی عێراقیش. سەیر و سەمەرەکە لەوەدایە باشە، سەیر و سەمەرەکە لەوەدایە باشە. لەبەرەوە من هەمیشە پرسیارێکم لە خۆم کردیە، چۆن دەکرێت تۆ ئەندامی پارتی دیموکراتی کوردستان بی بەڵام ئارتست بی؟ چۆن دەکرێت تۆ ئەندامی پارتی دیموکراتی کوردستان بی اینجا ئیدعای ئەوە بکەی کەوا مولحیدی؟ من بەڕاستی سرم لەو مۆزوعە دەرناچێ، یعنی ساڵەهای ساڵە من گوێ یعنی بیر لەو مۆزوعە دەکەمەوە. ئایا هەڵوێستان چی بوو بەرامبەر بە حیزبەکەتان کاتێک مەلایەکی تیرۆریستی وەکو مەلا بەشیر حەدادی کە دەستی هەبوو لە کوشتنی شاپور و قابیل و چەندەها کەسی تر بە فتوای ئەو کوژران، ئەمڕۆکە لە سەرەتا پارتی دیموکراتی کوردستان کردی بە ئەندام پەرلەمانی کوردستان و دواتر کردی بە جێگری سەرۆکی پەرلەمانی عێراق. هەڵوێستان چی بوو؟ باشە، هەڵوێستان چی بوو؟ قسەتان کرد؟ نا، جورئەتیش ناکەن، ڕێگاشتان پێ نادرێ باشە. باش، دابێنە سەر بابەتی ئەمڕۆ. مشکلەمان نییە، ئەوە دواتر ئەگەر پێویست بە دووبارە لەی دەنەوە کاکتێک بە ڕێزانی تر هاتن. باش، دێنەوە سەر هەمان بابەتی ئەمڕۆژێنێک قسەمان کرد تەلەگەی. بۆ نمونە ئەوەی مەلا بەشیر خوێندەوە ئەو فەرمودەیەکی محەممەدە و فەرمودەکە صەحیحیشە و دەقی قورئانیشتان هەیە کە لە سوڕەتی ئەلمائیدە دەڵێ موسڵمانان لە نێوان خۆیاندا بەڕەحمن بەڕقوقینن بەرامبەر بە ناموسڵمانان. لەبەرەوە تۆ ناتوانانی ئینکاری ئەو فەرمودەیە بکەیت باشە، بە هیچ جۆرێک ناتوانانی ئینکاری ئەو فەرمودەیە بکەیت، بڵێ ئەو فەرمودەیە بوونی نییە، چونکە ئەگەر هات و ڕەفزی ئەو فەرمودەیەت کردەوە ئەوە ڕەفزی سوڕەتی مائیدەت کردوتەوە باشە. مسلمانان لە نێوان خۆیان ئەوانەی لەگەڵ محەممەدن لە ناو خۆیان بەڕەحمن لەگەڵ یەک و توندوتیژن بەرامبەر بە ناموسڵمانان. ئەمە دەقێکە لە سوڕەتی ئەلمائیدە و تۆ ناتوانانی بڵێ نەخێر من مرۆڤایەتیم دەوێت لەسەر بنەمای مرۆڤایەتی مامەڵە لەگەڵ خەڵکدا دەکەم. واتە تۆ دەیسەلمێنی کە مرۆڤێکی دەبەنجی، تەنانەت بەرامبەر بە توڕاسەکەی خۆت تۆ مرۆڤێکی دەبەنجی، چونکە پەرتووکە شەیتانیەکە دواناڵێ، پەرتووکە شەیتانیەکەت دەڵێ ئەوانەی لەگەڵ پێغەمبەرن لە ناو خۆیاندا بەڕەحمن لەگەڵ یەک و توندوتیژن بەرامبەر بە ناموسڵمانان. دەکەواتە تۆ کاتێک دەڵێ نا من مرۆڤایەتیم خۆش دەوێ، ئەمە قابلی قبول نییە. پێمان دەڵێ کەوایە تۆ کەسێکی منافقی دەزانی بەڵام پیادەی ناکەی،
یا ئەوەتە تۆ کەسێکی جاهیل و جەهولی بە مانای وشەکە. هیچ لێکدانەوەی تر نییە، هیچ لێکدانەوەی تر نییە. ئاەتت هەیە و هەروەها فەرمودەت هەیە و هەروەها عەقیدەی ئەلوەلا وەلبەرا لەسەر بنەمای ئەمە بنیاد دراوە. تۆ ناتوانی بەی لێ ڕابکەی بڵێ ناشتی وا لە ئاینەکەی من دانیە، باشە؟ بە هیچ جۆرەك ناتوانی، باشە؟ اینجا بابین لە ڕوانگەی ئەمەوە چۆن دەکرێت یعنی پێغەمبەرەکەت ئەشرەف الخەڵق بێ، چکە ئەو ڕۆژە بابەتمان کردەوە ئەمڕۆ دەمێ ڕاستەکەی ئەو بابەتە دووبارە قسە و باسی لەسەر بکەینەوە، بزانی چۆن دەکرێت پێغەمبەرەکەت ئەشرەف الخەڵق بێ. بۆمان بسەلمێنە، پێمان بڵێ وانییە تەرجمەی تکایە ڕازگۆیانە بڕیار بابۆت با بدۆزمەوە. بەداخە کۆمپیوتەرەکەی ماڵەوەشم ئینتەرنێتمەوە نیە، بەڵام تەقەت بۆ دەدۆزمەوە، مشکلە نییە. وانییە بزانە منافقەکان چۆن دێنە قسە، وانییە نادیسان وانییە. بابۆت بابێنم ئۆخەی هەوا هاتووە دەدگوا دەوێت دیبەیتش لەگەڵ پشتیوان عەبدوڵڵادا بکە. ئاەتی 29 سوڕەتی فەتح محمد رسول الله، محمد پێغەمبەری ئەڵڵایە، والذین معه ئەشیداء على الكفار، و ئەوانەی لەگەڵ محەممەدن تند و تیژن بەرامبەر بە کافرەکان، ڕحەماء بەینەهم، و لە نێوان خۆیاندا بەڕەحمن. باشە هەوا هاتیە جەنابیش لە سەرەتا نووسیوێتی من دەمێت دیبەیتێک لەگەڵدا بکەم، تەدەگەی دیبەیتێکم لەگەڵ چۆن دیبێتم لەگەڵدا بکەی لەسەر بنەمای تەفسیری ئاسان یا قورئانی ئاسان. ئەوە دەستیان بە جوێندان کردەوە، مشکلە نیە، جوێن بدەن باکمان نییە، قابلە لەسەر جوێندانی ئێوە کەوتێ. یعنی بەوە شاتی تەوێت دیبێتم لەگەڵدا بکەی. ئەین چۆن تەوێت دیبێتم لەگەڵدا بکەی؟ بچی قورئانی تەفسیرم بۆ بینی، قورئانی ئاسانم بۆ بینی کەوا بە درۆ وەریان جێراوەت و هیچی لێ نازانی، چکە دەبەنجی عەرەبی نازانی، اینجا دەتەوێت بێی لەگەڵ ئێمە دیبێت بکەی لەسەر چ بنەمایەک دیبێت بکەی؟ تۆ ئەبسەت شت نازانی، ئەبسەت شتێک عەقیدەکەی خۆت نازانی کە ئەوە بەشێکە لە عەقیدەی ئەلوەلا وەلبەرا، ئەوە بەشێکە لەو عەقیدەیە، تۆ ئەوە نازانی، هاتی دەوێت دیبەیت لەگەڵ پشتیوان عەبدوڵڵادا بکەی، بەڕاستی سەیرە. باشە با پێ دڵێم وهذه صفة المؤمنين، ابن كثير لا تفسير أم آية وهذه صفة المؤمنين أن يكون أحدهم شديدا عنيفا على الكفار، وأما يشك الصفات كان إيمان داران كهر يكي شان دبي تندو تيجو بزبرو زنگ من برامبر بكافر كان، رحيما براء بالأخيار، غضوبا عبوسا في وجه الكافر، دبي تندو دبي تورو عبوز بن بدمو تشاوي كافر كان، ضحوكا بشوشا في وجه أخيه المؤمن، دبي دم بپێکەنین و بەشوش بی واتە خەندەبی بەڕووی برا مسلمانەکەی. تۆ چۆن هاتی دەڵێ شتی لەو بابەتە نییە؟ باشە شتی لەو بابەتە نییە، باشە تۆ هاتی دەتەوێت دیبەی لەگەڵ ئێمەدا بکەیت کەچی منار ئەوم هێناوە تەنها لەبەر تۆ، ئەو باوەی بادەر بکەین تاقەتی ئەو سەیری سیمای بکەن، سەیری سیمای بکەن، دەرەی شەیتانە، لە شەیتانە چێ دەبڕۆدەی. باشە هاتیشە داوا دەکات دەڵێ دیبەیتێک بکەین، سەیریکە باشە، هاتووشە دەڵێ دیبەیت دەمێت دیبەیتێک لەگەڵدا بکەم. نانەوە بۆ جێگرتن نادن، چکە لە سەرەتاوە هات جوێنیدا منی ڕیسوا کردی خوا بڕوا بکە دەزانی چۆنە، خودداگە دوا پێیداوم دەزانی چۆنە، هەفتەی 3 ڕۆژ و نیو ئیژەکەم اینجا مانگانە داهاتی 100 هاوڵاتی کوردستانم هەیە، داهاتی 100 دکتۆری کوردستانم هەیە، خودداگەت باشی پێداوم سەروان، خودداگەت ئاوا باشی پێداوم نەبیتەوە تێدەگەی دەستیان بە جوێندان کرد دووبارە، مشکلە نییە. باشە ئێستا پێم بڵێن چۆن دەکرێت پێغەمبەرەکەتان حەمەی کوڕی ئامە ئەشرەف الخەڵق بێ؟ من دەمەوێت وەڵامی ئەم پرسیارە بدەنەوە، هەر بە جددی دەمەوێت وەڵامی ئەم پرسیارە بدەنەوە، چۆن دەکرێت ئەشرەف الخەڵق بێ؟ باشە چۆن دەکرێت ئەشرەف الخەڵق بێ؟ بە پێی کامە پێوەر، کامە قیاس، کامە پێم بڵێن. بەڵێ تەنها بۆ جنێودان هاتون کە بەڕێزم زریان، منیش ئەو ڕاستیە باش دەزانم، نهاتیە گوێ بگرێ یا دیبەیت بکە یا قسە بکە یا مناقەشە بکە یا گفتوگۆ بکە، تەنها بۆ جوێندان هاتیە، چکە دیار بوو ئێمەشتا قسەمان نەکرد بوو، تەنها ئاەتەکەم خوێندەوە دەستی بە جوێندان کرد. باشە تەنها ئاەتەکەم خوێندەوە دەستی بە جوێندان کرد. پێمان بڵێن بۆمان مسلمێنن چۆن محەممەد ئەشرەف الخەڵقە،
واز لە پێغەمبەر ئەشرف الأنبیا نا ئەشرف الخەلق ئەگەر سلمانمان ئەشرف الخەلقە اینجا دێنە سەر ئەوەی کەوا ئەشرف الأنبیا ئەوە خاڵی دووەمە چکە پێغەمبەرەکان لایەنی کەم دەبی کەسانی پاک بوو بن دەبی جیا بوو بن لە مرۆڤانی تر باشە دەبی جیا بوو بن لە مرۆڤانی تر باشە بەڵام بەجارێ با بیسەلمێنن چۆن محەممەد ئەشرف الخەلقە باش ئەوە خاڵ یەکەمە بۆمان مسلمێنن هەر کەسێک دەوێ بیسەلمێنی با بۆمان مسلمێنی باشە بەڵام بە بەڵگا تااقەتی ئەوەم نییە تۆ بێ بە کەیفی خۆت تا دەگەی دەست بە قسە بەڵگەی بێنە و منیش بەڵگەت بۆ دەینم کەوا دەنیئترین خەڵق بووە سووکترین خەڵق بووە باشە سووکترین خەڵق بووە ئەگەر خوددایەکە بێ مرۆڤی دروست کردبی لە هەمەی کوڕی ئامە سووکتری دروست نەکردیە و لە هەمەی کوڕی ئامە سووکتر لەسەر گۆی زەمین بە دوو قاچ نەڕۆیشتیە باشە من بۆ دەسەلمێنم بە بەڵگەی فەرمودەی خۆت بە بەڵگەی پەرتووکە شەیتانیەکەت بۆ دەسەلمێنم ئەمڕۆ دانە بەدانە خاڵ بە خاڵ باشە خاڵ بە خاڵ بۆت دەسەلمێنم باشە خاڵ بە خاڵ بۆت دەسەلمێنم باشە جوێنیشیدا بەڵام باوەری گرنگ زان چییە بۆت دەسەلمێنم ئەمڕۆ ئەوە وەری نەگرت دیکلاینیش کرد باش نای کاکە جان ئێمە بەردەوام دەبین لەسەر مەوضوعی خۆمان شکیلەشمان نابێتن بەڵام بابێن با بۆمان با بسەلمێنن تا دەگەی خۆ مەوضوعەکە ناکرێت بۆ نمونە تۆ کاتێک دەڵێی مسافەی نێوان سەیداوە و سێتاقان گریمەن 10 کیلۆمەترە دەبی بیسەلمێنی 10 کیلۆمەترە یا ئەوەتە بە GPS حساب دەکەی پێت دەڵێ یا ئەوەتە سیارە لێ دەخوڕی ئەدادی سیارەکە بڕواتن یا ئەوەتە هیندەینی دەی پیوی بۆ منە 15 کاتێک تۆ دەڵێ ئەشرف الخەلقە دەبی بیسەلمێنی دەبی بنەمات هەبی بۆی بیسەلمێنی کە بنەمات کە ئەشرف الخەلقە 1 2 3 4 5 بە پشت بەستن بەم خاڵانەی خوارەوە بڵێ بۆت دەسەلمێنم ئەشرف الخەلقە 1 2 3 4 5 منیش بە کۆمەڵی خاڵ بۆت دەسەلمێنم کە دەنیئترین خەڵقە ئەگەر خوددا مرۆڤی دروست کردبی لە هەمەی کوڕی ئامە سووکتری دروست نەکردی لە گۆی زەمین سووکتری دروست نەکردیە من جارە ناتمە سەر مەوضوعی پێغەمبەر بەرکو ئەشرف الخەلق باشە قسە دەکەین لەسەر ئەشرف الخەلق باشە قسە دەکەین لەسەر ئەشرف الخەلق باشە قسەی ئێمە سەبارەت بەمەیە وەرن بۆمان مسلمێن 6 ساڵە نەتانتوانیوە یەک بنەمای ئەخلاقی هەمە بێنن پێتان وایە دەتوانن بیسەلمێنن کەوا ئەشرف الخەلق بووە هەرگیز ناتوانن نییە بوونی نییە خۆشیان باش ئەو ڕاستی باش دەزانن من دڵنیام 6 ساڵە شەوانە کاتێک سەر دەکەنە سەر سەرینەکانیان بیر دەکەنەوە ئەرێ تۆ بڵێ ئەو پێغەمبەرە شتێکی باشی نەبوو بێ چەند بیر دەکەنەوە سەر دێن و سەر دەبن دەبینن بوونی نییە ئەی هاوەڕێی ئێمە بۆچی بەدوای کەوتین عەجیب غەریب وەڵاهی ترسەیە ئازاری گۆڕ ئازاری دۆزەخ کاتێک زیندوو دەبینەوە دەچین بۆ بەهەشت غیلمان و ولدان هۆریەی نێوگەڵ تەسک هەموو مۆزوعەکە ئەوەیە هەمووشی خوڕافەیەکە گاڵتە بە عەقڵتان کراوە بەردەوام ڕۆژانە گاڵتە بە عەقڵتان دەکرێت هیچ شتێکتر بوونی نییە باشە هیچ شتێک بوونی نییە ئێستا ئەو سەروانە ئەگەر هاتوو بمرێ ئەگەر بەهەشتەکە بوونی هەبێ خوددا بوونی هەبێ من لە بەهەشدا دەبم ئەو سەروانە دەکەن بە غیلمان و ولدانی من باشە دەیکەن بە غیلمان و ولدانی من چکە لایەنی کەم ئەگەر خوددا بوونی هەبێ ئێمە هاتووینە بەرگریمان کردیە لە پاچی و بێگەردی خوددا پاچی و بێگەردی خوددا تیمانە گوتومانە ناکرێت ئەم دەقا سەخیفانە بدرێتە پاڵ خوددا بۆ مام سەلمێن شەرم مەکە دانا محەممەد باش یەک دەقە فەرموو بۆ مسلمێنە ئەشرف الخەلق سەر چاو بخێر بێ کار کەستیار و بەڕێزان و ئازیزانتر هەموو لایەکان بەخێر بێ بۆ مام سلمێنە ئەشرف الخەلق یا بڕۆ لایەنی کەم لە مەلا بپرسم
لە مزگەوت ئیشی نییە لە حجرە دادنیش بڕۆن لی پرسن بڵێن دەنگ نییە چۆن دەنگ نییە دەنگ هەیە لی پرسن بڵێن مەلا بۆچی ئەشرەف الخەڵقە خۆ پرسیارە لی بکەن باشە لی بکەن بڵێ مەلا چۆن دەکرێت دەنگ زۆر باش من تۆزە کێشە ئینتەرنێتی ماڵەوەم هەیە بە ئینتەرنێتی مۆبایل لەسەر خەتم ئەو بۆی وەرناگیرێ هیچ باش بابن جارێ بابێنە سەر مەوزوعی شەرەف ئەو بابنمەیە با سڵایدەکانیشیان با لە پێشدا بنێ چکە بۆی تۆزێک دڵیان دابکەوێت دڵیان دابکەوێت جارە من زۆر جار وتومە شەرەف چەمکێکی زۆر قێزەوانە خودی شەرەف چەمکێکی زۆر قێزەوانە چەمکێکی خەڵکی دواکەوتوو کۆنەپەرست و پیاوسالاری دورگەی عەرەبیە بۆ ناو کەلتورەکانی تر بە شمشێر هاتووە هێناویانەتە ناو ملەتی کورد فارس تورک ئەفغانی پاکستانی هەتاوەکو دوایی لەبەرەوە لە ناو هەموو ئەو ملەتانە هەمان وشەی عەرەبی بەکاردێنرێ دەڵێن شەرەف بێشەرەف شەرەفسز هەتاوەکو دوایی و من پرسیمە و ڕسێرچ و لێکۆڵینەوەم کردووە شتێک نییە بە ناوی شەرەف شتێک هەیە بە ناوی ئەخلاق شتێک هەیە بە ناوی مۆڕاڵ شتێک هەیە بە ناوی ئاکار شەرەف قسەی قۆڕە چکە شەرەف نێوگەڵ دەگرێتەوە شەرەف لەسەر بنەمای باوک و باپیرانە واتە ئەگەر هات و باوک و باپیرت حەسەب و نەسەبیان ڕێکوپێک بوو ئەوە تۆ کەسێکی شەرافەتمەندی ببورن ئەوە تۆزەکەین کەسێکی شەرافەتمەندی ئەگەر هات و حەسەب و نەسەبیان باش نەبوو ئەوە تۆ کەسێکی بێشەرەفی هەر لە ڕوانگەی تەعریفی ئیسلام بۆ شەرەف سەیر و سەمەرەیە ئەگەر باوک پیاوێکی خراپ بوو خۆشت بێشەرەفی ئەگەر پیاوت باوکێکی کەسێکی خاوەن شەرەف بوو ئەوە خۆش شەرافەتمەندی سەیری ئەو ئاینە گاڵتەجارەی بکە هەر لەبەر ئەوە مەلاکان کاتێک دوعا دەکەن دەڵێن ئەو پیاوەی دەیەوێتن ناموسی پیاوێکی تر بلەچێنێ خودایە شەرەفی کچەکەی لەکەدار بکەی سەیریکە تێڕوانینیان عەقڵیان بۆ نمونە پیاوێک ئەگەر بێوێ شەرەفی کەسێشتر هین بکە دوعا دەکەن کە کچی پیاوەکە لە ناو ماڵی خۆی لە شەرەفی بدرێ سەیریکە ئەمە لۆجیک و منطقی خەڵکی دورگەی عەرەبیە کە 1400 ساڵ بەر لە ئێستا تێڕوانینیان هەبوو سەبارەت بە شەرەف باشە تێڕوانینیان هەبوو سەبارەت بە شەرەف بابێن بۆ سەر بابەتەکە بە ئاماژەی بکەین تۆزێک دووریشە بەڵام مشکلە نییە لسان العرب ابن منظور لحرف شين حرف شين شرف جزء هشت ضلعت شرف الشرف الحسب بالآباء واتا حسب نسب بباوكان شرف يشرف شرفا وشرفة وشرفة وشرافة فهو شريف واتا أوكسة كاتك حسبي باوكو باپیرانی باش حسبكي أو كسيتي شريفة والجمع أشراف جمعكي كويكي دكا أشراف الشرف والمجد شرف مجد شكوي شرف شكوي لا يكونان إلا بالآباء ناكرت تنها لرقاي باوكو باپیرانە ونبي واتا اگر تو باوكو باپیرت كسيتي خاوان أصل حسب نسبيان لأشراف بون لبياو معقولان بون أو كاتتو كسيتي خاوان شرفي اگر هاتو باوكو باپیران لكسيتي خاوان أشراف پیاو معقولان نبون نسبت باكو خاوان نبو أو كاتتو كسيتي بشرفي كل مختصري أما تێڕوانینی عەرەب بۆ شەرەف باشە و هاتۆتە ناو ملەتی کوردیشەوە پێشگە لەوەش بۆ نمونە هیچ تریشەیە کە لە نێوگەڵی ژندا دێدۆزنەوە بەڵام ئەوە بابەتی ئێمە نییە ئێمە دەچین بۆ سەر بابەتی تر بمورە بڕوا بکە ئەو کۆمپیوتەرە لێرە زۆر مشکلەیە من تۆزە دەیبینمە نزیک خۆم بۆی بتوانین دەستمان بە بابەتەکان ڕابگە داوای لێبردن ئەەکەم محەممەد بەڕادەیەک خاوەن شەرەف بووە
تەنان لە ڕوانگەی ئیسلام و محەممەد مرۆڤ نییە وەکو مرۆڤێکی طبیعی بەڵکو لە نووری خوا دروست بووە محەممەد المستەفا لە نووری خوا دروست بووە بە پێچەوانەی مرۆڤەکانی تر بە پێچەوانەی مرۆڤەکانی تر بەڵکو لە نووری خوا دروست بووە باشە لە نووری خوا دروست بووە بۆ نمونە لا المستدرك على الصحيحين ومن كتاب آيات رسول الله صلى الله عليه وسلم التي في دلائل النبوة ولا معجزة كاني بيغمبري الله كلبلغي بيغمبراتيا وات اگر شبقي روناچي لنيو قلي دايك الدرجو كاتق لدايقو او يچك لنشاني بيغمبراتي ذكر شق صدره صلى الله عليه وسلم مسألة الجزء الثالث جزء سيم جماري فرمودة 4288 محمد دلت كاتق لدايق بوم فرمودة قدور درجة دلت كاتق لدايق بوم موضوع أكل ردا أجر لسرتاب قرن وكاتق محمد بون وندايتشي محمد آمنة شيري بمحمد نداوا لقلا وش آمنة هيج من الله يشتري نبوا محمد نويستوا ومحمديش باوشي مردوا كاتق لناوز جي دايتشي بوا وهروا هروق لبابتكاني رابردوني شان من داوا 4 سال و 9 مانگ 4 سال و 7 مانگ لدوين مرزني باوشي لدايق بوا محمد كاتق توشي خوده بي كاتق لاي حليمة السعدية دبي دەیهێنەوە بۆ لای ئامینە دەڵێن مناڵەکە دوا بزانین شەیتان دەستی لێداوە یا جنۆکە چوویتە لە شێوە ئامینەش سوێندیان بۆ دەخواتن دەڵێنا هەرگیز شتی وا نابیتن چکەوە دەبێ بە گەورەی ئەو میلەتە والحاصل محەممەد لە فەرمودەیەکدا دەڵێ هەروەک لە خوارەوە نووسرایە حەدیث صحیح على شرط مسلم دەڵێ ئەو فەرمودە ڕاستە لەسەر شەرتی مسلم دەڵێت إني رأيت خرج مني نور أضاءت منه قصور شام دایکی محەممەد دەڵێت کاتێک محەممەدم بوو شەبەقێک ڕووناچی لە نێو گەڵمەوە دەرچوو کۆشک و تەلارەکانی دیمەشقی ڕوونا کردەوە واتە گورزێک ڕووناچی یا شەبەقێک ڕووناچی لە نێوگەڵی ئامینەوە دەرچووە لە مەککەوە ئەو ڕووناکایە گەیشتۆتە کۆشک و تەلارەکانی شام واتە دیمەشق تۆپەڵە ئاگرەکە زۆر بەهێز بووە بەڕاستی ڕووناچیەکە زۆر بەهێز بووە نازانم چۆنە لە مێژوودا ڕیکۆرد نەکراوە چۆنە لە مێژوودا ئەو شەبەقە ئاگرەی کە لە نێوگەڵی دایکی پێغەمبەری ئاخری زەمان دەرچووە گەیشتووە بۆ کۆشک و تەلارەکانی دیمەشق ئاماژەی پێ نەکراوە و لە فەرمودەی تریشدا دەڵێ تەنانەت لە مەککەوە کاتێک سەیرت دەکرد بەهۆی ئەو ڕووناچی کە لە نێوگەڵی دایکی پێغەمبەری نازدارمان دەرچوو ملی وشترت دەبینی ملی وشتر بەڵێ ئەوەتە دیارە فەرمودەکە پێویست ناکە بینە پێش خۆتان بڕۆم بخوێنەوە تۆزێک هەڵدەن بخوێنەوە با تەلەفۆنێک با بۆ دایکم کەم یەک دەقا با تەلەفۆنێک با بۆ دایکم کەم یەک دەقا ئەلو دایە قوربانی دەستت ماز دەکەم بڕوا بکەم پشتیوانم نانام حسین پشتیوانم یەک پرسیار دوای تەلەفۆن دەکەم ئەرەدایە کاتێکە من لە دایک بووم هیچ ڕووناکایی دەرچوو یعنی لەو منتیقەی خوارێ هیچ ڕووناکایی دەرنەچوو یعنی ژوورەکە ڕووناک نەبووە ئاگا لە خۆت نەبوو داپیرم مامان بوو وەجا خۆ داپیرشم نەماوێت پرسیاری لێ بکەین وەڵڵاهی دەڵێن ئەگەر هاتو ژن کاتە کوڕی بوو ڕووناکایی دەرچوو لە نێوگەڵی ئەو کوڕە بە قودرەتی قادر دەی بە پێغەمبەری ئاخری زەمان دەباشە دای سەرچاو دەباش دوا تەلەفۆن بۆ دەکەم بۆ دای سەرچاو داپیرە مردیە بەداخەوە نەمانتوانی پەیوەندێکە حاصل بکەین داپیرە مردیە بەداخەوە زۆر بەداخەوە ئیتر ڕەنگ باێز چزانم ڕووناکە یەکین دەرچوو بزانین ئایا محەممەد لە ڕوانگەی پێناسەی خۆیان بۆ شەرەف لە ڕوانگەی پێناسەی خۆیانەوە بۆ شەرەف بزانین ئایا محەممەد باوکو باپیرانی خاوەن شەرەف بوون پرسیار و ئایا بزانین باوکو باپیری محەممەد ئایا عەبدوڵڵا باوکی محەممەدە عەبدولموتەڵیب بۆ نمونە باپیرەی محەممەدە محەممەد لە قوڕەیشە یان نا باش بابين بو حين كتاب البداية والنهاية ابن كثير شيء من الحوادث في زمن الفترة هندك للردا وكان لو ماوية ذكر ناظر عبد المطلب ذبح أحد ولده نزري عبد المطلب
سەبارەت بە بڕینی سەری یەکێک لە کوڕەکانی سەیریکە عەبدولموتەڵیب وشتوێتی سەری یەکێک لە کوڕەکانی ببڕێ عەبدولموتەڵیب گوایە باپیرەی محەممەد بووە وشتوێتی سەری یەکێک لە کوڕەکانی ببڕێ بۆ هوبەل کە یەکێک بوو لە بتەکان ئەو ساتیش پێیان دەگوت الله ئەکبەر هەروەک چۆن مسلمانان ئەمڕۆ پێدرێن الله ئەکبەر لەبەرەوە کوڕنۆژ بۆ شوێنەکەی هوبەل دەبن کە گوایە لەوێ مەقامی ئیبراهیمی لێیە هەمان شتە دەڵێ لاپەڕە 344 جوزئی 3 دەڵێ کاتێک عەبدولموتەڵیب بیری زمزمی لێدا ئەوە یەک کوڕی هەبوو گوتی ئەی هوبەل ئەی الله ئەکبەر ئەگەر هات و دە کوڕم پێ ببەخشی ئەوە سەری دانەیەکیان دەبڕم بۆ تۆ دەڵێ ئەوە بوو عەبدولموتەڵیب ژمارەی کوڕەکانی بوون بە 2 کوڕەکانی لە گەورە بۆ بچووک لە هەرە گەورەکەیان بۆ هەرە بچووکیان ئەو کاتەی بیرەکەی لێدا تەنها یەک کوڕی هەبوو بە ناوی ئەلحارث دواتر کوڕی بوو دوای حارث زوبەیری بوو لە دوای زوبەیر حجلی بوو لە دوای حجل ضیراری بوو لە دوای ئەو مەقومی بوو لە دوای ئەو ئەبوو لەهەبی بوو لە دوای ئەو ئەلعەباسی بوو لە دوای ئەو حەمزەی بوو لە دوای ئەو ئەبوو تاڵبی بوو لە دوای ئەو عەبدوڵڵای بوو دەکوڕ باشە هەستا عەبدولموتەڵیب گوتە کوڕەکان گوتی دەچینە لای هوبەل تیر و پشک دەکەین هوبەل کامەی هەڵبژار ئەوە دەبی سەرتان ببڕۆم کوڕەکانیان گوتیان بە چاوان کاتێک عەبدولموتەڵیب تیر و پشتی کرد دەڵێ خرج القدح على ابنه عبد الله وكان أصغر ولده دەڵێ تیر و پشکەکە عەبدوڵڵای هەڵبژارد کە دەبی سەری ببڕێ عەبدوڵڵا لە هەموو کوڕەکانی بچووکتر بوو خرج القدح على ابنه عبد الله وكان أصغر ولده وعبد الله لهمو كركاني بشكتر بو وأحبهم إليه ولهمو كركاني خوشويشتر بو فأخذ عبد المطلب بيد ابنه عبد الله وأخذ الشفرة عبد المطلب دستي كركي خوي قرت وهرو دستي عبد الله كري قرت وهروا جوێزانێک یا چەقۆیەک اینجا بردی لای دووبت بەناوی ئیساف و نائیلە کە لە شوێنی سەفا و مەروای ئێستا بوون سەفا بتێکی لەسەردانرا بوو پێی دەوترا ئیساف و مەروا بتێکی لەسەردانرا بوو بەناوی نائیلە بردی لەوێ بۆ نمونە سەری ببڕی کاتێک ویستی سەری ببڕی ئەلعەباس هەروە گوتمان کوڕی حەوتەمی عەبدولموتەڵیب بوو لە ڕووی تەمەنەوە گەورەیەوە أن العباس هو الذي اجتذب عبد الله من تحت رجل أبيه حين وضعها عليه ليذبحه دڵێ عەباس گەورەتر بوو چکە لە نێوان عەباس و عەبدوڵڵا دوو کوڕیتکە هەبوون حەمزە و ئەبوو تاڵیب هەبوون و عەبدوڵڵا لە هەمیان گچکەتر بوو عەباس کوڕی چوارەمی بوو یعنی بۆ نمونە عەبدوڵڵا لە هەمیان بچووکتر اینجا ئەبوو تاڵب اینجا حەمزە اینجا عەباس عەبدوڵڵای لە بن پێی باوکی دەرێنا وەکی نابی سەری ببڕی باشە باش زۆر چاکە زانیمان ئێستا مۆزوعەکە چۆنە ئێستا زانیمان مۆزوعەکە چۆنە با ڕوونکردنەوە دەربدەن ڕوونکردنەوە واتە کاتێک عەبدولموتەڵیب ویستی بیری زمزم لێ بدا خەونی بینی وتی بڕۆ لێ بدا 3 جار لەسەرێک خەونی بینیوە بیری لێدا قوڕیشەکان شڕیان بە عەبدولموتەڵیب فرۆشت ئەو کات عەبدولموتەڵیب تەنها یەک کوڕی هەبوو بە ناوی ئەلحارث و بە حوکمی ئەوەی قوڕیشەکان شەڕیان بە عەبدولموتەڵیب فرۆشت عەبدولموتەڵیب نەزەری کرد گوتی ئەی هوبەل ئەی الله ئەکبەر ئەگەر هاتوو 10 کوڕم پێ بدەی ئەوە دانەیەکیان سەر بڕم دەیکەم بە قوربانی ئەوە بوو 10 کوڕەکەی تەواو بوو لە هەمیان بچووکتر چێ بوو عەبدوڵڵا بوو لە عەبدوڵڵا گەورەتر چێ بوو ئەبوو تاڵیب بوو لە ئەبوو تاڵب گەورەتر چێ بوو حەمزە بوو لە حەمزە گەورەتر چێ بوو عەباس بوو کاتێک تیر و پشکەکە هوبەل هەڵی بژارد و لەسەر عەبدوڵڵا دەرچوو عەبدولموتەڵیب دەستی گرت و ویستی بیبە بۆ لای سەفا و مەروا کە دووبتی لەسەر بوو کە بۆ نمونە ئیساف و نائیلە ویستی سەری ببڕێ عەباس عەبدوڵڵای لە بن پێی باوکی دەرێنا گوتی نابی سەری ببڕی وەلحاصڵ چیرۆکە دواتر لە جیاتی عەبدوڵڵا وشتر دەکەن بە قوربانی و هەتاوەکو دوایی ئێستا بزانین ئێستا لێرەدا بزانین عەباس چەند گەورەترە لە موحەممەد عەباس بزانین چەند گەورەیە کێشەکە لێرە خۆش دەبیتن لا سير أعلام النبلاء سير أعلام النبلاء الصحابة رضوان الله عليهم العباس وأمام محمد باشا عباس باوتي محمدي لجربي
عبد المطلب درينا ضلي ولد قبل عام الفيل ب3 سنين ضلي العباس 3 ساڵ پێش ساڵی فیل لەدایک بوو و هەموو سەرچاوە ئیسلامیەکان هاوڕان خودی محەممەد لە ساڵی فیل لەدایک بووە واتە عەباس 3 ساڵ لە محەممەد گەورەترا و عەباس لە نێوان عەباس و باوکی محەممەد 2 مناڵی تر بووە واتە عەبدوڵڵای باوکی محەممەد لە محەممەد بچووکترە بە تەمەن سبحان الله سبحان الله ئێستا بۆتان دەسەلمێنین ئێستا بۆتان دەسەلمێنین باش سبحان الله سيرة باشا باشا تيجيشتم برزان واروا فرموده هيا فرموده صحيحي شيء تستعمل فرموده قدام بابي نشام من بقول بيجوا بينا سر أو فرموده كبا بيتان بنشام دين ورس فرموده كأوت شلير واي شلير هلا باقزادي المستدرك على الصحيحين باش الجزء سيم برتوشي معرفة الصحابة جماري فرمودة 5467 و 5468 وكان العباس أكبر من رسول الله صلى الله عليه وسلم ب3 سنين عباس كقوى إمام محمد ولا عبد الله قورترا 3 سال لمحمد قورتر بوا مشكلة ما في توزك باشا قريمان كاتك او يك دقه او بابان بكري يك دقه بابان بكين برزان طاقتي او انا مانيا عندك او بوش كاتك بوش ناكري اي من ناكري والحاصل بتكس بودن نرم كسكاتو جورك باندي كزحمن نبي بون من العباس هر وبوتمان لدواي عباس حمزه بوا ولا دواي حمزه ابو طالب بوا ولا دواي ابو طالب عبد الله بوا باش قريجمان عباس لدايق بو يكسر جنكي عبد المطلب دوجيان بوا نومانك حمزه بوا او نومانك دواتر حمزه بو دزبجه وقف شيله وقدلن ابو طالب بو اوج نومانك باشا دواتر عبد الله بو نومانك اوج نومانك لدايغو نو او بيستحب مانك واتا دكا 2 سالو نيو واتا عبد الله شجمانك عبد الله شجمانك لمحمد قورترا عبد الله شجمانك لمحمد قورترا خو اگر هر بونم بيكين بمعجزه شش مانگ عبد الله اگر باوکی محمد به 6 مانگ لمحمد قورترا بەڵام ممکن نییە ژنێک لە دوای نۆ مانگ مناڵی بی و ممکن نییە بۆ نمونە خۆلایەنی کام عەبدوڵڵا دەبی تەمەنی 1-2 ساڵ بوو بێ کاتێک عەباسیش دەبی تەمەنی 5-6 ساڵ بوو بێ لەژێر پێی دەرێ نابێ کەواتە دووارە عەبدوڵڵا لە محەممەد بچووکترا عەبدوڵڵا بە هیچ جۆرێک باوکی عەبدوڵڵا بە هیچ جۆرێک ئەدمینەکان چێ لە خەتە ئەدمینەکان چێ لە خەتە بەڕێزان ئەدمینەکان چێ لە خەتە واتە بە هیچ جۆرێک ناکرێ مسلمانە کێشە هەیە کێشەیەکی گەورە هەیە چۆرەکەی کێشەیەکی گەورە هەیە باشە و فەرمودەیەکیشتان هەیە بە جۆرەی فەرمودەکان حەمزە 4 ساڵ لە محەممەد گەورەترا باشە دووبارە باش یەک دقیقە تێکستێک بۆ دەنێرم هیوادارم بەدەست بگە ئەم کەسە باند کە زەحمەت نەبێ بۆ کلاوات لێرەیە ئەویان باندکە ئەوە بە تێکست بۆم ناردی باشە بە تێکست بۆم ناردی زەحمە نەوی باندی کە باشە تێگەیشتم بەڕێزە مەوضوعەکە واتە محەممەد نەکوڕی عەبدوڵڵایە نەنەوەی عەبدولموتەڵیبە باشە
باش تێگەیشتن نا جابۆ گوو بخۆین خۆمێ ڕاستیتان پێ نیشان دەین و بەڵگەی سەرچاوی ئیسلامیتان پێ نیشان دەین بۆچی تووڕە دەبن من نازانم ئێوە بەڕاستی تۆ زۆر سەیر و سەمەرن وا بەڵگەتان پێ نیشان دەم کامێرەی دەخێنە سەر بەڵکان ناوێن بۆ ئیتریان باش واتە ئەگەر بگەڕێینەوە بۆ شەرەف کەوا لەسەر بنەمای خانەوادە لەسەر بنەمای باوک و باپیران واتە محەممەد عەبدوڵڵا باوکی محەممەد نییە محەممەد لە قوڕەیش نییە و محەممەد حەسەب و نەسەبی نەزانراوە واتە بە گوێرەی پێناسەی خودی توراسی ئیسلامی و عەرەب بۆ شەرەف محەممەد کەسێکی خاوەن شەرەف نییە عەجیب غەریب تێگەیشتن چۆن بەڕێزان بابێن بۆچی دەڵێن محەممەد لە نور لەدایک بزانین و ئەگە گریمان عەبدوڵڵا گریمان کاکەجان مشکلە نێ بە قودرەتی قادر عەبدوڵڵا تەمەنی 6 مانگ بوو هاوسەرگیری کرد لەگەڵ ئامینە تێدەگە هاوسەرگیری کرد چونکە موسڵمانان کەثیر الشەهوەن کەثیر النیکاحن گریمان لە 6 مانگی حەزی لە ژن هێنان بوو گریمان ئامینەیان بۆ هێنا و گریمان مناڵی بوو ئایا عەبدوڵڵا کەسێکی شەرافەتمەند بووە کە پێی لەبەرەوە بە محەممەد بوترێ ئەشرەف الخەڵق پرسیارە و گریمانە دەیکەین با بزانین چۆن بووە بابێنە بۆ سەرەوە باشە البداية والنهاية دوباره همان سرچاوي بيشوتر ذكر تزويج عبد المطلب ابنه عبد الله من آمنة بن وهب الزهرية واتا هاو سرجيري كردني واتا عبد المطلب هاو سرجيري كرت هاو سرجيري كركي كرت لقل آمنة واتا عبد الله لقل آمنة لا برا سيسطو ببرن تزكوي بالك نتخوض تزكي عاجل مشكلة نيرانا تزكي ضلي ثم انصرف عبد المطلب آخذا بيد ابنه عبد الله ضلي عبد المطلب دستي عبد الله كريجرت فمر به فيما يزعمون أو هالقل خوي روشتن على امرأة من بني أسد بسر جنك لبني بسر بلاي جنك كسر بني تيري أسد بو بن عبد العزة بن قصي وهي قنال تاندوتر قنال دايتش قنال كخشتي ورقي كري نوفل بو ورقي كري نوفل آموزاي خديجة بو أو هيشتا باسي باوشي محمد دكين عبد الله هيشتا محمد لداي نبوة لاشا وهي عند الكعبة وأوجنا لاي كعبة وراوستابو فنظرت إلى وجهه فقالت أوجنا سيري نيوتشواني عبد الله كردو قتي أين تذهب يا عبد الله وتي بوشويدة أي عبد الله قال مع أبي قلت لقل باوكم درهم قالت لك مثل الإبل التي نحرت عنك وقع علي الآن قلت كاتخوي كالجاتي سربرينيتو باوك صد وشتري سربري ورا من صد وشتري الددمي استاسوارم با لاي كعبة شنك عبد الله قلت وقع علي الآن باشا سير أخلاق يعني أخلاق لك مثل الإبل التي نحرت عنك وقع علي الآن ورا من صد وشتر الددمي استا سوارم با جنك عبد الله قلت قال عبد الله قلت أنا مع أبي قلت من لقل باوكم ولا أستطيع خلافه ولا فراقي قلت لقل باوكم بداخل وناتوانم يعني لإجابة موا يعني جينا دمكر بلام ناتوانم فخرج به عبد المطلب حتى أتى وهب بن عبد المناف عبد المطلب دستي قرتو عبد الله لقل خوي هنا بومالي وهب بن عبد المناف كمامي آمين بو دڵێ ئامینەی بۆ خواست تەدەگەی کاتێک ئامینەی بۆ خواست سەیری کرد فزعموا أنه دخل عليها حين أملكها مكانه فوقع عليها دڵێ دەست بەجێ کاتێک لە عەبدوڵڵایان مارە کرد لە شوێنی خۆی سواری ئامینە بوو و قسەی من نیە تەرجمەی ڕاستگۆیانەیە حين أملكها كاتك آمنة بوبه خوي مكانه فوقع عليها يكسر سواري بو فحملت منه برسول الله دزبج دو جامبو باشا ثم خرج من عندها إن جاء عبد الله لا يدرس لاي آمنة دواي أوي يعني بون لقلي خوت ومشد فأتى المرأة التي عرضت عليه بلا أوجنا ذاتي بري كلاي كعبة قلت عبد الله ورسوارن با ترقي بيني جنك داوي لناكا ترقي جنك داوي لناكا فقال لها عبد الله قلت له ما لك لا
تعرضين علي اليوم ما كنت أردت بالأمس. وتي بوشي أمرك داوم لناكي بيم سوارد بم هر وقت دوين داوات ليك ردم. قالت له جنك قوتي فارقك النور الذي كان معك بالأمس. قوتي أو روناكاي بني شوان دوبو بيد ونما يا أمرو واتا ما بس ينشي لو درو دلسي كواهنا بيانا بابي توزك بارون كنو بابدين أو روناكاي قوايا عبد الله نوري إلهي لقل وش بتبرز بوا نوري إلهي بني شواني وبو نوري إلهي كاتك شو لقل باوشي بو أوي هاوسر جيري بكا لقل آمنة خشتي ورقي كري نوفل بناوي قنال لا كعبة كعبة شويني نكاح بوا خلق بروجي دستورا شويني نكاح بوا لا بيت الله داوای لێکرێ وەتی وەرە لێرە لە شوێنی خۆم سوارم بە و من سەد وشترت دەدەمێ ئەشگوت من ناتوانم لە باوکم دابڕێم دەبی بڕۆم چووە لە شوێنی خۆی کاتێک ئامینەی بۆ بووە لە شوێنی خۆی سواری ئامینە بووە کاتێک دووجیان بۆ ڕووناکایەکە لە نێوچەوانی عەبدوڵڵا بووە بە موحەممەد ئەو دەڵێن ڕۆح القودس تێگەشت ئەو ڕووناکایە بووە بە موحەممەد کاتێک گەڕایتەوە عەبدوڵڵا داوای لە ژنەکەی کردیە وتی بۆ داوام لێ ناکەی هەر وەک دوێنێ داوا دێکردم وتی ڕووناکایەکەت نەما ئەو شەبقە ڕووناچی لە نێوگەڵی ئامینە دەرچوو گوایە ئەوە نوری ئیلاهیە ڕووناچی خودداییە باش سەرویستم ئەو ڕوونکردنەوەی بدەین بۆ ئەوەی ڕوون بێداتانەوە تەمانەت بە موحەممەدیان گوتیە کوڕی ئەبی کەپشە باشە کوڕی ئەبی کەپشە بۆشە چونکە ناوی باوچیان نەزانیوە نەیانزانیوە کوڕی باوکی چییە یعنی باوکی چێ بووە بۆنەوە لە پەرتوشی المحەبر جزئية 129 كان قريش تنسب النبي صلى الله عليه وسلم إلى أبي كبشة ترقي قريش نسبي پیغمبريان دياري لكدو بيان دود أبي كبشة فيقولون قال ابن أبي كبشة ديان قد كري أبي كبشة بوتي وفعل ابن أبي كبشة بو چكا أبي كبشة باكيري باوشي آمينة بوا أبو آمينة چكا نيانزاني وباوشي محمد شبوا باش نيانزاني وباوشي محمد شبوا صلواتي شي ليبدن چكا إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما باشا لبر أوي نسبي نزان رأي كز نيزاني وباوشي چيا بناوي باوشي آمينة بانجان كرديا باشا خالي تر كاتك محمد دايشي دمري آمينة دبي بغلامي واتا كويلي عبد المطلب دواتر دبي بكويلي أبي طالب شون إن جابزانين أبي طالب كقوايا ماميتي كمامي نبو دبين كواتشي لقل محمد كرديا الراضي للتفسير الكبير أو مفاتيح الغيب سورة الضحى قوله تعالى ألم يجدك يتيما فآوى وابن كثير للسيرة النبوية آماجي بيكردية وأروى للبداية والنهاية وابن هشام للسيرة النبوية آماجان بيكردية وفرمودك الراستة ضلت ألم يجدك يتيما فآوى لويتشي ضلت تيجر نوى روى أنه قال أبو طالب يوما لأخيه ضلن روجي كان أبو طالب بعباسي برايغوت ألا أخبرك عن محمد بما رأيت منه أي برام أويل محمد بني ومبود باز بكم فقال بلى فقال إني ضممته إلي طليب بسنج خوم ونسان إلي فكيف لا أفارقه ساعة من الليل ولا نهار بو أوي يسأل للجانبته بشو بروش ولا تمن عليه أحدا واروها متمانا بكزنا بك آغاي محمد بي حتى إني كنت أنومه في فراشي تناند محمد لتنشت قم دخوت بنوان شوانا كاتك دخوت من نقول لتنشت بنو فأمرته ليلة شوي كان فرمان بمحمد كر أن يخلع ثيابه وينام معي شوي كان داوم لمحمد كر جلكاني داكني إنجا لتنشت بخوي مام داوى لبرازا دكا برازاي 8 6 سال و 7 سال و 8 سالي
جلەکانی داکەنێ اینجا لە تەنیشتی بخەوێ سەیرە. فرأيت الكراهة في وجهي هتاوك دوایی قلت يا عما اسرف بوجهك عني قلت أي ما مري خود بصورة إنجا خون ردك موا باشا أو بخوي رد كردوا والله سوين بالله أو أبو طالب ضله ما أدخلته فراشي كاتك برد منا وجيقاكم فإذا هو في غاية اللين وطيب الرائحة لشي زور نرمبو وبوني زور خوشبو. الله أكبر الله أكبر. أو السنة أي مسلمانان أجر هاتو برازاتان لا تنخوت أو السنة أجر هاتو برازاتان لا تنخوت شوانا داوای لێ بکەن کەوا خۆی ڕوون بکات و اینجا بێ بەڕووتی لە باوەشتان بخەوێ. سنەتێکە لە سنەتەکانی ئیسلام باشە. دەبینن مام چۆن ئەو کارە دەگا لەگەڵ برازە. ئەڵبەتە نایکا باشە. وەروەها تەنانەت گوایە یەکێک لە ئامۆزەکانی محەممەد دەست درێژی سێکسی کردوتە سەر محەممەد. محمد آموزا نبوة سرب قريش نبوة نمو. المستدرك على الصحيحين كتاب المغازي والسرايا إنشاد أبي سفيان في إسلامه واعتذاره مما مضى. باشا أبي سفيان نو أبو سفيان أو أبو سفيان نا سيدي كان استاكا فرمودك جزء سيام وفرمودك صحيح على شرط مسلم دڵێ ژمارە فەرموودە 441 باشە بابێنە سەر فەرموودەکە دڵێ کاتێک محەممەد فەتحی مەککە دەکا سەلەمەی لەگەڵ خۆی بردبوو. سەلەمە هات بۆ خێوەتەکەی محەممەد گوتی یا رەسوول الله ژنی محەممەد بوو مسلم ئەی پێغەمبەری الله ئیبن عەمەک و ئیبن عەمەتیکە وەسەهرەک قلت أي بيغمبري الله كري مامت كري بورت وخزورت فقال لا حاجة لي فيهما قلت بيوسم بياني نام بيان بينم أما ابن عمي ظلم كري مامم واتآموزم فهتك عرضي هتشي عرضي كردي ما ناموسم هتك العرض لزماني عربي واتدزدرجي سكسي باشا دزدرجي سكسي قلت نام بيبينا أبي سفيان بن الحارث باشا تكوات الناكري مام برازا روتكاتو شوان بروتي لقلي لناو جيغا بيخوينيو تلقي لولا باوشي تمني لقل محمد يقبو بيو لهمان كادا آموزا دزدرجي سكسي كردويتا سريو معقول نيه محمد لو بن مالي فهمو دي زياتر تامو دين باشا فرمودي زياتر تلقي فرمودي زياتر سرچاو كاغويستن توج بخير بين سنن الترمذي كتاب المناقب باب في فضل النبي صلى الله عليه وسلم جماري فرمودا 3600 حوت عباس كقوامامي محمد كسي صال محمد قورت وقت هاد لا محمد قلت إن قريشا جلسوا فتذاكروا أحسابهم بينهم قلت أي محمد قريش كان لنا خوان دانشتن كوبونويان كرت آماجيان بحسب نسبي خوان كرت فجعلوا مثلك مثل نخلة في كبوة من الأرض كاتك مثلا هات سرتو قلت محمد وكو دار خرماية قوايا لزبلدانك سري هالداوا لزبلدانك سري هالداوا واتحسبوا نسبي ديارنيا وروى محمد لرابردو آماجم بيكردي لفرمودي خواردني هين ضب كوا ببورن يقدق أجر فرودكم لا مابي تو بيتا نشان بوتوا وكردني موضوعك تذكي والحاصل لو رجعنا رابردو نشان دا سلمة دواي أويك خالدي كري وليد دبي بمسلمان كلا دواي فتح مكة دبي سلمة گۆشتی ضب مارملکە گەورەکان دروست دەکا خالیدی کوڕی وەلید دەڵێ گۆشتەکەیان دانا بۆ پێغەمبەر لە بوخاری ئاماژە پێکرایە کتاب الأطعمة دەڵێ محەممەد گوتی ئەمە چیە گوتیان ئەمە گۆشتی ضەبە گوتی یەکسەر پێغەمبەر دەستی کێشایەوە دەڵێ گوتی لێم پرسی ئەحرام هو یا رسول الله گوتی گوتم ئەو خواردنە حرامە گوتی نا بەڵام هەرگیز ضەب
لخاچی ئەو قەومەدا نەبووە، لە خاچی قەومەکەی من نەبووە. فلم يكن يوجد في أرض قومي فأنا عافي. واتە ضەب لە خاچی قەومەکەی مندا نەبووە، واتە لە مناڵیەوە نەم خواردو و لێ ڕەناهاتیمە لەبەرەوە ناقم. واتە محەممەد دەڵێ خەڵکی مەککە نەبوو. ئەوە خاڵێکی ترکەوە خەڵکی مەککە نیە محەممەد. خاڵێکی تر بابین بۆ محەممەد کاتێک ناوی بۆ محەممەد کاتێک لە دایک بووە سەیکە. سبل الهدى والرشاد الصالح الشامي جزئية لابرا 404 قال عن فلان 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 قال محمد قتي إن لي عند ربي 10 أسماء. محمد قتي لاي الله كم من دناهم هي لاي الله أنا محمد من محمد وأنا أحمد ومن أحمد وأنا الماحي وماحي كوا كفر ناير الذي يمحو الله به الكفر كوالا رجاي من كفر نايل وأنا العاقب الذي ليس بعدي نبي وأعاقب واتا من دوا بيغمبرم كبيغمبرم لدوانا وأنا الحاشر الذي يحشر الخلائق معي على قدمي ومن حاشرهم خلق حشر دكم لروج قيامت كهمو مخلوقاتك لجير بيكانم كود بيته وأنا رسول الرحمة ومن بيغمبري رحمتهم ورسول التوبة وبيغمبري توبة ورسول الملاحم ومن بيغمبري كشتنو برينم وأنا المقفي قفيت النبيين وأنا قثم ومن ناو قثما. محمد خوي دلي وأنا قثم باشا من قثم باشا قثم محمد ناوي قثم باشا خوي اعتراف دقا دلي من ناو قثم يا قثم بقثم جديد خوي النوا باشا بيغمبركتان كاتك مناو دبي تنالت لبروي دايتي شيري نالاته عفريت دزدخات ناو دميوا مسلمانا سيكا. المستدرك على الصحيحين باشا تواريخ المتقدمين أولا برا حفصة حوت جزئي دو جماري فرمودة 4236 ضليت كاتب محمد لدايق بو ضليت كان يهودي عائشة جراويتو ضليت كان يهودي قد سكن مكة ضليت يهودي لمكة دجيا يتجر بها بازرقاني دكربو مكة. فلما كانت الليلة التي ولد فيها رسول الله صلى الله عليه وسلم أو شويكة يايدا بيغمبر لدايقبو قال في مجلس من قريش أو يهودية لمجلس قريش قلت يا معشر قريش قلت أي قريش كان هل ولد فيكم الليلة مولود أم شو هيج منالك لأي ولا دايقبو فقالوا والله ما نعلمه وكان والله نازن دواتر بينيان شيل دايقبو محمد كاتك شون بولاي محمد بنيا أن عفريتا من الجن أدخل أصبعيه في فمه فمنعه الرضا. عفريتا يعني جنوكي زور كبرى دو بنجي خزوة ناودوي محمد لبرو محمد شيرين دخوار باشا شيرين دخوار جنوكا عفريتا لجنوكا دو بنجي خزوة ناودمي بيغمبر كتانوا باشا ناودمي بيغمبر كتانوا سرشا برزان بخير بن باش بابين بزانين آية محمد گۆشتی ئەو گۆشتانەی خواردیە کە بۆ بت سەر براوە بۆ نمونە عەبەیەکتان سەرچاو عەبەیەکتان لە ڤیدیۆیەکدا دەڵێ پێغەمبەر هەرگیز گۆشتێکی نەخواردیە کە بۆ بت سەر براوە قورئانەکەتان دەڵێ بتپەرست بووە تاوەکو تەمەنی فڵساڵی بتپەرست بووە کەواتە دەبێ ئەو گۆشتەی خواردی بۆ بت سەر براوە بە گوێرەی بەڵگەی قورئانەکەتان بەڵام بەڵگەی فەرموودەشتان بۆ دەکەین موشکیلەمان نییە کە خواردوویەتی مجمع الزوائد ومنبع الفوائد باشا كتاب المناقب باب ما جاء في زيد بن عمرو بن نفيل جزء نو لا برج وسط حفده جماره 16179 وظل رجاله ثقات جداي متمانا زيد بن عمرو بن نفيل بياويجي حنفي بو قوات برواي بتفرست النبو يشتا محمد نبو بفيغمبر باشا فمر زيد بن عمرو بالنبي زيد بن عمرو بلاي بيغمبر تيبري وزيد بن حارثة مردي زينب كدوات فلما قضى زيد منها وترا أو زيدا شكا كويلي محمد ولا قلي دابو وهما يأكلان من سفرة لهما ومحمد لقل زيد لسر سفرية جنان يندخوارد فدعيا
بانجي زيد ينكر فقال زيد قلتي يا ابن أخي بمحمد يقول أي كري برام بيديار بيشان لقو كري برام لا آكل ما ذبح على النصب قلتي أي محمد من أو بوشناخم كلسر النصب بوبتكان سربراوة قال فما رؤي النبي صلى الله عليه وسلم يأكل ما ذبح على النصب من يومه ذلك حتى بوي دڵێ دوای ئەوە نەبینرا پێغەمبەر هیچی تر ئەو گۆشتانە بخوا کە بۆ بت سەربراون تاوەکو بوو بە پێغەمبەریش واتە محەممەد گۆشتی بتی خواردیە کە بۆ بت بۆ هوبەل و بۆ نائیلە و لات و عزە و مەنات سەربراوە باشە بابێن بۆ سەر هین بزانین ئەی بزانی زەواجی لەگەڵ زەواجی محەممەد لەگەڵ دایکتان خەدیجە بزانین چۆن بووە زين لقل دايكتان خديجة بزاني تشون بوا مسند أحمد بن حنبل مسند العشرة المبشرين بالجنة ومن مسند بني هاشم مسند عبد الله بن العباس جماري فرمودة 2538 ضلت ابن عباس ضلع فيما يحسب فتاوكد وإن رسول الله صلى الله عليه وسلم ذكر خديجة وكان أبوها يرغب أن يزوجه دەڵێ خەدیجە بۆ باوکی ئاماژەی بە محەممەد کرد کە دەوێت هاوسەرگیری لەگەڵ محەممەد بکە و باوکی خەدیجە ڕەفزی لەکردەوە خەدیجە بەشوو برا فصنعت طعاما وشرابا خەدیجە خواردن و خواردنەوەی دروست کرد فدعت أباها بانجی باوکی دعوت کرد وزمرا من قريش وكومەڵێک پیاو لە قڕیش فطعموا وشربوا حتى ثملوا خواردنیان خواردو عرقیان خواردەوە تاوەکو سەرخۆش و مەست بوون بزانە دایکتان چەند محتەرەم بۆ دایکە خەدیجە شەراب و عرقی دروست کردیە و دایکی بە باوکی و دایکی بە مەجلیس فقالت خەدیجە لأبيها خەدیجە باوکی گوت إن محمد بن عبد الله يخطبني وتي محمد كري عبد الله هاتي بو خواز بينم فزوجني إياه أو بشوم ده يعني بمدة بمحمد فزوجها شو باوكي سرخوش بو إيتر بشويدا والحاصل فرمو لك بردوام دوي طلقاتك باوكي بياني لخو هالسابيني شكلي قورايو جلي كسي شان لبركدي كواك شكي شوي كرديا قلتي ما هذا قلتي أول شيء قالت خديجة قلتي زوجتني محمد بن عبد الله قلتي منت بشودة بمحمد كري عبد الله قال أنا أزوج يتيم أبي طالب قلتي منك تشخون بدم بيتيمي أبي طالب لا لعمري قلتي نخير سوين بجاني خمشتي وانا به خديجة بباوكي قلت أما تستحي قلتي الشرم لخد ناكي باوكا يعني سي كان أبرو كوانا أقر باوكتان إيوي بشونا دا أو الرقايتي زور باشا باوكتان سرخوش بكن باوكتان سرخوش بكن زاواج بانكن جا عادتي جبو لسر سنتي بيغمبري الله زاوا سيشو دمايا وتاوكو بزاوا دبو إنجا مالكي بجي بهشت أوش بكن أقر هاتو باوكتان قلتي أول شي ويشتي بشمان بلا شرم لخد ناكي تبا هەتاوە کودوایی بەو شێوە بۆ نمونە هاوسەرگیری کردووە ئێستاکە پێم بڵێن دەنگ کزە چۆن کزە برا دەنگکەی با زیادکەین دەنگ چۆن کزە ئێستاکە پێتان بڵێم لەوەی کەوا بینیتان شتێکی تێدایە تەنانەت بە گوێرەی پێناسەی خۆیان بۆ شەڕەف شتێک تێدایە بە گوێرەی پێناسەی خۆیان بۆ شەڕەف نەسەب و حەسەبی دیار نییە باوکی چێیە تەنانەت گریمان قڕیش لە هەمیان بە حەسەب و نەسەبتر بوون لەوان نییە ئەبی تاڵب کە گوایە مامیەتی مامی نییە سەلمان مانچ کە دەستدرێژی کردۆتە سەری ئامۆزایشی دەستدرێژی کردۆتە سەری دایکی محەممەدی نەویستووە تێدەگەی باوکی دیار نییە نەسەبی دیار نییە قڕیشەکان گوتیانە کەس نازانی چێیە بە ناوی باوکی ئامینە بانجیان کردی ئەبی کەپشە باشە هاوسەرگیریەکەی لەگەڵ خەدیجە بۆ شکل شێوەی بۆ کەوا بینیوتانە کاتێک لە دایک بۆ لەبەرەوەی دایکی بۆ نمونە شیرین داتی عفریتە دوو پەنجەی خستۆتە ناو دەمیەوە باشە وە خۆشی دڵێ ناوم قەسەمە کانی ئێوە چۆن هاتوون دەڵێن ئەشرەف الئەنبیا و ئەشرەف الخەڵق و هەتاوەکو دوایی باشە شتی تریشەیە کە دواتر ئاماژەی پێ دەکەین باشە شتی تریشەیە گەرمانەی ئاماژەی بکەین بەڵام ئەوەندە کافی وەک ئاماژەمان پێکرد بۆ ئەوەی کەوا مەلاکان درۆتان لەگەڵدا دەکەن ئەو کابرا بێجگەرەوەش بتپەرز بووە هەر بە گوێرەی دەقی قورئان بە گوێرەی دەقی قورئان گوناحی زۆر بووە بە گوێرەی دەقی قورئان گوناحی زۆر بووە لە هەینی کەم لە سێ دەقدا
باشە و بەردەوام دوعای کردێ نیزای کردێ کە خوداکەی لی ببوورێ باشە و هەروەها نەیتوانیوە خەڵک هیدایەت بدە خوداکەی پێی دەڵێ محەممەد هیدایەتدان بەدەست تۆ نیە بەدەست منە تۆ ناتوانانی خەڵک هیدایەت بدەیت تەنانەت ئەو کەسە نزیک تۆشبی و تەنانەت محەممەد ویستێتی داوای لێبوردن لە خوداکەی بکە بۆ دایکی گوتوی محەممەد کاری لەو بابەتە نایخوا ئەگەر محەممەد نەتوانی داوای لێبوردەیی بۆ داچی بکە و خوداکەی لێ قبول نەکە پێ وایە دەتوانێت لە ڕۆژی قیامەت گریمان ڕاست بوو محەممەد شەفاعەت بۆ تۆ بکە بۆچی واز لەو گاڵتەجاریە ناهێنن یعنی تاکەی واز لەو گاڵتەجاریە ناهێنن بەڕاستی تاکەی واز لەو گاڵتەجارە نان و تەنانەت محەممەد لە خوداکەی نەترساوە لە سوڕەتی الأحزاب دەڵێ الله أحق أن تخشى أي محەممەد ئەوە تۆ لە خەڵک دەترسی لە کاتێکدا الله شایستەترە بەوەی کە لێی بترسی و هەروە ئیلاهی قورئان دەڵێ ئەی پێغەمبەر لە خوا بترسە بە قسەی کافرەکان مەکە لەبەرەوە کەسێکی سەرەڕۆ بووە بتپەرست بووە نەسەب و حەسەبی دیار نییە ناکرێ بە ناوی کەسێکی شەرافەتمەند یا ئەشرەف الخەڵق ناوی بێنرێ بەڵکو دەنیترین کەس بووە کە هەرگیز لەسەر ئەم زەویە ڕۆیشتووە لەسەر ئەم زەویە ڕۆیشتووە جا بە 2 قاز ڕۆیشتبی یا بە 4 قاز ڕۆیشتبی لەگەڵ ڕێزم بۆ کەر ئێوە تەنها بە دوای کۆمەڵێک دروشم کەوتون پێ ئەوەی کە بزان ئەو دروشمانە مانای چییە ڕۆژانە درۆتان لەگەڵدا دەکەن ئەمە هەمووی سەرچاوەکانی خۆتانەوە بینیتان بابێن با کەسێک بە ئەگەر هەندێک کەس لایم بە دیار نەکەوتیە دیارە کامیر لای من داخەوە بەڵام بە ڕێزێک بێ قسە بکاتنەوە وەری دەگرین ئەگەر کەسێک بێوێتن وەری دەگرین بە چاوان دەست خۆش بەڕێزت من دەست خۆش ئەگەر کەسێک دەیەوێتن بە چاوان وەری دەگرین خوداکەت یعنی محەممەد نیزای کردی گوتی نیزات قبول ناکرێ ئەی محەممەد داوای کردیە الله ئەکبەر لە ئامینەی دایکی ببوورێ گوتی محەممەد شتیوانە بە هیچ جۆرێک لە ڕۆژی قیامەت شەفاعەت بۆ تۆ دەکەم سەیرە بەڕاستی یعنی لە ڕۆژی قیامەت شەفاعەت بۆ تۆ دەکەم ئەوەکە عاود تقي قرآن آية 8 سورة التوبة استغفر لهم أو لا تستغفر لهم أجر داوي لي برديان بوبكي ويا بويا نكي وتنانت حفتا جار داوي لي برديان لوبكي فلن يغفر الله لهم الله لأن نابوري باشا واتا جاتو تو يعني الله كي أوي قبولنا كابون من دايتي ببوري تو كدوايا دێ لە ڕۆژی قیامەت بۆ تۆ دادەنیشی داوای شەفاعەت کورە خۆی دەڵێتن خۆی لە فەرمودەیەکدا دەڵێتن کارەساتەکە لەوەدایە دەڵێتن بە ئیشەکانتان ناتوانن خۆتان لە دۆزەق بپارێزن لە ڕێگای ئیشەکانتان ناچنە بەهەشتەوە دەڵێن تۆش ئەی پێغەمبەری ئەڵڵا دەڵێ بڕوا بکەن مارە بابینە منیش مەگەر ئەڵڵا من بخاتە ژێر ڕەحمەت و فەزلی خۆیەوە اینجا بچمە بەهەشتەوە هاتووە اینجا چی یعنی ها لا مزگەوتن نا من کامیرە لای من داخراوە چکە ئینتەرنێتم تۆزە قەتع بوو ئەگەر کەسێک دەیەوێتم بڵێ کامیرە بە چاوان وەری دەگرم من شتم زۆر ماوە کاک بارزان نیتە ئەگەر بچیتە دەرەوە بگەڕێیتەوە بە چاوان بۆی وەرت بگرم کاکە باشە گەر بچیتە دەرەوە بگەڕێیتەوە وەدایک و باوکی محەممەد لە دۆزەخن کاکە دەقی قورئانتان بۆ بێنە دەقی قورئانتان بۆ دێنە مشکلن تاوە کاک بارزان سەر چاو بەخێر بن دەقی قورئانتان بۆ بێنە آتي صدق سورة التوبة برواتان بقرآن هي فرموا ما كان للنبي والذين آمنوا أن يستغفروا للمشركين بو بيغمبروا إيمان داران نبوة داواي استغفار بكن بو مشرك كان ولو كانوا أولي قربى تنانت كسكاري نزيتشان بن من بعد ما تبين لهم أنهم أصحاب الجحيم أوانا جيغاين دوزخا واتە دایک و باوک و باپیرەی محەممەد و مام و کەس و کار و هەر هەمووی ناو دۆزەخن باشە هەر هەمووی ناو دۆزەخن لەبەر ئەوە بە جۆرە ئەو دەقی قورئانیش ئێوە
با کاک بەرزان بابێتەوە. بەڵام محەممەد ناکەس کامیرە نێرش کامیرە لای من نابێتەوە و محەممەد خۆی ئەلله تۆبەی لە محەممەد قبول کردیە سەیریکە گوناهی زۆر بچکە جارشان داوای تۆبەی کردی ئەلله لێ قبول کردیە. سورة التوبة آية 117 لقد تاب الله على النبي والمهاجرين والأنصار. الله توبي پیغمبرو مهاجر كانوا أنصار كان قبول كرد توبي كردية كابرا گناهي هبوا كابرا خوي گناهي هبيتن يعكلك گناهي هبيتن دي داوي لبردي بوتو دكا شفاعت بوتو دكا نبرا باشا باشە بە چاوان کاک بارزان هیوادارم بڕوا بکەن نیتە کاک بارزان نازم بۆچی کاکە بۆچی نیتە بە نیشانیشی بدەم لێرەنەوە سەیریکە کاکە کەس کامیرە نەنێری کامیرە لای من چکە داخراوە ئۆپشنی کامیرە نەما هەروە گوتم ئینتەرنێتەکەی ماڵەوەم دووبارە تێک چووە ئەوە بە ئینتەرنێتی مۆبایل لە خەتم کاک بارزان دەبینی نیتە ئەگەر بچیتە دەرەوە بزانم چۆن دەکرێ بگەڕێیتەوە زانی ڕوا بکەن نیتە بڕۆ دەرەوە بزانم بگەڕەوە کاک بارزان چاوەڕێی تۆ دەکەم لە محەممەد مرسی دەچم من نیازم ئیسمێڵەکەش سفر بکەم کاک ئەحمەد دەمێت تۆزێک درێژبی بۆ ئیسمێڵەکەی سفرکەم پرۆگرامێک بە بێ سمێڵیش دادنێ بۆی ڕحەتیەکە لە بەفیڕۆنەچی ڕحەتیەکەم کڕیوە دەخەمە سەرسەرم و لێ دوو دەدەم وەکو محەممەد بۆی بەفیڕۆنەچی برا ماڵە ماڵ بە ئەلبەتە ئەو بابەت زۆر شتی تر هەڵەگرێ محەممەد نەیتوانیوە ئیلاهی محەممەد بە محەممەد دەڵێت تۆ هیدایەتی خەڵک نادەیت تەنانەت ئەگەر ئەو کەسە کەسی خۆشەویستت بێ محەممەد گوناهی هەبووە محەممەد موعجیزەی نەبووە باشە محەممەد گوناهی زۆر بووە محەممەد لە خوا نەترساوە محەممەد لە کافرەکان ترساوە محەممەد لە خەڵک ترساوە لە ئەڵڵا نەترساوە ئێستیغفاری قبوڵ نەکراوە بۆ دایکی بۆ باوکی بۆ کەسوکاری باشە و ئەڵڵا چەند جارێک سینجی شەق کردیە بۆی گوناحەکانی دەربێنی بەڵام گوناحەکانی دووبارە کردوتەوە لە ئاخر سوڕەتدا سوڕەتی فەتح کاتێک دابەزیوە ئاخر سوڕەت بۆ محەممەد دابەزیوە بەڵێ إنا فتحنا لك فتحا مبينا ليغفر الله لك ما تقدم من ذنبك وما تأخر بۆ ئەوەی لە گوناحەکانی پێشووترت و گوناحەکانی دواترت خۆش بین اینجا الله هیدایەتت بدا باشە اینجا الله هیدایەتت بدا یعنی تۆ چۆن هاتووی یعنی ئەو پیاوە دەکەی بەهین و محەممەد تەنانەت ئیمانی نەهێناوە 13 ساڵی یەکەمی پێغەمبەرایەتی ئیمانی بەوە نەبووە ئەوەی بۆی دادەبەزی لەلایەن خودداوەیە قورئان پێمان دەڵێ تاوەکو ساڵی یەکەم کۆز دەکا بۆ مەدینە واتە ساڵی چواردەم اینجا ئیمان دەهێنی ئەوەی بۆی دادەبەزی لەلایەن خودداوەیە سوڕەتی بەقەرە وا دەڵێ سوڕەتی بەقەرە وا دەڵێ با پێتان پانیشان بدەم سەیری ئەو گاڵتە جاری بکە 14 ساڵ ئیمانی نەهێناوە خۆی بۆی دادەبەزی لە شک و گوماندا بووە سوڕەتی البەقەرە ئاەتی 285 دەڵێ آمن الرسول بما أنزل إليه من ربه پێغەمبەر ئیمانی هێنا بەوەی کە لەلایەن خوداکەی بۆی دابەزیوە ئۆ تازە ئیمانی هێنا ساڵی چواردەمی پێغەمبەرایەتی ئیمانی هێنا بەو دەقانەی لەلایەن خوداکەی بۆی دابەزیوە سەیر و سەمەرەیە بەڕاستی سەیر و سەمەرەیە یعنی 13 ساڵ ئیمانی نەبوو دەقی بۆ دادەبەزی ئیمانی نەبوو یعنی 13 ساڵ وای دەزان لایەن شەیتانەوە بۆی دادەبەزی باشە لایەن شەیتانەوە سەیرە کارەساتەوە هەر خۆیەوە کارەساتە هەر ئەوە کارەساتە ئەو دەقە بە خۆی کارەساتە باشە بزانین کاکین نەگەڕایە باشە بزانین بە چاوان کاک ئاری مستەفا وەرد دەگرم بەڵام گوتم بزانم کاکین نەهاتەوە وەری بگرم کاک بەرزان
ئێستا هەیە کاک بارزانی ئازیز فەرمووە بۆم ناردی هەی لەوە بۆچی نایە ئەوەتە هات ئەوە هات کاک بارزان ئەگە وەری بگری زەحمە نەبی کاکە برا سەیرە لەسەر تەنیش دانێ کاکە کاک بارزان دەنگ هەیە دکتۆر دەنگ نییە ئێستا هەیە کاک فەرموو دەنگ هەیە دکتۆر هەر بژیت سڵاو ڕێز و خۆشەویستیم بۆ بەڕێستان و بۆ تێکڕای بینەرانی لایڤەکە دکتۆر من ئەمڕۆ ئەبم بۆ نەجارچێت یەگەر بڕوات پێێتی تۆ 16 ساڵ ببە بە موسڵمان بڵێ بەڵام پێ نەبوو ساڵی چواردەم بووم بە موسڵمانی تەواو زۆر تەبیعیە بەڵێ فەرموو ئێتەوە کاکە ئێوە ئەیمانتان بە هینەیە بە بیگ بانگ هەیە بە فیزیا هەیە بەم شتانە وای یاوانە ئەگەر ئیمانتان پێیەتی ئەی باشە ئەوە نازانین پێش 1400 ساڵ ئەوە ڕووی داوە ئەویش ئەو نورە بووە ئەڵێ والله نور السماوات والأرض ئەو نورە بووە لە ناو گەڵی ئامینە بەڵێ لە نێو گەڵی ئامینەوە دەچووە بەڵێ ئەوە تازە تا بە تازە زانایانی فیزیا پێی ئەگەن ئەڵێن تەقینەوەی باڵێن بیگ بانگ تەقینەوەی مەزن ئەوە بووە ئەو ڕووناکی بووە کە باڵی کێشاوە تەنانەت خۆی تەنانەت کاکە برا زانایان بەغەڵەت ناوێن لێناوە فۆجۆن دەوانای لێ بنێن فروجۆن لە فۆتۆنی ڕووناکی دەوانای لێ بنێن فروجۆن ئەفڵەکەی لە فروجۆنەوە هاتیە فروجۆن لە فەرج فروجۆن تێگەیشتی بەڵێ ئەفڵەکەی لەوێ هاتووە بەڵێ ئەکرێ کاکە ئێوە ئینکاری معجزەکانی محەممەد ئەکەن پێغەمبەری ئیسلامەکە باشە من پرسیار لە تێکڕای بینەرانی لایڤەکە ئەەکەم کامنتان لە ژیانتانە دووجار جەژنی لەدایک بوونتان هەبووە لە هەمان ساڵ ئەلبەتە موعجیزەیە ئەوە معجزە نییە دەناویش تەبی دەناو چێ هەیە دەناوی هەبی کاکە بەڵێ دکتۆر پێغەمبەر ئەمەندە گرنگ بووە لە ساڵی 2015 بۆ نمونە دووجار جەژنی لەدایک بوونی بوو یەکێکیان لە یانیوەر بوو یەکیان لە دیسەمبەر بوو ئەوە ئەوە گرنگی معجزە نیە لای بەڕێزان دەنجی هەیە یان لە لای من دەنگ قەتع دەبێت لای بەڕێزان دەنگی زۆر تەبیعی بەردەوام بە لای من دەنگت قەتع دەبێت ئەڵێ من دەنگەکەت بە من ئەگا نازانم هیوادارم دەنگی منیش بگا دکتۆر ئەڵێم لە 2015 لە مانگی 1 و لە مانگی 12 دووجار جەژنی لەدایک بوون ناڕاستە چکە دیار نییە ئەکەی لەدایک بووە دیار نییەکەی لەدایک بووە ئەوە هیچ ئەو مۆزوعەکە کێشەی تەنها کوردی نەزانیش بۆ نمونە عیدی یا مەولودی دەکاتن مەولود نامەی بۆ دەکاتن بەڵام من دکتۆر من 51 ساڵم بەڵام هیوام وابوو منیش دووجار جەژنی لەدایک بوونم هەبێ بەڵام بەداخەوە ئەوە ناکرێت هێ من ئاگداری ئەجینا یەک لەسەر دەکەم فرد دەمەدەرەوە زۆر ئاسانە هێ من حوسەینی یەک کلیک باشە بەردەوام بە کاکینە لایوان دەنگت هێ لای من لە دیارە چێشە فەرموو بەردەوام بە پرسیار لە من مەکە چکە من گوێم دکتۆر لە بابەتەکە یەک قسە بۆ بینەران بکە فەرموو بۆ بینەرانی بەڕێز من لە بابەتەکە یەک تۆس لە ئەدەم هەمومان هەموو کورشکر لە
لە ڕووی مێژوویەوە هەمومان پیرین، بەڵام لە ڕووی تەمەنەوە گەنجین. پرسیارێک ئەەکەم لە تێکڕای بینەران، و ئەمە وەڵامێک بۆ سەفیندزەیی، وەکوی وەڵامێک بۆ سەفیندزەیی. ساڵی 1851 ئایا پەکەکە لە سلێمانی بوو؟ ساڵی 1851 ئایا پەکەکە لە سلێمانی بوو؟ عوسمانیەکان هاتن میرنشینی بابانیان ڕووخان؟ ئەو هیوادارم بە خۆیانە بچنەوە، شکە چیتر بڕوو بیان و نەهێننەوە بۆ ئەوە بڕۆی لە دژی پارتێکی کوردی سکاڵا تۆمار بکەی لە نەتەوە یەکگرتووەکان. ئەمە شتێکی زۆر قێزەون و زۆر دوورە لە هەموو ڕەوشتێکی کوردەواریەوە. ئێمە ناڵێن سیاسیەکان ئەزانین ئەخلاقیان هەموو ڕەوشتێکی لەدەست داوە، بەڵام ئێمە وەکو کورد باڵێن ڕەوشتێکی کوردی ئەمە دوورە لە هەموو بنەمای ڕەوشتێکی کوردیەوە کە تۆ بڕۆی دژ بە پارتێکی کوردستانی هەستی لە نەوەتەوە یەکگرتووەکان سکاڵا بکەیت کە ئەو تاوانانە بخەیتە ئەستۆی پارتی کرێکارانی کوردستان و هەڵنەسی بە ئیدانەکردنی ڕژێمی تورکیا کە هاوڵاتی خۆت بکوژێ. زۆر داوای بەڵام پێویستم زانیەوە. باشە قوربانت بم کاکە، زۆر داوای لێبوو ناکەم هەرچەند لامدا لە بابەتە جێگای خۆی بوو. باشزانی ئازیز بۆ بەشداری من تۆزە کێشەم هەیە لەگەڵ ئینتەرنێت لای من داناخت ئەگەر لای خۆت دای بخەیت ئەوە داخرا یەک دقە چی بکەم وەی لانی کەم ئینتەرنێتەکەی بگۆڕم لای خۆم. با کاک ئاری مستەفا وەرە بگرین فەرمووە ڕێزم هیوادارم دەنکەی باش بێ. فەرموو. ئەوە بۆم ناردی کاک ئاری مستەفا. فەرموو کاکە. بۆچی جواب نەداوە کاکە؟ بۆچی جواب نەداوە؟ ئەو بۆم ناردی بۆچی جواب نەداوە؟ لە ئێوە دەنگ باشە بەس نازانم بۆچی لای من وایە کاکە. یەک دەقە بزانین ئەگەر ئێستا کە هیوادارم دەنکەی باش بێ. ئێستا دەبی دەنکەی باش بی. دەبی دەنکەی باش بی. کاکین دەنگ دێتن بەڕێزان ئەگەر دەنگ دێ ئەگەر ناڵایوێشتر دەکەمەوە مشکلە نیە وەی دادەخین ئەگەر دەنگ دەبی ئەمەوە گرنگ نییە هەر بژیت دەنگ دێ بزانم کاک هین کاک ئاری باشە زۆر باشەوە ئینتەرنێتەکەم گۆڕی جاربەجارەوە ئینتەرنێتی ماڵەوە لە دوێنێەوە تێک چوە دیسان شەریکەتی نوێ دووبارە تێک چوە جا دزەی دەکرد بۆ سەر مۆبایلەکەم تێکی دا دەنگەی تێکدا. زۆر باش کاک ئاری مستەفا ئەوە ناردمەوە ئازیزم فەرموو. چکە دەمێ لای منیش دەنگەکە باش بێ لەبەرەوە. فەرموو بەڕێزم فەرموو. ئەگەر ئەکسەپتی بکەی ئەو بۆم ناردی زۆر چاکە.
ئەو بۆچی وەرناگیرێ؟ دەستنوێژ من هەمیشە دەستنوێژم هەیە کاکەین چکە ڕۆژانە 3 جار خۆم دەشۆم برا دەگەی موسڵمان دەبی هەفتەی جارێک خۆی بشوە ڕۆژانی پێنجشەممە لەسەر ڕۆژی هەین دەبی خۆی بشوە محەممەد فەرمانی کردووە تی موسڵمانی ڕاستەقینە دەبی هەفتەی 1 جار خۆی بشوە پێنجشەممە لەسەر هەینی یا ڕۆژی هەینی بەیانەکەی زوو کاتێک شەوی پێنجشەممە لەسەر هەینی دەپەڕی ڕۆژی هەینی بەیانەکەی خۆی دەشوا و بۆی بچی بۆ غوتبە و بۆ نمونە مزگەوت و تۆزێک بۆنی باشوی من ڕۆژانە 3 جار خۆم دەشۆم برا 3 جار ئەی چۆن 3 جار خۆمان دەشۆین ئەی چۆن چۆنە وەکو عەبەیەک ڕەشی کەمەوە ڕەشی کەمەوە سەر تاپە محەممەد نەفرەتی کردی هەر پیاوێت بۆ نمونە ڕەنجی ڕەش لە ڕیش و قژیدا بەڵام عەبەیەک بە خۆی لێ دەدا مشکلە نییە چۆنە بۆیە بکەین بۆیەکی لێ بدەین ئاوە سەر تاپای بۆی لێ بدەین کاک سدیق زانین بۆیەکی لێ بدەین ناکوورە گاڵتە دەکەم برا چۆن سبڵی تۆ بەڕاستیتە برا نا کاکێ من هەرگیز دکتۆر گیانم کاتت باش فەرموو گاگە چۆنی ئەهواڵی چۆنە هەر بژیت چاومان ڕۆشن دکتۆر گیان دەست خۆش ماندوو نەبی دیارە من بابەتەکە نازانم میلەی نەک بابەتی دوێنێ پێرێ بوو سەبارەت بەوەی چۆن دەکرێت بە محەممەد بووترێ ئەشرەف الخەڵق یعنی ئەو کابرار هیچی نییە تەنها کارێک تێزەوەنی هەیە بەداخەوە دەنگەکە قەتە ئەبوو لای منەوە ئینتەرنێتەکەی من خراپە دکتۆر دەنگی منت هەیە بەڵێ بەڵێ هەیە من لە بابەتەکە ئەمەوێ یەک تۆز دوور بکەومەوە لەبەرەوەی کاتدا ئەمەوێ یەک تۆز لە بابەتەکە دوور بکەومەوە لەبەرەوەی کات دەبی مەران نەبم زەحمەتەکانی بەڕێست و ئەو کەسانەی کە لەگەڵ بەڕێستن جێگای نرخە جێگای ڕێزە جێگای احترامە بەڵام بۆ ئێوە سیستمێک دروست ناکەن بۆ ڕاپەڕاندنی کۆیلەکان کە هەداقل ئێوە بڵن کاکە ئێوە 10 نەفەرین 100 نەفەرین 20 نەفەرین 1000 نەفەرین خودی کاک بارزان یەکێک لەو شۆڕژگەڕە زەحمەت کێشانەیە کە ئەتوانێت شوێن پەنجەی دیارە ئەتوانێت و بەڕێزت دکتۆرێکی کاک مەریوان هەڵەبجەی ئێوە بۆ سیستمێک دروست ناکەن بۆ ڕاپەڕاندن بوو ئەوەی کە خەڵکەکە ڕزگار بێت لەو عشیرە گەرایی و بنەماڵە گەراییە بۆ کارێکی وا ناکەن ئای ناتوانم وەڵامت دەمەوە ئەجینا وەڵامم لایە کاکە برا جا ناتوشی شەڕم بکە و نەتوشی شەڕم بکە و نەتوشی سەر ئێشەم بکە من وەڵامم لایە کە وەڵامت دەمەوە وە خۆشت ڕەنگ بێ وەڵامەکەی باش بزانی جا نازانم لەبەرەوە باشتر وایە باواز با لەو مۆزوع ئەبێنی تێگەیشتی چۆنە بەڵێ تووشی شەڕ نابێت تووشی شەڕ بەڵام هیوادارم سەیریکە گۆڕانکاری بە مرۆڤی شۆڕجێر دەکرێت ئازیزم شۆڕجێر من ڕێزم هەیە بۆ هەموو ئەوانەی کە ناوت هێنان من قسە لەسەر هیچ کەس بەڵام بە شێوەیەکی گشتی با دوورکەوینەوە لە پرسیارەکەی تۆ باشە دوورکەوینەوە لە پرسیارەکەی تو گۆڕانکاری بە کەسانێکی شۆڕجێری خۆنەویست دەکرێت کە بەرژەوەندی خۆیان وەلاوە بنێن نەک لە پێناو بەرژەوەندی خۆیان جۆرێک لە ڕەبت و ئێرتیبات لەگەڵ دەسەڵات دروست بکەن لەبەرەوە ئەو کەسانە دەبی کەسانی خۆنەویست بن کەسانی شۆڕژگێر بن پرینسیپێکی دیاریکرا و ڕێبازێکی سیاسی دیاریکراویان هەبی وەک بەدیل بۆ دەسەڵاتی سیاسی ئەو ها دەکرێت کاکە شۆڕش خۆ قابلە بەهین ناکرێت خۆ مۆزوعەکە زەڵاتە نییە تۆ بینی بڵێدەی با تۆزە خیاری تێ بکەین و با تۆزێک تەماتەشی تێ بکەین وڵای خۆ بیبەری توندیش خۆشە لەگەڵی و تۆزێکیش باهینی تێ بکەین و تۆزێکی شینی تێ بکەین دەولاوە ئەوە نابیتن تۆ ڕێباز زۆر گرنگە ڕێبازت دیارکەی بزانی ئایا تۆ بڕوات بەچی هەیە ئایا پشتیوان عەبدوڵڵا تۆ بڕوات بەچی هەیە کاک بارزان تۆ بڕوات بەچی هەیە ئایا خاڵی هاوبەش هەیە لە نێوان من و کاک بارزان بۆ گۆڕینی ئەو دەسەڵاتە وە دانانی بەدیلێکی باشتریان نا
ئەگەر هات و نەبی کەواتە ئێمە هیچمان بە هیچ نەکرد برا تەنها سەر لێ شێوان و فەوزا دەهێنینە ئاراوە لەبەر ئەوە زۆر شت هەیە کەەوە ئەوە ئاسانیە بەو شێوەیە ناکرێت بەو شێوەیە ناکرێت بەڕێز دکتۆر پشتیوان لە ماوەی ئەم هەموو لایفا کردوێتی و تا چەند کادر پەروەری کردووە بۆ ئەوەی کە خەڵکانێک دوای دکتۆر پشتیوان ئەگەر ڕۆژێک دکتۆر پشتیوان بێتاقەت بووتی کاکە من 1 ساڵ لایف ناکەمەوە من نامێ باشە کاک سەدیق من نامێ هیچ کەس بە دوای پشتیوان عەبدوڵڵا بکەوێت کە پشتیوان عەبدوڵڵا تاچێکە وەک تاکێکی تر و من خۆم ئامادەیم نیشان داوە لە پێناو وشارکردنەوەی گەنجان و دەیەها جار وتومە ئەو بەرنامەی من خۆزگە دەکەم چەندەها گەنج بێنە مەیدان و شار ببنەوە و ئەو گەنجانە جێگای ئێمە بگرنەوە ئەوان ببنە ڕابەری ئەگەر ڕێگام پێ بدەی برا ببنە بەرابەری ئەو بستنەوەیە من نە حەز و ئارەزووی پۆستم هەیە و نە سیاستم هەیە و نە ڕابەری سیاسی هەیە نە هیچ شتێک من دەمەوێت خودی گەنجان خۆیان بێنە مەیدان بۆ ئەو بوارە و لە پێنا ئەوش ئەو کارم کردیە زۆر جاروی باسی بابەتی سیاسی دەکەم باسی بابەتی کۆمەڵایەتی دەکەم هەر لەبەرەوەش من ئاتستێک نیم بۆ نمونە پێم قسە بکەم لە پێناو ئاتیزم نەخێر تۆ دەبی بەدیلت هەبی بۆ کۆمەلگای دواکەوتوو چکە ئەوە نییە تەنها بڵێ ئاین بوونی نییە و خوددا بوونی نییە بەڵکو دەبی بەدیلێک پێشکەش بۆ کۆمەلگای بکەی کە کاتێک لە ئاینی دەکەی فەراغی ڕۆحی دروست نەبێ جۆرێک لە مەحەبەت لە خۆشەویستی لە ئازادی لە بەختەوەری لەناو کۆمەلگا بێتە ئاراوە من لەبەرەوە من ئارتستێکی مجەڕەد نیم تێگەیشتی ئارتستێکی مجەڕەد نیم تەنها بەڵێ دکتۆر مەبەستی من ئەوە نەبوو کەسێک بکەوێتە شوێنێت مەبەستم ئەوە بوو کە بەڕێزت فکرەیەکت هەیە لەو فکرەی خۆتا چەند کات پەروەریت کردووە من نازانم ئیترەوە خەڵک خۆی دەبی حکوم بدا ئایا من ناتوانم بەڵام ئەوانەی پەیوەندیان بە ئێمە کردیە ئەو گەنجانەی دەور و تەسیرمان زۆر بۆ لەسەر زۆر خەڵک واروە بەڕێوەبەری پەیجەکە کاک هەڵبەست ئاگادارە چەندەها گەنج پەیوەندیان کردیەوە گەنج هەبووە تەنانەت بەوە نەوەستاوە کە تێکست بنووسێ و داوای لێبوردن بکە بەڵکو گوتووی تەلەفۆنی پشتیوان عەبدوڵڵام دەوێت دەمێ پەیوەندی پێوە بکەم من خەجاڵەتم بەڕاستی دنیای منی ڕووناک کردەوە لەو تاریکایە منی دەرهێنا بەڵێ دەور و تەسیرمان زۆر بۆ لەسەر گەنجان بەڵام ئایا توانیومانە ئەو گەنجانە کۆ بکەینەوە نەخێر تا ئێستا نەمانتوانیوە چونکە بۆچی یەکێک لەو کێشانەی هەمانە دەسەڵات بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستان دەستی خۆی خستۆتە ناو هەموو توێژێکی کۆمەڵایەتیە و هەموو میدیایەکەوە و هەموو ڕێکخراوێکەوە ئێمە نامانوێت ئەمڕۆ کە ڕێکخراوێک پێک بینین بەیانی ئیتر مجموعەیەکی تێدا دەربچێ سەر بە پارتی دیموکراتی کوردستان و بیانەوە ڕێکخراوەکە بەلاڕێدا بن دەبی زۆر باش بیری لێ بکەیتەوە ڕێکخراوێکی پۆڵاین دروستکەی کە بە هیچ جۆرێک دەستی پاراستن و زانیاری و یەکێتی و فلان و فیساڵی تێ نەکەویتن تۆ دەبی کار بکەی لە پێناو ببی بە خاڵی فشار بۆ دەسەڵات نەک بەی کەم و کوڕی دەسەڵات داپۆشی تێگەیشتی چۆنە دەی ببی بە خاڵی فشار بۆ سەر دەسەڵات وەکو لۆبیەکی بەهێز بۆ سەر دەسەڵات کێشەکەی ئێمە ماڵمانە بەڕاستی و نازم چۆن دەبیتن نازم چۆن دەبیت دیارە پرسیارەکان زۆرن هیوادارم بتوانم لە داهاتوە بێمە خزمەتتان لە لایفا بەشدار بم لەبەرەوەی کات لە بەڕێزان نەبرم کاتێکی خۆشت بۆ ئاواتەخوازم هەر بژیت بزانم چی بەڕێزیشتر دەوێت قسە بکاتن ئەگەر کاک ئاری دەیویست قسە بکاتن با کاک ئاری مستەفا باوەڕ بگرین نا مەوزوعی پێکەنانی حسابی سیاسی بەڕێزان یارەشراو ئەوە ئاسانی خۆ من و کاک بەرزان بۆ نمونە ئێستاکە دەتوانین بەیاننامەیەک بنووسین بۆ نمونە گریمان بزوتنەوەی شۆڕش یەکێتی شۆڕش جێڕانی کوردستان گریمان پێکمان هینا و خۆی بەیاننامە کوردیەکان لە زەرەتە دەی بڵێ جەماوەری شەرافەتمەند دەی بۆ دەست بێت جەماوەری شەرافەتمەندی کوردستان خەڵکی زەحمەتکێش و کرێکار و هەتا وەکو دوایی ئێمە لە ڕوانگەی پێداویستی مەوضوعی و ذاتی و هەتا وەکو دوای ئەو بارودۆخی هاتۆتە ئاراوە هەستمان کرد تا وەکو دوای دێ و لە کۆتایەکەیدا بەیاننامەکە دەردەکەی بەڵام چ دەور و تەسیری دەبی گەر هات و تۆ نەتوانی نەواتێک هەبیتن کەوا جێگای متمانە بن و خاڵی هاوبەشیان هەبی لە دوای ئەو پرۆگرامە کۆ ببنەوە و کار بکەن بە شێوەیەکی منسەجیم ئەو کاتە دەور و تەسیری نابی کاکە دەور و تەسیری نابی بە هیچ جۆرەك دەور و تەسیری نابی لەبەرەوە مۆزوعەکە ئەوە ئاسان نییە ئەوە ئاسان نییە.
فەرموو کاک ئاری موستەفا. جا خۆت بە مرۆڤ ناتوانانی باسی پاراستنیش بکە، باسی پاراستن دەکەی مەجموعە قسەکە دەینە سەر خۆیان. سیر و سەمەرە لەوەدایە، یعنی زۆر سیر و سەمەرەیە، خۆ ناتوانانی باسی پاراستنیش بکەیت، یعنی کارە سادەکە لەوەدا ناتوانانی باسی پاراستنیش بکەیت، مەجموعە کەس مەوزوعەکە دەینە سەر خۆیان. وازام کاک ئاری موستەفا بۆی وەرناگیرێتن بە ڕێزێشتر وەربگرین. نابابە لەوەنا ئەگەر بتوانین تەنها دەبی تیڤی بەدەست بێنرێ کاک بەختیار، میدیا کاریگەری هەیە برا، میدیا، یعنی تۆ ئەوە هیچ بۆی وەرنەگیرا با کاک هێمن باوەڕ بگرین اینجا هێمن قارەمان فەرموو بۆی وەرنەگیرا، تۆ دەبی میدیایەک بەدەست بینی، میدیایەک بەدەست بینی لە ئەوروپا تەوجیهی کوردستانی بکەی بچی بۆ ناو هەموو ماڵێک تەواو. دکتۆر ژیان سڵاو، سەرچاو کاکێمنی ئازیز چاوکەم دەستخۆش بابەتەکەت لێکەم اینجا ئەوەی کە تو ئەڵێ من زیادکەرەشم هەیە، یعنی وەکو چۆن بڵێ شتی جوانترم کە شتەکە جوانتر بێم بەتە بۆ نمونە تەکو دایکی عەلی ئەبی تاڵب لە ژیانە بوو چۆن محەممەدی ئەبینی ئەویت هاوڵ هەر بە زۆڵ بانگە کرد، ئەم بزانێ بەشتان بزان تاکو مرد هەر پێ زۆڵ دوای ئەوە بە مردوی محەممەد دایلیگا هەستا ئاباکەی خۆی تۆ نایبان جەنازەکە وتیان بووە دوتی وەلەقەد غەفەرت من ذنوبها بە مردوێتی گای تۆڵێ ئەو قسانێکتان ساڵ پێ زۆر ئەو ژنەکەی ئەبی تاڵب بەڵێ دایکی بە مردوێتی گاوە بزان تۆڵەی لێ کردەوە تۆڵەی لێ کردەوە باشە دوو ئەگەر ئەم شەریفێ دیار پێغەمبەران تر زۆر بێشەرەف بوونە ئەلبەتە خۆی جیاوازەکەی لەوەیە کەەوە بەراوردکاریە، ئەوە تەفزیلە بەڵام دکتۆر ئەو پێغەمبەرانەی لە پێش ئەوە هەبوون ئایەکی ژنی هەبووە جواب ئەوە موسا یەک ژنی هەبووە، موسا یەک ژنی هەبووە و بە جۆرەی تراسی ئیسلامی و تراسی مەسیحی عیسا ئەوی موسڵمانە پێڵە مەسیح هیچ ژنی نەبووە، بەڵام تاکە کەسیان کەوا زۆر مێباز بۆ سلێمان بووە، سلێمانیش پێغەمبەر نەبووە بۆ زانیاری تەنها پادشایەک بووە هەر یەک ژنی هەبووە، هەرهەموو زۆربیان هەرهەمویان یەک ژنیان هەبوو کاک، هەرهەمویان تەنها ئیبراهیم نەبی سێ ئیبراهیم نەبی دوو ژن و ئیبراهیم دوو ژنی هەبوو بەڵێ سێرە هاجەر ژنێ تریش دواتر دەینی سێ ژنی دەبی ئیبراهیم نەک دوو، ئەوی ئیسلام دەڵێ دوی هەبووە بەزنا ئیبراهیم سێ دانەی هەبووە، بەڵام محەممەد 45 ژنی ناوە بێجگە لە کەنیزەکان بەناو بڕوا بکە زیاتر بووە، بەڵام هەمویان زەعیف کردی لەبەرەوە ئێمە ئاماژەی پێ ناکەین، بەناو یەکە بە لامە ناو خۆی باو باکی 45 ژنی هێناوە، بەڵام کەی ئەزانی ئەوەی کاکە هەتا مەوزوعی گریمان کاکە گریمان لەو سەردەم زۆرە زۆر ژنهێنان مشکلە نەبووە 1400 ساڵ بەر لە ئێستا باشە گریمان، بەڵام لایەنی کەم کاکە دەستدرێژی مەکە ئەخە دەستدرێژی کردۆتە سەر ڕەیحانە سەفیە شەهوەتی جولاوە بۆ زەینەب خۆی بوو قەپی بەهادیە وەرگرتووە یعنی بە ئێستا مشکلم نەدەبوو کاکە 15 ژنیشیە بووە دەمان کاکە سەردەم وا بووە سەردەمی کۆیلایەتی بووە سەردەمی کۆیلایەتی بووە، بەڵام یەک ئیدعای پێغەمبەرایەتی نەکرد باە، دوو ئیدعای ئەوەی نەکرد باە کە ئەوە وەحیە بۆی هاتیە، سێ بەدەست درێژی زوڵم نەبووایە دەما بۆ کاکە قەبیلیە پادشا بووە وەکو سلێمان بۆ خۆی سلێمان پادشایەک بوو، پادشاکە واژیان تۆ پێ دوانێ سیاسەتمەدارەکانی کوردیش ئەمڕۆ وابژی خەریکی ئەو بەز نەفسی شێوەیەکن هەمویان بەڵام سیاسەتمەدار نهاتوە بڵێ من پێغەمبەرم پەیامەکە دووە بۆ مرۆڤایەتی چێشکە لەوەدایە لێرەیە من ڕوونکردتر بۆ تۆ خۆشەی سودەران ڕوونەکەمەوە لە ئاەتی یەکەمی سووری ئەحزابە
400 لە قورآن یەکەم ئاەت چی ئەڵێ یا ئەیها النبي اتق الله ولا تطع الكافرين والمنافقين إن الله عليم حكيم بابا تاني بكما كوي من تو عربي ما بوتا علي غمر خوا بناسا تقصي كافر ومنافق مك خوا بهم كردارك اقد داره اگر تو پیغمبر بی شو خوا ناترسي ابي ترسي خوا لو تمي تشسكا يا ايو اتق فعل مفعول بها يعني دس نشان اشتكى أتا دواتر كاكي من ضلي بيدلي تخشى الناس والله أحق أن تخشى ضلي أي محمد لخلق دترسي لكاتك دا الله زيادة شايفته بويلي بترسي واتطولى الله ناترسي محمد دكتور ليراش ترهي زور جرينك أزو حرمة بو حتان هي وبتابتي أو كان لزماني عربي نازان بدأ بنجا كان أو أنا هموي بيستي برونك وهاش شتي بور رونكي بين السرق قناعات لا شهادتي إسلامات شيء لا إله لا وشي نفيه واي عليه لا إله إلا الله بل محمد نال لا محمد إلا محمد رسول الله يكسر عليه محمد رسول الله يعني هم محمد هم رسوله هم الله أما زور شاورون كشي باش خلق بزانه باش بو خواك اللايتيا لفيا بلان بو محدك اللايت يعني كاك بو خلق بات يبقى براجع مشتك خلق بامت يبقى بزانه شاوة كلمة أي خنابي لي لسر آلا كان يندرسون الله رسول محمد بله هم رسول محمد يعني الله پیامبر محمد الله رسول محمد اینجا شتێککە لە ڕێگای پێچیتۆ من ئەمەوێ ڕوونی کەمەوە بەڵگەیشەوە قادارم ئەوەی لەسەر خەتا هەمووشی تاکیدی قسەکەی من ئەگەر وانە بێ تاوانبارم کەی لە ڕیشیا منتان بینی بڵێت ڕایشی درۆزن بووی بەشتەکان چیچی ڕاست نەبوو دەرچاو بەخێر بن ئەزانی بەرزترین پایە لە ئیسلامچیە بەرزتر تەنها مانگە تێر مزگەوتەکان کەن سمن برميز جوت السماعة كان نقول بك كان برسترين شبان هرموي مانجك دان سير همز جوتي كان اگر لبان هر مانجك نبو كمكا يعني برين بايلاي او ان برسترين مانجا كاكا كم خلقتها كي نازان من بخو الدكتور اكو خو بخش يعني تشي نعتيكا يشك درس بلا ببلاش كما من سيركا مامۆستای خۆم هەرچەند جار سەفەری کوردستانم کردیە بەلای جا مامۆستایەکان لە چایخانەی قەرزاران دادەنیشن بەوێدا چوومە بۆی مامۆستایەکی کۆنی خۆم ببینمەوە کڕنۆشی بۆ بم هەر بەرجددیشمە جا من پەیوەندیم زۆر خۆش بوو لەگەڵ مامۆستایەکان زۆر ڕێژان دەگرم تاش کاتێک نەخۆشێکم دێ مامۆستایە سەبارەت بە هەندێک عیلاج جاروێ لێرە ئێمە نەخۆش دەبی پارە بدەن من بە سکرتێرەکەم بڵێم ئەو مامۆستایە نابی پارەی لێ وەربگری لێ گەڕێ با بڕۆ هەندێک عیلاج هەیە بۆ نمونە بەڵێ بۆ نمونە عیلاجێکەوە ئێمە دەیکەین پێیان دەڵێم لێ گەڕێ با بڕوە با پارەی دا مامۆستا وایە مامۆستا زۆر جێگای من تاش مامۆستای خۆم ببینم مامۆستا دەسی ماچەکە جا چووکە من لە تەلەبایەتیشا زیرەک بووم هەڵبەتە هەموو کاتێ مۆستا تەلەبەی زیرەکی خۆشی کەمتر پێێتەوە هیلاکە بێت ئەو تەلەبا خۆی ببنە هەموو شتێک لە ڕۆژان کە ئەدبینێ لە تەلەڤیزیۆن ئەڵێ ئەمە تەلەبەی من یعنی شوێن دەستمە لە ڕەنزەکەی من بە فیڕۆ نەچە دەستم داوەتەوە من مامۆستایەکم هەبوو سەیرکە کاتێک من بووم بە 6 عدادی ماڵمان لە گەڕەکی کوران بوو سەر ڕێگای مەغمور ئەگەر شارەزان باشە بەڵێ دواتر ماڵمان چوو بۆ لای مزگەوتی سپیلای حەدید و خەشەب لە هەولێر ئەگەر شارەزابی بەڵێ شارەزان مامۆستایەکان گوتیان مامۆستایەکان تازە لە سەفی 5 سەفی 6 دەکرایەوە گوتیان نابی نەقڵبی گوتمە خەر بۆ من سەختە هاتوچۆ مامۆستایەکیان بە ناوی مامۆستا عەبدولسەلامی کیمیا باشە گوتی من بە سەیارە بەڵێن بێتم بەس ئیشم نەبیتم زۆربەی ڕۆژەکان هاتچۆت دەکەم بەزادەی شتی لای مزگەوت سپیتال زۆر ئاوا و من توانیم یعنی لەبەر ڕۆژن بەڵێن
ئەوەی ساڵی یەکەمە سەفی 6 دەکرێتەوە لە قوتابخانەی سەربەخشی بێت لەناو گەڕەکی زانیاری بەڵێ گوتم دەبی باشترین دەرەجە بێنمەوە یەکەم ساڵ سەفی 6 کراوە یەکەم خوێندکار بوو چوون بۆ کۆلیژی پزیشکی بەڵێ سەدم هێنا لە کیمیا 100 لە فیزیا 100 لە بایۆلۆژی 100 لە ماتماتیک 400م هێنا بەڵێ لەو 4 دەستەی دەست خۆش 400م هێنا لەو 4 دەستەی لەو 4 دەست ئەی لە بیرکاری تێنا یەکەم خوێندکاریش بوو ئەی لە بیری اینجا خەڵک بە منیان دەوت دەیان بۆ تۆ لەو قوتابخانە چی دەکەی ئەو مامۆستایانە خۆیان بە تۆ فێر دەکەن لە سەفی 6 دەرس بڵێنەوە بڕۆ بۆ کوردستان بڕۆ بۆ نازانم کوێ لەوێ بۆی دەرەجە بێنیتەوە من متمانم بەخۆمە بوو متمانم بە مامۆستایەکانە بوو مامۆستایەکانیش لەبەرەوە منیان خۆشویست هەموو ساڵێک عەفوو دەبووم گوتیان ببینەوە و بالفعل دەرەجەم هێناوە توانم سەری قوتابخانەکەش بەرز بکەمەوە بێ بە قوتابخانەی نمونەی ئەگەر دەگمەنە ساڵی یەکەم سەفی 6 بێتەوە حسابی پلەی کۆلیژی پزیشکی بێنێتەوە هیچ نەبوو بەڵێ ئەی لە بیرکاری تێنا دکتۆر بەڵێ بیرکاری سەدم هێنا تاو اینجا دکتۆر کارتەکەشم مایە ئەگەر ڕۆژێک کارتەکەم مایە ئەگەر ڕۆژێک پێویستی پێکردەی خەمە سەری کەوا دەرەجەکان دیارە بەڵێ دکتۆر پارەکە من خۆتە زاموش پارێ دۆست و برادرمز هەیە پارەکە بە چەند کەسێک مد لە سلێمە کاکە 50 کەس 100 کەس کۆ ببنەوە من ئامادەم یەک مانکی ڕەبەق بێن فێر زمانی بیتان کەم دەرستان پێ بڵێم بلاشیش بێ پارە پێم وایە پێویستە کورد فێر زمانی عەرەبی بی پێویستە زۆر زۆریش زۆر دکتۆر کەس ئامای ئەوەی تیان نییە یعنی بۆ نمونە ئەو خەڵکە کوردی نوێژەکە بڵێ نوێ چیت ئەوت ئەڵێ وەڵا نازان بڵێ وەرە فێرە عەرەبیتان بکە چۆن مفاتحەی کچێکی عەرەب بکەی قسەی لەگەڵ بکەی غەرامیات خوێندکار زۆرە بی مەلای مزگەوتەکەش اینجا لە شعر و ئەدەب زۆرم هەیە بە تایبەتی لە عەرەبیە نامەی عەرەبی کە بنووسم بۆ هەر کچێک مەجەیانە ئەوە گوانەوە بێەوە خەڵکە خۆی داکە کاکە با زیاتر لە برادرانیش نەگرم بۆ تۆ برادرانی ڕێز و سڵاو شۆڕشیش زۆر بەردەوامە هەڵبەتە شەکەوا بەردەوام بووە بە هیچ شێوەیەک بە کەس ناکوژەوە ڕێز و حرمەتم بۆ تۆ برادرکەم بنووسە دورة تعليم اللغة العربية تحت اسم شلونطيز زۆربەی خەڵک دێ بڕوا بکە کاکێ من ناوی دەورەکەی لێ بێت دەورەی فێربوون شلونطيز هەموو خەڵک ینی ڕیجستریشن دەکات دەورەکە زۆر مهم دەبی بۆ فێربوونی عەرەبی بەس تۆ ئەوە بنووسە لەژێر ناوی ئەوە بنووسە ناوی دەورەی فێربوونی زمانی عەرەبی لەژێر ئەو ناوە لەژێر بەڵێ بڕوا بکە کاک بەختیار زۆربەی خەڵک دەچی ڕیجستریشن دەکات فێر دەبی کاکە تۆ نازانی تاکتیک بەکاربێنی برا دەبی بزانی تاکتیک چۆن بەکاربێنی ئازیزم چ بەڕێزێک دەوێت قسە بکە نانا کاک ماردین بڕوا بکە قڕز نییە ئازیزم بڕوا بکە قڕز نییە بڕوا بکە قڕز کاتێک فێر دەبی هەندێشتی تێدایە تایبەتە بەخۆی بۆ نمونە مەبنی للمەجهول و مەبنی للمەعلوم و هەندێشتی لەو بابەتی تێدایە يعني تصريفي فعل كاوكو لي رادي بلان او نية شاخ فانكي شاخو نادم او برز الشاخوانة شي والحاصل فرمو کاتێک ئێمە لە ئەدادیە بووین شعریان پێ عێراب دەکردین وای قڕز بوو ئەوە چی بوو لە ئەخیرەکەشی دەگۆ والجملة من الصلة والموصول لا محل لها من الإعراب ئەی سەی سەگ باوک بۆچێ هەموو ئێرابەت پێمان کرد مبتدا و خەبەر و حرف جەر و مضاف و مضاف إليه و صفة موصوف و وەرە و لەگەڵیدا تاوەکو دوای والجملة من الصفة والموصوف لا محل لها من الهموي يعني همویان پێ دەگرن دواتر بۆ هیچ شوێنێکی نییە لە ئێعراب
من عربي پشتی شکاندم 8 مێنا لە عەربی لە ئینگلیزی 90 مێنا لە 106 ئەو معدەلی دابەزاندم کردی بە 95 بەڵێ کاگڕێبین قورسە وایە ئەوە وەکو خزمێکمان هەیە مامۆستای ئینگلیزیە گوتی لە تاقیکردنەوەی یەکم تۆستەی لە عەدادی یەکم تۆستەی گوتم بۆ نمونە پاراگرافێک لە ئیمتحانی کۆتایی ساڵ بنووسن لەسەر جۆرج دیارە لە مەنهەجی دراسی ئاماژەی پێکرا لە پەتەکەیان گوتی کەسێک چی نووسی بوو گوتی تەنها پیتەکانی کردبوو بە ئینگلیزی نووسی بووی من ناوم جۆرجە هەفتەی 5 ڕۆژ دەچم بۆ قوتابخانە بەروابوو گوتی پیتەکانی ئاوا نووسی پیت ئەوانە بەس بە کوردی نووسی بووی بەڵام پیتەکانی کردو بە ئینگلیزی سەیرکەن ناردبووشی نوسخەک لە بۆمان سەیرمان کرد من ناوم جۆرجە هەفتەی 5 ڕۆژ ئەوە ئەلەساس دەرکی ئینگلیزیە ڕێگەی دانەیەکیش نووسی بووی تخوامام کچێک بۆی نووسی بوو تخوا مامۆستا بە قوربانت بم ناجێحم کە ئەگەر نا بە مێردم دەدەن گوتبووی ساقیت بم بە مێردم دەدەن باشە نووسیوی ساقیت بم بە مێردم دەدەن چ کەیف خۆتێک چی بووی چی بە ڕێزێک دەوێت قسە بکە بە شێوەیە هەو لەروزە نووسوی ئەوجا کەیفی خۆتە مامۆستا بە قوربانت بم ساقیت بم بە مێردم دەدەن ئەوجا چ کەیف خۆتە فەقیرێ تەمەنی 14-15 ساڵ شتیوا بوو ساڵێک ڕاسب ببوو ئەگەر ڕاسب بی ساڵی دووەم گوایە بە یعنی بە شووی دەدەن وەرە سەیرە بە هیچ بەڕێزێک نییە قسەی نییە لەسەر بابەت ناوێ ئەشکەوە بزانە ئەوش تورکیان کردەوە ئەوەندە گوڵکۆی لە ئاستی ئۆردوغان ئەرە بەڕاست باسی یعنی هەڵوێستی مەلاگان چی بوو ئەمڕۆ ڕۆژی هەینی جارە قسەیان کردیانە دەبی خودبە دەبی دەستی پێ کردبی با ئەوە سعادیەک و نیوە هیچ هەڵوێستیان نیشاندا بەرامبەر بە ئۆردوغان نییە ئەو بابەکەینە بابەتێکی ترە ممنوعە هەر بەڕێزێک کامێرەی دەوێ باداوەکە هیچ کەس کامێرەم بۆ نەنێرێ چکە لای من کامێرە ئۆپشنی کامێرەم نەماوە ئۆپشنی کامێرەم نییە ناوێرن ئۆپشنی کامێرەم نەماوە هەر کەسێک دەیەوێت من با بڵێ کامێرەی بۆ دەنێرین بە چاوان باشە بە چاوان فەرموو جارێشتر بۆ دەنێرین هیوادارم فەرموو
شاغەوان ئاکرەی شاغەوان فەرموو ئەو بۆم ناردی شاخەوان ڕەنگی شاخەوان ئاکرەی شاخەوان ئەو بۆم ناردی فەرموو لەسەر تەنیشدانێ لەسەر تەنیشدانێ ئاوا دەبینی مۆبایلەکەت ئاوا لەسەر تەنیشت نەک ئاوا لەسەر تەنیشت ئەڵبەتە ئەو بەس ئەو کورد دەناسێ باشی دەناسێ سایکۆلۆژی ملەتی کوردیان خوێندۆتەوە دەزانن باش شارەزای سایکۆلۆژی ملەتی کوردن وەک زۆمبی بەڕەڵابوون کاگاری مستەفا کامیرەت دەوێتەوە ئەو جارێشتر بۆ تۆ دەنێرینەوە وەک زۆمبی هەموو برسین ئێستا دەچنەوە ئیتر هەر برنج و مەرەگە هەولێری پێ دەڵێن مەرەگە شلە بڕوا بکە نازانم بی کاگ ئاری مستەفاش ڕۆژانی پێشتر وەرم دەگرەوە وەرناگیرێ نازانم بۆچی کێشە چییە ئەتو خۆت کورد نیت ئەتۆ خۆت کورد نیت نامن کورد نیم لەبۆ ئۆردوغان ناتوانانی بۆشی من وەربگرێ ئەها دەباش دەبڕۆ دەی یاریشکە نەیتۆ بۆ لای بیم دەڵێ ئەوت باشە ئەوە وەرناگیرێ پێش ترشیشی پێ دەڵێن وایە مەرەگەشی پێ دەڵێن ترشیشی پێ دەڵێن وایە ترشیشی پێ دەڵێن ڕاست دەکەیت ئەوە بە لە دار ئەتبائی مستەشفای هەولێر ساڵی 91 دکتۆر بووین وەختی گرانیەکەی تازە تەخەڕوجمان کردوون دار ئەتبا هینمان هەبوو کەسێک هەبوو هەم خزمەتی دار ئەتبای دەکرد ڕێک بەرامبەر کۆلیژی پزیشکی بوو لە بەشی سەرەوە خوارەوە ئێستا بووە بە ئیستیشاری کات خۆی سەرەوە هین بوو هەرێکی ژوورێکمان هەبوو یا دوو دکتۆر لە ژوورێک دەخەوتین یاوێکمان هەبوو ناوی مامتەها بوو جەژن بوو ئێمە خەفەر بووین دەبوایە بمینێن لە نەخۆشخانە بەیانیەکەی خواردنی لێ نابوو کە گوایە ڕۆژی یەکەمی جەژنە مامتەها کابرایەکی زۆر فەقیر برنجی لێ نابوو شلەی قەیسی لە جێژنان لێ دەنرێ وە گۆشت چوین دەمانەوێت شلەی قەیسی بخۆم ئەوە نییە شەو خەفەر بووین هیلاک بووین تا دەگەی چوین گەڕاینەوە دەبین قەیسی پڕی کردی لە پیاز پیازی لە ناو شلەی قەیسی کردی قەیسی هەر بە جددی مام تەها یەکەم جارە قەیسی لێ بنێت قەت قەیسی لێ نەنایە باش قەت قەیسی لێ نابوو قەت قەیسی نەخواردیە جاری یەکەمە قەیسی لێ نایە وەی زانی بوو وەکو مەرەگەی یا وەکو شلەی باینجان و کود و ئەوانی تر دەبی پیازی تێ بکە پیازی تێکرد بوو پیاز نانا پیازی تێکرد پیازی لە مەرەگەی قەیسی کرد بوو پیاز لە مەرەگەی قەیسی کرد بوو فەقیرێ سەرچاو گاک بەرمان سەرچاو پیازی تێکرد بوو فەقیرێ جابەکەل چیش نەدا پیازەکەشت دەردەینا بۆنەکەی تێدا مابوو نەدەخورا ئاخ
کودو بەڵێ کودی پێی دەڵن کودی کاک ئاڵان کەرکوچی باوەرە بگرێن بڵێن وڵاو سەرچاو کاک ئاڵان چۆنی باشی ئەحواڵە چۆنە زۆر سپاس کاک پشتیوان ئەبێ ببووری بۆ یەکەم جارەکە ئاڵێم بابەت لەسەر چییە چونکە ئەو تۆزە پێش ئێستا هاتم بابەت سەبارەت هەر ئیداممان بۆ بابەتەدا ئایا محەممەد شەریفترین گریمان هەموو مەخلوقات لایەن خداوە ئیلاهی ئیسلام و یا خداوە دروستکراوە شەریف محەممەد شەریفترینی خەڵقە بەس شەریف شەریفترە بەبەست شەریف ئەو شەریفەیە کە لە ئەمریکا لە فلیمی کاوبۆیشتیوە ئەوی کۆمیساری پۆلیس بوو پیانەوە شەریف مەبەست ئەو شەریفەیە هەر شەریفێک لە ئەمریکا تا ئێساش بەبەست شەریفی پۆلیسە یاخود شەریفی خاوەن لە سەرتایەوە بەڵێ شەریف خاوەن ڕەوشت و ئانەر بە ئینگلیزیەکەی با بڵێن ئەمەوێ لە پێشە کاک ئاڵان شەرەف بە مانای ئۆنەر نایە بەڵام بە حکمێەوەی لە ناو ئینگلیز بووکەی مرادفیان نییە ئۆنەریان دۆزیوەتەوە ئەجینا بەو مانایە نایەتن ڕاستەکەی کتومت بەو مانایە نایە چکە لە ڕوانگەی خۆیانەوە شەرەف واتە حەسەب و نەسەبی باوک و باپیرانت مەزن و شکۆمەند بی واتە حەسەب و نەسەبی باپیرانی محەممەد من ئاماژەم پێکرد لە سەرەتا محەممەد نەقوڕی عەبدوڵایە نەقوڕەیشە نەهی چاتاوەکو دوای بەڵام فەرموو تۆ چۆن قسەی لەسەر دەکەی زۆر قەبەیە بەڵێ شەرەفیش لە هەمان کاتاهینە سمێڵە چکە لای خۆمانە ئاوادە سمێڵیانێڵێ بە شەرەف یاخود کاتی خۆی سەردەمی باوکم و باپیرم ئەگەر با بڵین باوکم بەهاتایە بۆ لای باوکێت با بڵێن 20 دەفتەرێکی قەرز بکردایە ئەلبەتە و کاتە خۆەوە نەبوو شاید بێنە و عقد بنووسە و شتانە ئەوە تەڵێ لە سمێڵەکەیدا ئەنا لای باوکێت هەتا ساڵێکی ساڵێک لە مختانە هات دە دەفتەرەکەی ئەدایەوە و ئەو تەڵە سمێڵە ئێبردەوە جایترە مێنێتە سەر شەرەف لای حەمەچی بووە من بێ بگوێ دوێنێ لە لایوێکی کاک سۆرانە تێبینی شتێکم کە تۆزی لە بابەتەکە ئەڕۆم ئەلبەتە حەمە و شەرەف ئەوە با بڵێن ئەرز و هەسارەکان دوورە بەڵام شتێک زۆر حەزەکەم برادرانیش بیزانن جەنابیشت من باوکێت دەستەکانی ماچەکەم هیوادارم ڕۆژێک کە گەڕامەوە بۆ کوردستان یەکەم کەس بچم ئەو ببینم دەستی ماچ بکەم بەس یەک پرسیارێکی لێک بۆ یەک پرسیاری لێکم پێڵێم مام عەبدوڵڵا تۆ ئەو چۆن ئەم ئەفریتە چۆن دروست کردووە هەرەوەی زۆر کاک پشتیوان جاری وا بێ مەسەلەن با بڵێن تۆ ئەتەوێ بڵێ زانایەک یاخود شاعرێ یاخود هەرچی شتێکی فەڕەنسی یاخود ئیتاڵی یاخود ئیسپانی فڵان شتی وتووە ئەو کاتە ڕستەکە بە فەڕەنسی ئەڵێ زۆر جێی شانازیە و پیاوەتوانیە وەکو بڵێ تۆزە کەشخەی بەخۆی بکە کە زمانی فەڕەنسیەکەشە زانێ بەڵام ئەمن حەزەکەم نمونونەکە لەسەر تۆ بێنەوە بۆی هەسی تۆ بجوڵێنم یەکێک باوکی تۆی کوشتووە یا براکەتی کوشتووە باشە با بڵێن تورکیەکە عەرەبێکە یاخود ئینگلیزیەکە تۆ دێی ڕۆژانە باسی دوژمنەکەت ئەەکەی بکوژەکەی باوکت یا براکەت ئەەکەی و باسی ئەو وتانەی کەوتوێتی ئەو پەندانەی و توێتی و بە شان و باڵیە ئەڵێیت و ئەڵێ وەڵایی بکوژەکەی براکەم ئەو شتەی وتی مەسەن بە عەرەبی لەو کانە ئەحمەد
لقتلته بالسيف نازان چی واتە باسی وانەکێکە کە چۆن ئەو بکوژی براکات کە وتوێتی ئەبواە نەیم کوشتای ئەبواە هەردوو چاویم دەرکردایە لە پێش ئەوەمانە ئەمە بۆ باسەکەم کاک پشتیوان حەزەکەم برادران زۆر ئاگدار بە من زۆر شەرمەکەم لە خۆم لە شوێنی خۆم ئەتوێمەوە کە جاربجا کەسانێک کە دێن کامرە وەرەگرن لە لای هاوبیرانیش بەهۆی ڕەوشی بەرزی خۆیانەوە سێرەکەی لە بەهۆی ئەوەی کە ئێمە هەموو مرۆڤین بیر و باوەڕی جیاوازمانایە نەخێ بیر و باوەڕی جیاواز پەیوەندی بەوە نییە ئەمە یەکێک کاتوە دوژمنی تۆیە باسی ئەوە کە دوژمنەکەمان چۆن ئێمەی کوشتووە دوژمنەکەمان چۆن هاتووە کورسانی وێران کردووە زۆر شتێکی ناشرین دێتە جۆم نازانم ئێوەش تێبینی و شتانەمان کردکۆ ئەوە جیایە تۆ ئێستا باسی ئیسلامەکەی تو ئەلبەتە ئەبێ بڵێ سوورەتەکە وایوت واینەوت بەڵام ئەمانە هاتوونە وەصفی ئەوەکەن و شانازی ئبن شانازی ئەەکەم کە من مسلمانم و کە عومەر کاتی خۆی وایوت کە ئیکات عەرەبی ئەگە بە کوردەکەی بی لێ لەوانەیە تۆزێ هینتر بێ کەمتر لە گوێی مرۆڤ ئاسانتر بێوەرەگرێت بەڵام بە کە بە عەرەبێکی دەزانین چۆنەکە کاک ئەڵان دوو جۆر مرۆڤ هەن ڕاستەکەی با بڵێن یەکەچیان ڕاستی ئیسلام دەزانی چەند قێزەوەنە لە پێناو بەرژەوەندی خۆی بەرگری لێ دەکا و درۆ لەگەڵ دەخکان دەکا دانەیەکیان لە دەبەنجی و لە نەزانی خۆیەتی ئەوەی پێی دەوترێ موبەرمەز دەکرێت وا دەزانی ئەو ڕاستە ئەوەی ئێمە بە بەڵگەی قورئان و سوننە دەیهێنینەوە ئێمە درۆی لەگەڵدا دەکەین ئەوەی درۆی لەگەڵدا دەکات پێی ڕاستە کەسێکی ڕاستگۆیە ئەوەی ڕاستی پێ دەڵێ وەکو ئێمە پێی وایە ئێمە درۆزنین تێگەیشتی چۆنە دەبەن وایە و زۆربەی زۆری میلەتی کورد لەو جۆرەی دووەمیانە کاکە برادرێک باسی شتێکی بۆ کردم کە برادرێکی ئازیزە ڕەنگی حەز نەکەن نایبین و گوتی دکتۆر گوتی نا حەقیان مەگرە کاتێک گوێن دەدەن گوتم وایە گوتی نا من بانمونەیەک بۆ بێنم گوتی ئەو قسانەی تۆ وەکو ئەو وایە پیاوێک 5 مناڵی هەبێ ژنی هێنابێ لە کتوپڕێکدا بچی بۆ لای دکتۆر فەحسێکی بۆ بکە بڵێ کاکە گیان تۆ مناڵت نابێ چۆن بڵێ تۆ هەر لەدایک بوو سپێرمت نەبووە کابرا تووشی شۆک دەبێ بینی ژنەکەشی دەبینی 5 مناڵیشی بووە بۆ نمونە لە دراوسەکانی بۆیان دروست کردیە وەرحاصل دەڵێ کابرا نەفرەت دەکات ڕەنگی دکتۆرەکە بکوژی دەست بەجێ تۆ چۆن دەڵێ مناڵی من نییە من 5 مناڵ هەیە کاکە ئەو مسلمانانە تووشی هەمان حاڵەت بوون کاتێک من دێم ڕاستیان بۆ باز دەکەم دەڵێن فێڵتان لێ کراوە درۆتان لەگەڵ کراوە دێن نەفرەت دەکەم گوێن دەدەم ئەگەر لە بەردەستیان بم ڕەنگ بێ بمکوژن ئەمە حاڵەتێکی ڕەتفعلێکی زۆر تەبیعی و زۆر ئاساییە بەڵام ئەوەی جێگای سەیر و سەمەرەیە باشە پرۆژانە خۆیان دێن بۆ لای بەکەم هەیە باندم کردووە چەند جارێک وە بە حکمی من ئەکاونتی نوێ بەکاردێنمەوە دووبارە کاتێک دەسووتێ دووبارە دێتەوە لای بەکەم کەسی دووەمە و کەسی سێمە و کەسی چوارەمە بۆ دێتەوە بۆ لای بەکەم خڕوای ئەمە مەزلیسێک تۆ حەز لێ نەبی دەچی کاک ئەڵا مەطعەمێک جارێک نان لێ خواردبی ئەگەر هاتوو بەدڵ نەبێ جاری دوم دەچیتەوە هەر لۆجیکیان لە دەستداوە کاکە فەرموو ببوورە ئەگەر بینەوە بەسەر بابەتی ڕەوشتەکەش محەممەد دەربارەی ڕەوشت ئەوە زۆر لەسەری بێگومان وتراوە من کەمێک باسی ڕۆشتەکانی محەممەد دەکەم منە ئەتوانم بڵێم چی ڕەوشتێکی بووە کە باشە ڕەوشتە خراپەکانی ئەجگار زۆرە ئەوە لیستەیەکی ئەوێ 1 کیلۆمەتر درێژ بێ بەڵام ئەو ڕۆژە وابزانم لە لایوی تۆ بوو یاخود برادێکی تر کە بە تەنها باسی کرد و یەک ڕەوشتی ئەو لایفش لەسەر ڕەوشت بوو 1 ڕەوشتی پێغەمبەر باس بکەن کەس نەبوو بێ باسی کە هەرچیەکێکە هاتە سەر لایڤەکە سەرەکە ڕایە کرد بخۆ ئەبزانم لە لایوی تۆ بوو باسی شەرف و ڕەوشت و ئەوانە کرد نازانم پێشوو کابرا هاتەوە نەشوانە نازان چی ناوە چەندێ هەوڵتدا نەهات و نەهاتە چونکە خۆشە یەکشت بڵێ بۆ نمونە ئەگەر من بووەمە ئەموت پێغەمبەر ئازا بووە بۆ نمونە ئێو ئەو کاتە سێری بەڵگەکانەکەین بەڵێ ئازا بۆ یاخود بۆ نمونە کەسێک دێت بپرسێ بۆ نمونە بڵێن پشتیوان بۆچی تۆ برادایەتی فلانە کەس دەکەی دڵم چکە برادرێکی باشە دڵی چۆن باشە بڵێن دڵسۆزە لە کاتی تنگانە فریام دەکەوێ
ئەگەر هاتوو بۆ پێویستم بە کۆمەکبی کۆمەکم پێدەگەینی لە کاتی تەعزیە لەگەڵمدا دەبێ دڵنەوەیم دەداتەوە ڕازگۆیە خیانەت ناکە هەندێک خاڵ دەینەوە ئەمە بۆی دەسەڵێنم کەسێک ئەو هاوڕەیە کەسێکی باشە فەرمو تۆ دەڵێ ئەشرەف الخەڵقە فەرمو بەڵگە بێنەوە بڵێ 1 2 3 4 نییە نەکاکە خۆشیان دەزان نیەتی ئەو خۆشیان دەزان نیەتی دەینن کاڵم دەین ناین فەرمودەی گوی یەهودیەکەی دێن بەردەوام خەریکی ئەو فەرمودێن گوی باسی ئەو بووە دەکەن من 3 جەمنان ناخۆم کاکە سنجار باسی 3 جەمنان ناخۆم باشە کاک پشتیوان باس بوو باسی ئەوەت کرد زۆر جا من دامناوە پرسیار بکەم ئیتر نابێت ڕێ نابێت و مەڵێک تەواوە بێت باشە ئەم یەهودیە ئەلبەتە مناڵی هەبوو ئەبواە مناڵی و نەوەی دوایینەوە ئەبووە ئێستا بمایەن وایەنە ئێستا بووە لە تەنیشتی ماڵەکەی محەممەد ماڵی ئەو جوولەکە بمایە ئەی ئەرێ چیان لێ هات منەو پرسیارە زۆر جارەکەم فەرمودەکە سەرتاپای درۆیە هەموو زانایان ڕەتیان کردوتەوە چکە دەزانن لە بۆ نمونە لەناو دەوروبەری مەدینە ناو مەدینە 3 خێلی یەهودی هەبوونە یەهودیەکان شوران هەبووە لە ترسی ئەوس و خەزرات چکە دز و جەردە بووینە پێش ئیسلام بەتەنیا نەژیاون باشە بەتەنیا نەژیاون چۆن ئێمە گوندمان هەبووە بۆ نمونە عشیرەتی گەردی بۆ نمونە گوندی فلان و گوندی فلان و گوندی فلان کەسێک نەبینیوە لە دەروای خێڵەکەی خۆی دابژینەوە دەست درێژی بکرێتە سەر یەهودیەکانیش بە هەمان چەشن دواتر یەهودیەکان مناڵەکانیان فێرە خوێندن کردیە مەدرسە لە ناو شوراکان هەبووە لە ناو شوراکانی خۆیان مەعابدیان هەبووە شوێنی خواپەرستی نهاتون لەگەڵ ئەو پیس و پۆخڵانەی دورگەی عەرەبیدا بژین و دەست درێژیان بکەنە سەر بۆ سەر ژن و مناڵ و کچیان شتی لەو بابەتە بوونی نەبووە ئەمە تەنها دروستیان کردێ بۆەوەی دایانی کەم شتێکی جوان بۆ محەممەد بدۆزنەوە لەناو هەموو جوانەکان گەڕاون گویان دۆزیوەتەوە گوو تەسەوڕکە یعنی سەیری کارەسات گویان دۆزیوەتەوە لەوەر ئەوە نا بە جۆرەی قورئانیش ئەوە ممکنی ئەو فەرمودە ڕازبی بە جۆرەی فەرمودەی محەممەدیش ئەسڵەن فەرمودەکە ئەسنادی نییە درۆیە باتڵە مەکزوبە وەک دەڵێ ئەو ئەسڵ و ئەساسی نییە بەڵام فەرم و ئامادە تەنانەت دوو لە ڕووی بینەران بیسەران و ڕۆی جەنابەت باسی گومیز بێنە پێشەوە بەس لە پێناوێ پینەی بکەن ئەیانتوانی بڵێن زبلی فرێداوە بۆ نمونە باش ئەم یەهودی ئیلابێ بێت وەلێ گوو بکە بەیانیان ساعت دەزانی بۆ ئاینێکە بە فەرج و فروژی گرتیە کات ئاڵان هەموو شتێک فەرج و فروجە لەسەر بنەوەی فەرج و فروجە هەموو شتێک لەسەر بنەوەی فەرج و فروجە ئەگەر بچێ ئاودەست نەڵێ اللهم أعوذ بك من الخبث والخبائث تۆ چەند قنەقم دەکەی جنۆکەیەک لە خوارەوە پاو دەدا نایە زگت ببیتەوە بۆ 5 دقە دەچی دەبیتە 20 دقە خەریجی قونت دەبی جنۆکەیەکی تایبەتی لەگەڵ دێتە ئاودەست خەریکی قونت دەبیتە دەگەی شەیتان لە کاتی نوێشکردن خەریکی کۆمت دەبی پەنجە یا هینت زەکەرنەوە ڕادەکشێ هەموو شتێک لە ڕوانگەی ئەوانە شەو ئەگەر ژن بە مێردەکەی نەدا فرشتە نەفرەتی لێ دەکەن یعنی تۆ هەموو شتێک لە ڕوانگەی و ئاینە خەریکی فەرج و فروجە هەموو شتێک بۆ خوارەوە دێ هەر هەموو شتێک بۆ خوارەوە دێ تێگەیشتی باشە پرسیارێکتر کات تا ئێستا هیچ پەرچووکێک خوێنوتەوە یاخود ئەزانی پەرچووکێکە بێ دەربارەی تەهارات و قنسڕین و میز و بەڵغەم و شتانە لە چی وڵاتێک هەرچی زمانێک بێ هەیە کاکە یەکێک لە فیترەتی مرۆڤ سروشتی مرۆڤ پاک و خاوێنیە برا مەگەر مرۆڤەکە نەخۆش بی خۆی نەخۆشی سایکۆلۆژی بی نەخۆشی دەرونی هەبێتن وەکو منتڵ ئیلنس ئەجینا چ مرۆڤێکێ حەز لە خاوێنی نەکاکاکە تۆ ئەگەر هاتوو پیس بی خۆت نەشۆی شەو ڕۆژێک 2 ڕۆژ یا لە مناڵی هەفتەیەک جاروە بوو یا هەفتەی 2 جار خۆمان هەستمان دەکرد لەشمان دەخورێ بێتاقەتین خۆمان دەشۆری تێدەگەی خۆت ئینسان لە فترەتی دادەبی پاک و خاوێن بیتن یعنی پێش ناکە کەسێک بێفێرت بکە کە چۆن گوو بکەی ینی بەڕاستی دوانزە مجلداتە حەزەکەم هەر هەمووی هینکەی بیکەینە لایف 12 مجلدات واتە دەوری لەوانەیە 500 لایڤی بێ باشە باسی چیەکە بۆ خۆشتنە و خۆپاکردنەوەیە نا بۆ نمونە تێڕوانینی خلافەیە بۆ نمونە ئەگەر هاتوو پیا و شەوانە خەونی بینی وەک دڵە شەیتان پێکەنی خۆی تەڕ کرد ئایا ئەو شوێنەی تەڕ بووە دەبی بشۆردرێ یا ناوی بشۆردرێ پیاوەکە دەبی غوسل بکە یا غوسل نەکە
فرموودە هەیە محەممەد غوسلی نەکردیە هەندێک لە فقی ئیسلامی دەڵێن ئەوە تەنها بۆ محەممەد ڕەوا بووە کە غوسل نەکە بەڵام بۆ کەسانی تر حەڵاڵە بۆ نمونە مالیکی وا دەڵێ هەنەفی دەڵێ نە سنەتی پێغەمبەر سنەتی پێغەمبەرە چکە خۆی غوسلی نەکردێ پێویست بە غوسل ناکە لەولا شافعی هاتیە قسەیەکی تری کردێتە لەگەی 200 لاپەڕیان نووسیە لەسەر ئەوەی غوسل بکرێ یان ناکرێت کورە بابە بڵێن غوسل بکرێ و بڕایەوە و ئیتفاق بکەن و تۆ یعنی سەبارەت بە سپێر ئەنجا سیرکە سەبارەت ئایا تەنها پێویستە زەکەری خۆی بشوە یا هەموو لەش خۆی بشوە جارێکیان عەلی کوڕی ئەبی تاڵب کەسێکی نار بۆ لای پێغەمبەری نازدار وتی من تووشی ئەزا دەبم زۆ سپێرم لە زەکەرم دێ پێغەمبەر گوتی تەنها زەکەری خۆت بشۆ پێویست ناکە هیچ شوێنتر بشۆی وارووا جارێکیان پیاوێ گوتی پێغەمبەری ئەڵڵا لە کاتی نیکاح جودبوون لەگەڵ ژنەکەم تووشی تەمبەڵی دەبم تااقەتم نییە تەواوی کەم ئایا پێویست دەکا هەموو خۆم شۆم گوتی نامادەم تۆواوت نەهاتەوە تەنها زەکەرت بشۆ جا ئەو مناقەشەیە شافعی وا دەڵێ و فلانەکەس وا دەڵێ و فلانەکەس وا دەڵێ و فلانەکەس وا دەڵێ و ئەخیرەکەشی ناگەنە ئیتیفاق ئایا سەبارەت بە ئیزارەکە کەوا بە تۆواو بووە ئایا ئەو تۆواوە هەموو ئیزارەکە بشوورێ یا بەشێکی بشوورێ ئەوەش احتیمال دەکات نەگەر هاتوو تۆواوەکە وشک بیتن یا تۆواوەکە تەڕ بیتن دایکی ئیمانداران عایشە دڵێ کاتێک تۆواوی پێغەمبەر ئەوە بوو تەنها بەنینۆک دەمڕنی ئەو بەئانی مەوزوعەکان تەهارا هەموو لەسەرەوەی کاگەوە لەسەر ئەو شتە سەخیفانەیە کاک پشتیوان 12 مجلد جوان 12 مدە چوار لاپەڕە ئەخر ئەوی تریش سەبارەت بەو دەنگانەی لە لەشی مرۆ بۆ دێن قرپە و تڕە و فسە و ئەوانە و ئەوەیە و تێڕوانی چییە مالیکی چی دەڵێ و شافعی چی دەڵێ و فلان چی دەڵێ و فلان چی دەڵێ و فلانەکەس ئاوای گوت و فلانەکەس ئاوە بۆ نمونە پژمینە و بۆ نمونە ئەگەر هات و کەر بۆ نمونە میزی بە جلت داکرد و ئەگەر سەگ جلتی لێسایە و ئەگەر هات و لەگەڵ تڕ لێدان بۆ نمونە کاتی مزگەوت سوفە پارچەیە گو دەرپەڕی و بەجددی تۆ بڕۆ ناویەوە دەیخوێنیەوە دەیخوێنەوە شتی زۆر سێویستە بڕی تێدایە میزکردن ئەگەر پەلامیزێک میزت کرد پێت کەوت ئایا چۆن دەبی چۆن نابی یعنی سەیرە بڕۆ ناوە تۆ دەخوێنیەوە تەنها پێ دەکەنی بەو عەقلیەتە دەخوێنیەوە تەنها پێ دەکەنی بەو عەقلیەتە بۆچی کێشەکە چکە لە دوورگەی عەرەب ئاو نەبووە ئاو کاکە ئاو نەبووە هەستاینە ئەو شتانەیان کردی ئەمڕۆ دەیانەوە لەسەر ئێمەش جێبەجێکەن لەسەر میلەتی کورد لەسەر میلەتی کوردی جێبەجێ بکەن وەگوی وا ئێمەش لە بیابان دەژین شەریعەتی بیابانیان هێناوە ڕمل و لمیان هێناوە دەیانەوە لەسەر مرۆڤایەتی جێبەجێکەن دڵێن شەریعەتی ئەڵڵایە کارە ساتەکەش لەوەدایە شەریعەتی خوددایە جا ئەو پرتوکانت نادەخوێنیەوە ئەڵبەتە من هەم نەخوێنێتەوە تەنها ئەو بەشانەی پێویستم پێ بۆ کاتێک دەخوێنیەوە بەڕوا بکە یەک گاڵتە جاریە نەبیتەوە تێلەگەی یەک گاڵتە جاریە نەبیتەوە تێلەگەی ئایا بۆ نمونە ئەگەر ئاو یعنی ئەو پرسیار تەسەور کەوفرم ئەگەر هاتوو لە نێوان چوار پەلی دانیشتی تێلەگەی دەڵێ ئەگەر هاتوو شەفا واتە کۆتایی زەکەر پۆپکەکە ون بوو لەناو زەی ژن لەناو کۆمی ژن لەناو زەی ئاژەڵ لەناو کۆمی ئاژەڵ لەناو کۆمی مناڵ لەناو کۆمی پیاو جا ئەگەر هاتوو زەکەرەکە ڕق بێ یا خاو بێ مرۆڤەکە مردوو بێ یا زیندوو بێ ئاژەڵەکە مردوو بێ یا زیندوو بێ پێویست بە غوسل دەکا یان نا ئەوەش احتیمال دەکا ئەگەر هاتوو تۆواوت هاتەوە بەڵێ پێویست دەکا ئەگەر تۆواوت ناتەوە نەخێر ئەی باشە مردووەکە چی لێ بکەینەوە حاڵەتەوە ئەی باشە ئاژەڵەکە چی لێ بکەین هەموو هاتوو سەبارەت بەوانەنا ئەو شتە سەخیفانە تێگەیشتی فقی ئیسلامی بە دوور و درێژە قسەی لەسەر کردیە بە دوور و درێژی ئەوەی مۆزوع وەکو دکتۆریش تەنانە وەکو دکتۆری سەیرەکەی ئەوەنە باسی ئەو شتانە ناکەن ئەگە ئامۆژگاری بەیەکێ بدەن بۆ نمونە قەبز بێ خاڵی هاوبەشم هەیە لەگەڵ موسڵمانان هەر بە جددی ئەوان ئەو پەنجە بەکار دێن دڵێن ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله من ئەو پەنجە دەخەمە قینی لەگەڵ ڕێزم بۆ نەخۆش دەکەمە ناو قونی نەخۆشەوە دەیخەمە ناو پیسایی و گووەوە هەر بە جددی ئەوە خاڵی هاوبەش لەگەڵ موسڵمانان هەر بە جددی دکتۆر ئەو پەنجە بەکاردێن ئەو خزمەت چی جار بەجار ئەهات و تۆزە جوێنێ خۆلەیەکیش دەچی سەیری هینیت کردی ئەوی کەعبە ئاوایە و
هی نەخۆشیش لەگەڵ ڕێزم هەمان شکل دەگرێتەوە لەگەڵ ڕێزم بۆ نەخۆشەوە یانوس و کاتینەی بە پەنجە بۆ نمونە کاتێک بەحسی دەکەی بزانی خوێنە بزانی پرۆستاتی بزانی ئەو کێشانە بەڵێ خاڵی ئەوەیە خاڵی هاوبەش بەڵام تۆ دانانیش یاخود لە کاتی زانکۆیە لە کاتی دانیشگایە دانانیشتن 12 بابەت یاخود 12 پەرتووک دەربارەی ئەوە بخوێنەوە کە چۆن پەنجە بکەنەقنەوە چۆن دەرچێت و چۆن دەرنەچێت ئەنەتۆمی تەسەوڕکە لە پەرتووکە شەیتانیەکان دوو دەق لە سوڕەتی النساء ودوبارة بوتو لصورة المائدة أو جاء أحد منكم من الغائط أو لامستم النساء فإن لم تجدوا ماء فتيمموا أجر هاتوا لقو كردن قرانوا يا لمسي جنان تانكر أو تام لزنكو تيمم كان دو جرباسي تيمم بلام يك جرباسي دزنوش كراوا يعني أو برادي كم بولوي تيمم زياتر جرنتر بوا لو يكوا أو كان هذا يقدر ئاماژە بە دەستنوێژ کراویش بەنی و ناچڵی ئەو دەستنوێژە هیچ کەسێک ئەسڵن احتیمالی پێ ناکە ئیهمال کراوە چکە ئەو دەستنوێژەی دەیگرن مسلمانان بە تەواوی جیایە لەوەی کەوا قورئان ئاماژەی پێ کردیە باشە دکتۆر باسی ئەوەی کردووە کە ئەم سێ شتە با بڵین ئافرەت و کە ئەوان پێڵن ئافرەت ژن و کەر و سەگی ڕەش ئایا بۆچی پیسن چییە ڤایرۆسیان پێوەیە یاخۆ دەمە بۆچی پیسە بن لە ڕوانگەی چیرۆکی ئیسلامیەوە بە حکمی ئەوەی هەوا یەکەم پەیوەندی کاتێک دروستی کرد هەوا بوو لەگەڵ شەیتان توانی هەوا لە خشتەبە هەوا توانی ببێتە ئەولیای شەیتان لایەنگری شەیتان ئەو بوو پیاوی لە خشتە برد واتە لەبەر ئەوە ژنان بۆ نمونە مەخلوقاتێکی شەیتانین هەر لە ڕوانگەی ئیسلامەوە تێگەیشتی و محەممەد دەڵێ کاتێک کرد دەزەڕێنێ شەیتانی بینیوە بەڵام کاتێک کە لە شێر دەقوقێنی فرشتەی بینیوە و فرشتەیەکی گەورە هەیە پێکانی لە زەویدا ڕووچەوە و ملەکەی لەژێر عەرش ئەوە چەماوەتەوە من ئاماژەم پێ کردی لە ئەوە سێ سەگ بە هەمان چەشن سەگی ڕەش باشە سەگی ڕەش بە هەمان چەشن بۆن لە مەخلوقاتی شەیتانن بەڵام ئەوی سەیر و سەمەرەیە وشتر لە مەخلوقاتی شەیتانە بەڵام ئیلاهی قورئان پێی هەڵدەدا ئەفەلا ينظرون إلى الإبل كيف خلقت ئەی سەیری وشتر ناکەن چۆن دروست کراوە و ئەوەی سەیر و سەمەرەیە وشتر لە مەخلوقاتی شەیتانە بەڵام میزەکەی شیفایە شتیوات بینیوە ئەنی هەموو شتیان کاکە ناکۆکە خودی خۆشیان نازانن چۆن جالەبەرەوە ئەمڕۆ هاتوونە هەندی لە فەرمودەکان ضعیف دەکەن بەهۆی تۆزە توراسەکەیان پاک بکەنەوە دەیانەوێ محەممەد بە فەعلی بکەن بە پێغەمبەرێکی ڕازگۆ بڵێن ڕازگۆ بوو لەو فەرمودانە لابەرن و ئەو بێن و بن و هەتاوەکو دوایی بەڵێ باشە کاک پشتیان ئەوە دایە حەوا شەیتان هەڵی خەڵەتانوان باشە دایکی من تاوانی چێ دایکی منیش سیرکە نەک تەنها ئاینی مەسیحی بڕوای بە ئۆریجینەڵ سین هەیە واتە گوناحی سەرەتایی بۆنەوە یەکێکە لە عەقیدەی ئاینی مەسیحی ئیسلامیش بڕوای پێ هەیە بە هەمان چەشن دەڵێ مادام ئادەم گوناحی کرد ئەو گوناحە وەکو جینات بۆ مرۆڤ دەگوێزرێتەوە وەکو مەوزوعی وڕاسە تێگەیشتی چۆنە ئەو گوناحە بۆ نمونە لە ڕێگای جیناتمانەوە دەگوێزرێتەوە بۆ مرۆڤ لەبەرەوە هەموو مرۆڤێک گوناحی هەیە و محەممەد فەرمودەی هەیە بۆ نمونە کاتێک موسا لەگەڵ ئادەم مناقەشە دەکەن لە سەحیح بوخاری ئاماژەی پێکراوە موسا دەڵێ ئەی ئادەم تۆ ئێمەت بە دەرکردندا لە بەهەشت و ئێمەت ئاوارە و دەربەدەر کرد ئادەمیش دەڵێ خەتای من نەبوو ئەی موسا خۆ تۆ کەرنی خۆ تۆ زۆر تۆزێک عاقڵی ئەڵڵا بە دەستەکانی خۆی تەوراتی بۆ تۆ نووسی و قسەی لەگەڵ کرد ئەڵڵا 40 ساڵ بەر لەوەی من دەربکە لە بەهەشت بڕیاریدا بوو من دەربکە باشە محەممەد فەرمودەیەکی هەیە باشە پرسیار ئەگەر هاتوو خەڵی ئەی گوناحی ئادەم بۆ من نەگوێزراوەوە من گوناحم چی بوو ئادەمت دەرکرد من بگەڕانبایەوە بەهەشت وایە یاننا ئەخر وایە یاننا ئادەمت دەرکرد من بگەڕانبایەوە وایە یاننا دووەم محەممەد فەرمودەیەکی هەیە دەڵێ ئەگەر هاتوو هەوا خیانەتی نەکرد مەبەستی ئەو خیانەتەی کەوا لە ئادەمی کرد لەگەڵ شەیتان بوو بە یەک ئەوە هیچ ژنێکی بەنی ئیسرائیل خیانەتی نەدەکرد
وە گۆشتیش بۆگەن نەدەبوو نازم بۆچی گۆشتە علاقی بە گۆشتی دڵێ گۆشتیش بۆگەن نەدەبوو یعنی بۆگەنبوونی گۆشت پەیوەندی بە گوناح بنەڕەتیەکەی حەواوە هەیە بەڵێ باشە کاک پیشانگە بەراوردی کەی لەسەر ئەم سێ شتەکە کە پیسن و حرامن و مشتانە دەربارەی ژن ئەوەی شارەزاییمان تایەتی محەممەد کە هەرگیز ژنی خۆش نەویستووە ئەویش پەیوەندی بەوە هەیە بۆ کە دایکی لە مناڵیەوە نەیگرتووەتە خۆی و بەجێ هێشتووە و ئەلبەتە شتێکی سایکۆلۆژیە مناڵێکە گەدایکی بزانێت ئەوە ڕقەتداجی سەگەکە ئەوە لە بەرەوەی محەممەد کە شەوانان لە نیوە شەوە کاچوو بۆ لای ژنی ئەسحابەکان و کەرەکەش لەسەرەوە بۆ ئەڵێن محەممەد هێستەگەکە دوو فاکتەر هەیە کە سەگەکە یەکەچەند ئەوەیە شەوانە دەچوو وە سەجی ڕەش نابیندرێت تاوەکو لێ نزیک نەبیتەوە چکە تاریکاییە دوو سەگ بەگشتی ئاژەڵ بەگشتی وە سەگ بە تایبەتی وە تایبەتی تر سەجی ڕەش زووتر لە ئاژەڵانی تر هەست بە شەپۆڵەکانی گەشکە دەکا فەی کاتێک هەستی پێدەکا پێشەوەی مرۆڤەکە تووشی گەشکە بیتن بەڕوویدا دەحەپی تێگەیشتی محەممەد زوو گەشتەکەی بۆ هاتیە ئەوە شۆکارێکی تر بووە و یەکشتی تر کە دەمێ ئاماژەی پێ بکەم بۆ نمونە ئەلوسی لە ڕوح المعانی دڵێ خۆ دەکرا ئەڵڵا ژنی لەسەر شێوەی ئاژەڵ دروست کردایە نەک لە پەراسوی پیاودەری هێنابایە هەر وەکو ئاژەڵ دروستی بکردایە دڵێ و عەقڵیشی وەکو عەقڵی ئاژەڵە بەڵام جوانی کردیە بۆ ئەوەی پیا و شەهوەتی بۆی بچێ تێگەیشتی چۆنە یەکێکە لە بلیمەتەکانی ئیسلام وا دەڵێ باشە ئەلوسی بەغدادی کەرەکەش لەسەرەوەیە کە کاک پشتیوان کە بۆ نمونە حەما کەو کاتە خۆ مزگەوت بنمیچەی نەبووە لە دەرەوەی تر بە ڕائوەستا و وتارێکی وت بۆ نمون ئاوت قال الله تعالى لەو کاتە مجموعەیە کەر وەکو ئۆرکێستەر دەستیان پێ کرد بە زەڕین ئەلبەتە پێی بێزارە بوو چونکە تۆ لە کاتێکا قسە بکەیت و یەکێ مەزە مرۆڤێکە قسە بکات و دوای جماعرێت جرتی بۆ لێدەن زۆر ناخۆشە ئێمە کەرەکەوەکەوەیە جرتی بۆ لێدا محەممەد وتارێکی وت ئەم دەستی پێ کرد یاخود مەجموعەیەکون دەستیان پێ کرد خۆی مەسەلەکە ئەوە زیاتر لۆجیکیە هەتاوەی بڵێ وڵا کرد پیسە و سەگ پیسە و ژن پیسە و ئەمانە بەڕای من هیوادارم لە بابەتەکە تۆزێ دەرچوومە بێ ببورن و دەربارەی شەرەف ئەویش پەیوەندی بە ڕەوشتەکەەوە هەیە یەکی ڕەوشتی نەبێ شەرەفی ئەلبەتە شەرەفیشی نییە و من زۆر لە لایڤەکان پێشەوەی کامرەوەگرم بیرەکەمەوە ڕازگۆیانە هەڵدەدەن بە شێوەیەکی عەدالەت بزانم ئایا ئەمە یەک شت بدۆزمەوە کاک پشتیوان ڕاستی نایدۆزمەوە و موسڵمانەکانیش نایدۆزنەوە بڵێن دەمێکەوە پێیان دەڵێ خۆ مەلاکان لەبەرەوە ناوێرم بێنە مەیدان چکە من گوتم یەکەم دیبیتمان سەبارە بە ئەخلاقی حەمە دەبێتن چی بڵێن چکە من ئەوە یەکەم دیبیتە لەگەڵیان دەکەم یەکەم دیبیتم سەبارەت بە ئەخلاقی حەمە دەبێت اینجا دیبیتی دواتر دەڕۆن ئەگەر سەلمانمان حەمە خاوەن ئەخلاق بووە ئەو کاتە کاکە گیان شایەتمانێک دەینم دەڵێم ئەشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمد رسول الله ئەگەر سەلمانمان ئەخلاقی نەبووە دەکەواتە هەموو ئاینەکەتان لە شوێنی خۆی دادەکەپێ بوونی نامینێ چکە ناکرێت خوددا لەناو هەموو مرۆڤایەتی بێ ئەخلاقێک هەڵبژێرێ بینێری بۆ کۆمەلگای مرۆڤایەتی معقول نییە کاکە معقول نییە بە هیچ جۆرەك معقول نییە زۆر سوپاس کاک پشتیوان دەستان خۆش هەرژین لایەوە خۆش زۆر سوپاس سەرچاو کاکە برا سەرچاو چ بەڕێزێک دەوێت قسە بکە هیچ کەس با کامێرە نەنێری چکە کامێرە لای من نابێتەوە ئەوی بێوێتن یەکسەر لێرە وەری دەگرم هیچ کەسێک با کامێرە نەنێری ڕەجان ئەوی بێوێتن بڵێ کامێرەی بۆ دەنێرم لای من ئۆپشنی کامێرە نابێتەوە کچێشە ئینتەرنێتم هەبوو سەتار شاکری فەرموو سەتار شاکری
ئێستا وەردەگرم کاک سلێمان بە ئەو بەڕێزە بزانم بۆی وەردەژیرە یان نا. ئەو کاتت باش کاک پشتیوان سەرچاو هەربژی چۆن هەواڵی چۆنە باشی کاکە برا چاوەکەمی زۆر سپاس زۆر بە دوای ئەمڕۆژ مستەیجێکی چم کرد تا پەیجەکەت بەخوا تقریبان نزدیکەی دوسێ هەفتە بە دوای پەیجەکە تاگەڕم تا دۆزیمەوە بەردەوام کاکە ریپۆرت دەکرێت پێشمان دەستی کەندرە و خەریکە و مەزمڕۆمەندی ئەیتر ئەو جەماعەتی حەمەنە هەمووی ڕۆپۆرتەکەن بەڵێ ناحەقیشیان نییە کاکە وەڵام یاریۆچی بکەن. وەڵای کاک پشتیوان من لەبارەی دین ئیسلام حقیقەتەن زۆر چشت متاڵا کردمە زۆر شتێکیان هەیە خاصەن بابەتەکەی تو لەسەر ئەوەیە ئایا مەسەن نەبی محەممەد ئینسانێکی پاک بووە وەڵای یانە لەبار منوە من زۆر خوێندەوە لە بۆندین ئیسلامەوە بەڵام وە منتەق ها ئەو کارلێکە یانە بڕۆ لەسەر ژیانی خاستن تو کە لەم بارەوە زۆر هەیە و معلوماتت هەیە ئەو شتێکە ئەو کردێسێ بەڕاستی زۆر یانێ ئینسانێکی بێخلاقیش لەم زمانە نایکە بەڵام کاتی خەیە ئەو کاتە ریسێرچ نەبووە بچوزانم خەڵک نەبووە کە مەسەن معلوماتیە بێ بڕۆ ریسێرچکا وەکو ئێستا بڵێم وەبسایدە بێ و ئینسانە خوێندەوە ڕوانە بن ها کنفرانتیکەن پێ بڵێن ئەو شتانە ئەوە چۆن نەبێ من منطق ئەقڵ قبول ناکەم دوایچە کەسلێکی وایە ڕوبەڕووی بۆ هەر وەک داعش چۆن هات بڕێ منتەقەکانی گرت هەر کەس مەسەن اختلاف عقائدی لەگەڵانە بێ کوشت ئەیان کوشت بالضبط نفسی منطق لەو کاتە ئەوەی زۆر لە مەلە نانە خۆ تیرۆری زۆری کردیە کاک سەپار ڕوبەڕووی زۆری کوشتیە ئەوە حقیقەت ئێستا لەگەڵ یانە عەرەبەکۆتەنی بەسیتە بەساتەتە ها لەگەڵ یانە دانیش ها مەناقشیان لەگەڵ یەکەمی جملە پێ دەڵێن ئەڵێن قورئان یانێ هیچ یانێ چۆن پێت بڵێم یانێ نابێ کوشتنی هیچمان لە قورئان بکەیت ئەی باشە کەسێ بێ بە منطق مەسەن لەگەڵ تا پرسیارت لێ بکە لە شتەکان بۆ نابێ بۆ چییە بۆ نابێ دەنگدانەوەی هەیە من نامێت هەیە لەوانەیە مۆبایلەکەم ئینە ئاپڵە بۆیە ئەی باشە کاک پشتیوان زۆر خۆشحاڵ بووم دەست خۆش بێ بۆ لایفەکانت با فرسەت دێتتر هەربژی کە کەلام جەمیل وە بزانم شتێکی لەو بابەتەیە اینجا دواتر کاکیوە ئاری مستەفا کاگیارۆ کەلام جەمیل وەبزانم کەلام جەمیل بوو شتێکی لەو بابەتە بوو شتێک نووسرا بوو اینجا کەلام جەمیل دەڵی کامیرە نییە بەداخەوە کاکیوە عەبدولڕەحمان فەرموو اینجا ئاری مستەفا اینجا کاگیارۆ ئەوەندە من بینیوە هەندێک تێکس ڕەنگی ئاگادار نەبم نازانم درود و سڵاو بۆ فەرموو کاکیوە ئامادە بووان سەرچاوت فەرموو کاکیوە دکتۆر جان من پێم ناخۆشە جەنابەت ئەوەنە هێرشێکی دەسەر ئەو پیاوە بەڕێزە کە ئەشرەف الخەلقە ئێستا من بۆ ڕوونەکەمەوە لە چەند خاڵێکە کە ئەم پیاوە ئەشرەف الخەلق بووە یەکەم ئەم پیاوە پێش هەموو شێ خاوەنی لۆجیک و منطق بووە چونکە نەهاتووە یاسایەک دابنێت کچی 9 ساڵ هێنێت مارە بکات لە 6 ساڵیە مارەی کاتوو لە 9 ساڵیا بیگوازێتەوە بیکە بە ژنی خۆی چونکە ئەم خاوەنی یاسایەک بوو ئەیوت ئەبێت ژن کچان سنی ڕژدی خۆیان تەواوکەن بە تەواوەتی
ئەو کاتە خۆیان هاوسەر هەڵبژێرن بەویستی خۆیان ئەمە یەکێ بوو لەو تاوانانەی کە ئێوە خستانە پاڵی دووهەم کابرایەکی بەرژەوەندی خواز نەبوو هەر لەبەر ئەوەش هات لە غەنیمەکانە خومس للهی وەڕەسوولیهی ژێڕایەوە بۆ موسڵمانان بەرژەوەندی خواز نەبوو نێویست خۆی دەوڵەمانکە ئێوە تاوانتان پێکرد لە مەشە دووهەم ئەمە دووهەم بوو سێهەم ئەم پیاوە لە کاتی ڕوودانی کێشەکانە لە کاتی ڕوودانی تەنگ و چەڵەمەکانە ئەگەڕا بە دوای سەرداوەکە و ئەگەیشت بە ئەسڵی مەسەلەکە بۆ نمونە لەو شوێنەی لە سوڵحەکەیە کە لە بن دیوارەکەیە دانیشت بوو کابرای جوولەکە و تێ بەردێگە خەینە خوارەوە بەسەریا و کوژین هەمویانی قەتڵ و عام نەکرد گەڕا بە دووە پیلاندانەری تاوانەکە و تەنها ئەوی سزادا تەنها ئەوی سزادا کەسێکی سزا نەدا بەو گردنی وابوو ئەم کابرایە خۆی ڕقی لە دزی و تاڵانچێتی بوو هەر بۆیە غەنیمەی حرام کرد لە جەنگەکانە وتی نابێت خۆی ئێمە بەغەڵە لە غەنیمەتێکیش خۆی بە منای خەنیمە یعنی خەنیمە لە هەولێری ئەنی بە پێکەنین خەنیمە ئەنی دڵم خۆشە غەنیمە خۆی کەسێک چی بۆ نووسیم ئەمڕۆ تۆ تەفسیلی ئاەتەکان بە غەڵەت دەگەین تەفسیل بە ئلی نووسی بوو نەیدەزانی بە عەرەبی تەفسیریشە نووسوی تەفسیل جوێنیشی پێدا بووم لە پۆستێکەوە لای خۆم هینم کردیە سەیدم کردێ نووسوی تەفسیل جا ئێمەش بە غەڵەت تەفسیلی مەغانیم دەکەین غەنیمە خۆی خەنیمە دەبێت خەنیمە یعنی ئەوەیە مۆزوعەکە من هیوادارم ئێوە بگەنە ڕاستیەکان دکتۆر گیان ئەو کاتە بتوانن قسەی لەسەر بکەن ئینا ئێوە بە بەلاش تاوانتان خستۆتە پاڵی ئەم کابرایە تەنیاشتێک کە ڕقی لێی بوو درۆ و درۆزنی بوو ئەوەتە ئێستا شوێن کەوتوەکانی لە ملیان بێ درۆیەک ناکەن بوختانێک ناکەن وابوو ئەوە لەوە لەگەڵ داما زۆر ڕقی لەوەدا بوو درۆی لەگەڵدا بکەن بەڵام هانی دەدا درۆ لەگەڵ خەڵکی تردا بکرێ وابوو ئەوەشیان وابوو ئەوەش لەگەڵ داما دەی دەست لە خۆش بێ من هیچم نەما هەرویستم ئەمانە بۆ جەنات و ئامادەبووان بوون بێتەوانەیە کە تاوانێکتان خستۆتە پاڵ چونکە ئەمانەی کە من ڕوونم کردەوە هیچی تیا مەوجود نەبوو هیچ هەر بژیت کاتێکی خۆش نا ئەلبەتە ئەشرەف الخەڵقە بۆ ئەوانەی حەزیان لە بەچەبازیە بۆچی نابرا یعنی لە ناو میلەتی کوردیش بەچەباز زۆرە و زەفتە زەلامە و حەزی لە مناڵێکی تەمەن 9 ساڵیە و تێدەگەی بکەویتە بەردەستی و ئەوەندە تەسک بوو بۆچی ئەو منە ئەوەندە تەسک ئەوەندە خۆش بوو ئێستا ئەوەندە خۆشە وەکو پێغەمبەری ئەڵڵا گوتی مناڵ ئەوەندە خۆشە تێدەگەی ئەوەندە خۆشە هەی لەبەرت بمرم تێدەگەی لە بۆوانە خۆشە ئەڵبەتە تێدەگەی چکە بەچەبازن چکە نەخۆشن طریقەتی محەممەد المستەفایان گرتی و لەسەر پەیڕەوی ئەون و بەلایەنەوە زۆر تەبعی زۆر ئاسایی و بەچەبازەکان چکە ئەخلاقیان لە ئەخلاقی حەمە دەچێ و پێیان وای ئەشرەف الخەڵقە بۆچی ناگاگەجان بۆ پیاوێکی خوێڕی و سەرسەری و بێ ئەخلاق کە بڕوای بە پیا و سالاری و بەچەبازی هەیە بۆ کاگە بۆچی ئەشرەف الخەڵق نییە تێدەگەی ئەوەی لە کەڵتی حەمە حەڵاڵە دەبی دوو ژن و 3 ژن و 4 هەبێ اینجا ئەگەر هاتوو نەتوانی دادپەروەربی یەک سەیرکەن دەقەکە ناڵێ یەک نە مثنى وثلاث ورباع فانكحوا ما طاب لكم مثنى تێدەگەی نیکاح بکەن هەرچەندێک بۆتان لووە 2 3 4 لە سەرەتا بە یەک دەستی پێ نەکردیە نا لە کۆتایی ئەگەر نەتانتوانی جا ئەوەش نەسخ بووە باشە کەنیزە بڕۆ بۆ خۆت بگرە و بیهێنە و دەست بەجێ 100ت دەوێ 200ت دەوێ 300ت دەوێ مناڵت دەوێ تێدەگەی شەق لە ژن دەدەی دەیکەی بە خزمەتکار شەوانە ئەگەر داوا لێ کرد نەخۆشیش بوو دەبی دانەیەکی محتەرمت پێ بدە ئەگەر هاتوو نەیدا 2 فریشتەمان هەیە لە ئاسمانەکان نیکاحیل و جیماعیل تێدەگەی سیر دەکەن مراقەبە دەکەن ئەگەر هاتوو ژنەکە نەیدا فریشتەی زڕتائیلمانەی 1 زڕتا
یەکتر لە بۆ ژنەکە لێتدا لە ئاسمانەکان بۆ نەکاکە یعنی سیرکە پیاوێک بڕوای بە پیا و سالاری هەبی لە ئەخلاقدا بڕابێ لە ئەخلاقدا شۆرابێ هەڵبەتە ئاینێکی باشە بۆی ئێوە بۆچی ئەنی من نازانم هەر بەجددیمە هەر پیاوەک بڕوای بە بنەمای ئەخلاقی نەبێ باشە و لە ئەخلاقدا بڕابێ بڕوای بە پیا و سالاری هەبێ بڕوای بە خۆشیەکانی ژیان هەبێ کاکە یعنی من نازانم ئەڵبەتە هەرەبێ ئەڵبەتە دەڵێ ئەشرەف الخەڵقە ئەشرەف الئەنبیا ئەی چۆن نا باش کاک ئاری باوەڕ بگرین لەبەرەوە من ناکۆشیم نییە لە ڕوانگەی ئەو کەسانە کارێک دەڵێن ئەشرەف الئەنبیا و ئەشرەف ئەڵبەتە فەرموو کاک ئاری مستەفا سڵاو دکتۆر گیان چۆنیت؟ دەرچاو هەر بژی تۆ چۆن ئەحواڵت چۆنە؟ سپاس دەکەم گەلێک مەمنون وەڵا دکتۆر حەزم کرد تۆزە قسە بکەم من تۆ دەناستم بەزە تۆ من ناناسی و دەزانم ئەو کات من گچکە بووم دوکانم لە سەرزادەی 6 مەتری بوو بەڵێ هەر بژی مستەشفای تۆ لەوێ بووی ئێستا من نزیکم یەک دقە بزانم دەیناسیەوە مستەشفای خۆت ئەو کات لای گۆ بگورە با بڵێن لە بابەت دەردەچم بەزار حەزم کرد با بڵێن تۆ ئەگەر لە بابەت دەردەچم بۆی بینەرانیش ببینن ئەو خستەخانەکەی تۆە لێ دیارە؟ ئافرین ئەوە جادە 6 مەتریە؟ ئەو کات من گچکە بووم دکتۆر لە لای با بڵێن لە ڕێزی خستەخانەکەی تۆ دوکانمان هەبوو خۆ نامەوێ خۆم تۆ بووی دکتۆر عادل وابزانم هەر مدیر بوو ئەو کات دکتۆر عادل مدیر بوو ئەو کات لە رادیۆیەکیش بەرنامەیەکیشی هەبوو ئافرین وا بوو لە رادیۆ بەرنامەی هەبوو هەندێک شتی کۆمیدی شتیشی بڵاو دەکردەوە داروبار تەقەشیان لێکرد پەنجەیەکی بەرکەوت جارێکیان وا بوو ڕاست دەکەی وەڵا زۆر زاری تری هانەکرا زۆر جار با بڵێن ینی تهدیدی کوشتن و شتیوای لێکرا بەڵام وەڵا ئازا بوو ئەو کات تۆ لێ بووی وابزانم زۆر جار دەمبینی ئێستا من بەڕاستی من باوکم مەلاو تێدەگەی؟ شکر ینی خاوەنی عەقڵی خۆم بووم و نەموویست وەکو ڕۆبۆتە کەس بەکارم بێنێ بە خۆم بیرم کردەوە سوپاسی تۆش دەکەم و ینی بە سای تۆش زۆر برادەر و شتیوام هەیە کە تۆم پێ ناساندوونە سەری لایفەکانت دەکەن و زۆر شتەکانی تویان پێ مەحقوولە ینی هەر چۆنێک بی ئیشت کردووە و سوودت هەبووە زۆریش لە بۆ ئەم خەڵکە هەر بژیت کاکە برا هەر بژیت کاکە ئاری سپاس دەکەم دکتۆر گیان کەیف خۆشم کە وەرگرتم حەزم کرد کاکە برا ڕام کرد لەبەر ئەوەستان سپاس وەڵا نازانم بابەتەکە بزەبت لەسەر چیش بوو دکتۆر گیان سەبارەت بەوەی کە موسڵمانان بە محەممەد دەڵێن شەریفترین خەڵقی ئەڵڵا شەریفترین ئەو مەخلوقاتانەیە کە ئەڵڵا دروستی کردیە ئەڵڵا شتێکی شەرافەتمەندتری لە محەممەد دروست نەکردیە لە هەموو مەخلوقاتەکان شەرافەتمەندترە لە هەموو پێغەمبەرەکان شەریفە شتی وانە دکتۆرەوە ئەوە خەڵک خۆی موسڵمانەکانیش لەوە دڵنیا بە باش دەزان شەریف نییە بەڵام شتێک لە ناو ترسێک لە ناو ناخیان هێنانێ ئازادبانن دەگەی خۆگەرنا بۆ خۆشیان باش دەزان هەتا مەلایەکانیش ئەمن باوکم مەلایەکە کە درۆ لەگە ناکەم بڕوان پێ بکەم ئێستا لە ژیان نەماوە بەڵام ئیتر خۆ باوکم بۆ خۆی دەیزانی ینی هەستم دەکرد دەیزانی هەستم دەکرد ینی هەمووی دەزان ئەوان لە خەڵکەکە باشتر دەزان خەڵکەکەش دەزانی بەڵام نازانم ئینسانێکی بە قووت و ئازای دیوێ خۆی دەرباسکا لەو کەڵتە بە زمانی خۆت گوتەنی ئینسانێکی ئازای دەوێ بەڕاستی موسڵمان ئازانین زەبانن ترسنۆکن ئیتر هەر چۆنێک بێتن هیچی شامپێنیە ئەگەر ئەوە 4 ساڵە تۆ
هاوار دەکەیت کاکە مەلایەک بێ زانایەک بێ عولەمایەکی دینی بێت ناوێرن کاکە ناوێن خۆ دەزان شتەکانی تۆ هەمووی ڕاستە و ئێخر پێنج چی مەسلحەتەکەیان لەو درۆ دەلەستێ هەر حاڵ دکتۆر گیان زۆر سپاس دەکەم هیوادارم بەردەوام بی و تەندروستی باش بێت. ئاری ئەربژی پێ عزیزی. خۆشحاڵ بووم پێ خۆشحاڵ زۆر بووم سپاس دەی دکتۆر گیان گەلێک سەرچاو مەمنون کاتێک خۆش کاتێک خۆش. ئەو بە یادی جاران ئەو شوێنەشم بینی کەوا کاتی خۆی ئیشی دکتۆریم لێ دەکرد ساڵی چەند بوو 94 بوو نانا 94 نەبوو بورە 95 96 بوو بەڵێ 95 96 بوو بەڵێ 94 لە کۆیە بووم 94 لە کۆیە و دواتر چوون بۆ تاقتاق بەڵێ کاگیارۆ باوەرە بگرین کاگیارۆ ئەگەر تێکستێک بنووسی زەحمەت نەبێ باشە دەست خۆش کاگیارۆ فەرموو هیوادارم وەرە بگری منش بچم چایەک بۆ خۆم دروستکەم بیهێنم پێویستم بە چایە هەیە لەسەر تەنیشت دانەیە کاگیارۆ تەنیشت لەسەر تەنیشت دانەیە بۆچی بەڵێ 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 باسمێ لەگەش با بتاشم اینجا ئەو کاتە بڵێن ئەڵڵا هیدایەتت بدا هێشتا ماوە داخراوە نا چایەکە نەبوو گوتم دەی وەریگرت بچم چایەک بێنم نەبوو شانسی من نەبوو یەکسەر داخراوە باشە کاگەی ئاری وەردەگرین فەرموو تاوەکو و کاگیارۆ ئامادەوی فەرموو کاک ئاریمان وەرگرت نەمبینیم دیارە داوات کردی فەرموو سڵاو سەر چاوان کاک دکتۆر نورت لێ دەبارێ نور یا لایتەکەیە هەر بژی کاگە برا من دەچم چایەک دێنم تۆ بۆ خۆت قسە بکە لا حول ولا قوة إلا بالخرمة کاکە دەبیت چایە بینی سڵاو لە هەموو بینەران اللهم صل خونچەی سەی عەلی بەڕێزان درودێ پێشکەشکەن بە سەروبەری پەیامبەری گازدار بڵێم نازدار گاز دەوەشێنێت طلع البدر علينا بورن طلع الشرج علينا من ثنيات النكاح وجه الفرج علينا ما دعا إلا النكاح أيها المباح فينا بەڵێ هاوڕێانی خۆشەویست بینەرانی بەڕێز ئێمە باسی ئەشرەف الخەلق دەکەین گوایە لە قورئاندا هاتووە دەڵێت کە خودای موسڵمانان بە ناوی ئەڵڵا خودایەکی بیابانی بە شوانێکی بیابانی دەڵێت إنك لعلى خلق عظيم بێگومان محەممەد تۆ باشترین ڕەفتار و ڕەوشتت هەیە باشترین باش هەیە باشتر هەیە و باشترین هاوڕێنی خۆشەویست بینەرانی بەڕێز ئێوە پێتان وایە بە پێوەری قورئان دەڵێت باشترین کتاب کتابی ئەڵڵایە
ألف لام ميم ذلك الكتاب لا ريب فيه من ظلمنا ألف لام ميم القرآن الأليم فيه ريب كثيرا أميك محمد أجر خلق العظيم وايا إن كان محمدا خلق عظيما أجر محمد خلق العظيم وايا دبوايا محمد كويلاتي لهشتايا وكو چون بيش محمد كوروشي مزن نيهشت وتي كاتك إما دژی چەند وڵاتێک دەوەستینەوانێ جەنگمان دەخەنە بەر لە باتی ئەوەی ئێمە کۆیلەیان بکەین با کاریان پێ بدەین با ببن بە هاوڵاتی با ببن بە کۆمەک بەخش وایە نە دکتۆر وابوو تەمام ئیسیوانەکەش ماوە تا ئێستا کە ئیسیوانێک کە بە ئاماژەی بە مافی مرۆڤ کردی بەڵێ وەکو منەمای مافی مرۆڤ بەڵێ جا هاوڕێنی خۆشەویست لە کوێیدا محمد خلق عظيمة أجر محمد خلق عظيم بيت شونا بكوكي همو بكوكي كوي مفسر كان قرآن لجير آياتي بستشواري وتدقي بستشواري بشي تشوارمي القرآن بناوي سورة نساء سيرشان رزي لجنقرد وناوي ناو سورة نساء سيركن برزان باس کراوە و باسی دەکەینەوانێت چونکە ناتوانێت لەمە دەرباز بن هەموو مفەسرەکان کۆکن و دکتۆر پشتیوان چەندین جار بە دووپات بە دووبارە هێناوێتیەوە بۆتان سەرچاوە بە سەرچاوە کە هەموو مفەسرەکان کۆکن بە هێنانەوەی فەرموودەکانی پەیامبەری ئیسلام کە ئەگەر هاتوو ژنەکانتان گرت لە کاتی هێرشکردن و قڕکردنی لەشکر و ئەرتەشی ئیسلامی فاشست بەسەر وڵاتەکانی دی بەسەر ناوچەکانی بێگانە ناوچەکانی جگە لە عەرەب بۆیان هەیە یەک مانگ بوەستن سوورێک نەک یەک مانگیش سوورێک سیرکە کاگە ئاری لێرەدا ئەگەر ڕێگا بە مەڵێ ئەگەر هاتوو کچەکە پاکیزە بوو ئەگەر پاکیزە بوو بەڵێ مردی نەکرده بوو پێویست ناکە بوەستی ڕاستە بەڵێ مفەسرەکان بە تێر و تەسەلیش باسی ئەوەیان کردووە جا بەڕێزان ئێمە کە ئەمڕۆ دەیخوێنینەوانێ چونکە قورئان دکتۆر پشتیوان دەتوانێت لێرە یارمەتیم بدا قورئان بۆ تا هەتاییە وایە نا دکتۆر چونکە بە پێی عەقیدەی ئیسلام سنەتەن شیعەتەن بە پێی عەقیدەی ئیسلام قورئان أزلية تا أزل كلام الله وكلام الله كلام أزلي وتاري الله استهتار أوي سيرة كاك آري أوي سيرة بقصي خوي عندلن كلامي محمدش وحيب بلام لسر زماني محمد تعبير لي كرديا ولا روانغي فقي إسلامية بو مسلمانية بني إسماعيل أولاد إسماعيل بكا بكويلا وادا نابي عرب بكري بكويلا تەنها غەیرە عەرەب دەبێ بکرێن بە کۆیلە ئەمە ئەو پڕ گریمە ئەوە هیچ کۆیلاتی ڕشتێکی قێزەوەنە بەڵام ئەو فاشیەتی خۆشی دەسەلمێنی لێرە فاشیەت دەسەلمێنێ لێرەدا نەژاد پەرستی دەسەلمێنێ و ئەمە بە کۆی مفەسرەکان و عولەماکانی ئیسلامە چەندین جار دکتۆر پشتیوان سەرچاوەکانی هێناوەتەوە ئێمە لێرانە تەنیا بە شێوەیەکی ڕووکەشی دووپاتی دەکەینەوە ئەگەر یەکێ خولق عەظیم بواە دەبواە بیوتایە نابێ کۆیلایەتی بمێنێ چونکە ئەگەر ئەڵڵا عالیم بواە العەلیم بواە دەوایە پێشبینیەوەی بکردا بیگوت بە محەممەد لە پێش تۆ بە نزیکەی 2000 ساڵ کۆرەشی مەزن کۆیلایەتی نەهێشت تۆ چۆن هاتی دووبارە دەیهێنی توانێ ئەرحەمە هي رحمة للعالمين نخير محمد رحمة للعالمين نبوة محمد خلق عظيم نبوة حتى قانون كان حامورابي زور باسترن لهي محمد سبارت بكويلة بالروابطة بله
وە لێرەدا هاوڕێیان ئەگەر قورئان بۆ هەموو کات و هەموو سەردەمێکە ئەی چۆنە ڕێکەوتنامەی یاخود جارنامەی گردردونی مافەکانی مرۆڤ کەوا لە ساڵی 1940 دامەزرا دەڵێت هیچ کەس بۆی نییە ببێ بە کۆیلە یان کۆیلە بگرێت یان مرۆڤێک بفرۆشێت یان مرۆڤێک بک بە کۆیلە و بازاری کۆیلایەتی نابێ بە هیچێک بمێنێت کە تاکو ئێستا وڵاتانی وەکو سعودیا وەکو عیمارات وەکو لیبیا دانیان پێنە ناوە و جێبەجیان نەکردووە بۆ چەندین وڵاتی دیکەش کە دکتۆر پشتیوان چەندجار ئەخر مافی مرۆڤی قاهیرەشیان مافی مرۆڤی قاهیرەشیان هین کردیەکەوە دکتۆر هیوادارم ئاماژەی پێ بکەی ئەو داڕشتنانەی ناو پەیمانی قایڕە هیوادارم چونکە ئەمە گوایە ئیسلام لە ڕوانگەی خۆیەوە جارنامەیەکی داڕشتووە کە بتوانین بە شێوەیەکی نێونەتەوەیانە ئێمە جێبەجێ بکەین دکتۆر چی دەڵێ دەربارەی کۆیلایەتی وە کۆیلایەتی مرۆڤ دەڵێتن سەبارەت دەڵێتن ئێمە دان بە مافی مرۆڤ دادەنێن ئەو بەندانەی کە ناکۆبنین لەگەڵ شەریعەتی ئیسلامی لە ڕوانگەی ئیسلامەوە مافی مرۆڤ دەبی لەسەر بنەمای شەریعەتی ئیسلامی بێ باشە ینی ڕێک بەڵێ جا شەریعەتی ئیسلامی بەڵێ بەکەنیزەکردن دەستدرێژی سێکسی بەشودانی مناڵ غەنیمە کوشتن بڕین لە ملدان نەبوونی ئازاری عەقیەتدا جزیە بدەن بەیەدێک وەهم ساغیرۆن هەتا وەکو دوایی وادا کتومت بەڵام هاتینە بە شێوەیەک دان ڕشتووە بۆ ئەوی کاتێک دەبەنجێشی مسلمان بخوێنێتەوە بڵێ بزانە چەند جوانە سەیدکە بەڵام کاتێک دەچێت بنجوبنەوانیەوە وردەبیتەوە دەبینی هاتوونە ئاماژەیان بە شەریعەتی ئیسلامی کردیە کتومت وە خۆی بەڵێ من دەمەوێت بپرسم دکتۆر ئایا دەقەکان ئەگەر لەلات ئامادەن یان فەرمودەکان چی دەڵێن چونکە مسلمان دەڵێت کە گوایە ئەمە گشتی دروستکردە و ئەمە گشتی هەڵبەستووی کافرەکان و دژە ئیسلامەکانن ئایا لە ئیسلام ئەمە ئاماژەی پێکراوە نا هەمووی تقریبا 2 لاپەڕە و 3 لاپەڕەیە نووسیویانە تەنها بەوە ئیکتیفایان کردیە ئاماژە بەشتی تر ناکەن جا بەڕێزان ئێوە بچنەوە بەسەر ئەو سەرچاوانەی کەوا دکتۆر پشتیوان بە درێژایی 4-5 ساڵ بۆتانی دەهێنێتەوە تەنیا وەرگێڕانی کردووە نەک شیکاری تەنیا وەرگێڕانی کردووە لە عەرەبی بۆ کوردی موسڵمان ئێوە بڕۆن بخوێننەوانێ ئێوە بڕۆن بخوێنەوە کە تاکو ئێستا بازاری کۆیلایەتی و بە کۆیلەکردنی مرۆڤ بەردەوامە هەر لە سوودان و سعودیە و لیبیە و تاکو ئێستا چەندین هەزار ژنی یەزیدیان فرۆشت لە بازارەکانی لیبیا و مسر ئێوە بڕۆن ببینن گەلی کورد بە شێوەیەکی سیستماتیک بە شێوەیەکی ڕێکخراوەیی بە شێوەیەکی کۆیی گەندەڵ کراوە ئەمە یەک لەلایەن دەسەڵات وە لەلایەن ئەوانەی کە دەستگای ئاینی بەکاردێنن وە لەلایەن مەلاکانەوانێ کەوا مرۆڤی کوردیان والێ کردووە کە ئیسلام بۆ مرۆڤایەتی هاتووە وما أرسلناك إلا رحمة للعالمين نخير أبي بوتريت وما أرسلناك إلا رمحا في بطون الناس أي محمد إما توما ننار تنيا وكو تيرك بناو سكي مروف بو چونك محمد خوي دلت رزقي تحت ظل رمحي باشا برون بخن نواني ئەم فەرمودانە گشتی ئەو مەلایانە تەصحیحیان کردووە کەوا ئیمڕۆ لە بازاڕە ئاینیەکانی باشووری کوردستان بڵاو دەکرێتەوە دەفرۆشێت و ناوی شەیخ الئەکبەر و شەیخ المحەدث و شەیخ العەظیمی لێدەنرێت و شەیخ الجەلیل و شەیخ الفەقیر و نازانم چیان لێدرێت وەکو ئەلئەلبانی وەکو ئیبن باز وەکو ئەلعوثەیمین بڕۆن بیخوێننەوانێ الألباني تصحيحي بخاري كردو بوتان وأم فرموداني كبكويلة كردني مروف وكنيزة كردني جن بتايبت باشا بيت شونا تاكي كرد كأجر يكيك بيت برامبرد بيت بلا دايكي تو كم أنداما دكيشيت ناو دنيا بلام كدقي دقو فرمودكاني شوانيكو كشوخايكو
گەندەڵکارێکی بیابانی سەدەی حوتەم پێت دەڵێ دایک و خوشک و ژنت و کچت و خوشکەزات هەمویان سەفیهن لە ریزی کەر و سەگن لە ریزی کەم ئەندامەکانن نیو عەقڵن پێت چۆنە؟ جاء دقي قرآنشا لا تؤتوا أموالكم لا تؤتوا السفهاء أموالكم أو دقي قرآنشا ومفسرەکان مسلمان تۆ بۆ ڕقت دێتەوە تۆ بۆ ڕقە برایەتی ئەەکەی تۆ بۆ ڕقایەتیە نوێنی چاوەکەم قابیلە تۆ لە ئیبن کەثیر باشتر ئەزانی قابیلە تۆ لە ئەلقورتوبی باشتر ئەزانی قابیلە تۆ لە ئیبن تەیمیە باشتر ئەزانی ئەو ئیبن تەیمیەی کەوا ئێوە کردوتانە بە کەڵەگا نەک تەنیا بۆ گیان ئێمە بۆ گیان خۆتانیش باشە قابلة إيوة لابن كثير والطبري والقرطبي والسيوطي وابن كثير وابن أثير والبغوي والبيضاوي وأمان أزان إيوة للشافعي باشتر أزان كأوان الشافعي خدي خوي ضل من حجد صال أمر دانيك بومني سبنا الكارك تفصيل كانت هلهموي هلا تفصيل نسوي تفصيل بەداخەوە بەڕاستی دکتۆر گیان بەداخەوانێ بۆ تاکی کورد کە ناخوێنێتەوە ناکۆڵێتەوە بەس دێت جنێو دەدا دژایەتی دەکات ناوێت چاوی بکرێتەوانێ ئەو پۆشەی کە بەستویانە بەچاویەوە بیکەنەوانێ تاک و ڕاستیەکان ببینێ و دنیای ڕاستی بۆی ڕوون بێتەوانێ تاک و تۆزێ بەخۆیدا بچێتەوە تۆزێ ئاگداری مرۆڤایەتی بێ و مرۆڤایەتی خۆی لە دەست نەدا لە پێناوی چەندین گەندەڵکاری ناو مرۆڤ و یەکێک لەو کەسانە بێگومان بن هاوڕێیان بێگومان بن بینەران کە محەممەد العەرەبی بووە محەممەد العەرەبی السەحراوی بووە تێگەیشتن هاوڕێیان بۆیە کەس نەڵێت بیلالی لە عەبودیەت دەرکرد بیلالی لە عەبودیەت دەرنەکرد و بۆتان باز دەکەم من سێکە یەکشت با پێ بڵم کاکەین یەکشت با پێ بڵم فەرموو بۆم بێنن بیلال حەبەشی لە یەک غەزوو لە سەردەمی محەممەد بەشدار بووە ئەو کاتە دەڵێم کۆیلە نەبووە بەڵام لە فەقی ئیسلامی کۆیلە نابێ بەشدار بێت لە جیهاد تەنانەت دوای مردنی محەممەد اینجا ئازاد دەبێ بۆ یەکەم جار داوای لێ دەکات دەڵێ من ئێستا کۆیلەنی میتر ئازادم دەتوانم بەشداری بم لە غەزوویان نا ڕێگای پێ نەدراون نە لە بەدر بەشدار بێ نە لە ئوحود لە خەندەق نە لە ئەوان کرد چکە کۆیلە بووە بیلال جابانێن بڵێن نەخێر بیلال کۆیلە نەبووە بەڵێ ئەوە باشترین بەڵگەیە با بۆمان بێنن بڵێن بیلالی حەبەشی لە ئوحود یا لە بەدر یا لە خەیبەر یا لە مستەلیق یا لە ئەوە بەشدار بووە شەڕی کردیە بۆی بیسەلمێن کە کۆیلە نەبووە نابا بە بیلال کۆیلە بوو برا بەڵێ دکتۆر زۆربەی کات مسلمانان بەڕاستی ڕەچاوی ئەوە ناکەن کە بڵێن بۆچی ئیسلام کە پێی دەوترێت فتح لە ڕاستیدا فتح نییە ئیحتیلالە لە ڕاستیدا ئیحتیلالە داگیرکاریە کۆلۆنیالیزمە هاوڕێیان بۆ چونکە ئەوەی کە مسلمان پێی ئەڵێ فتح باشە فتحەکانی سەرەتای ئیسلام داگیرکاریەکانی سەرەتای ئیسلام دکتۆر من زۆر جار ڕەچاوم کردە تایبەتمەندیەکانی داگیرکاری گشتی لە فتوحاتەکانی ئیسلام دەبینی گشتی ئەو تایبەتمەندیانەی داگیرکاری و ئەو تایبەتمەندیانەی کۆیلایەتی و دیکتاتۆریەت گشتی لە ئیسلام دەبینی بۆ نمونە هاوڕێیان مسلمان دەڵێت ئیسلام ئازادمانی کردووە تۆ لە کێو ئازادی محەممەد چۆنی خوارد تۆ دەبێ وا بخۆی محەممەد چۆنی لە پۆشی با یەک دوو مادەی ئیتفاقی ببوورە ئیتفاقی قاهیرە بە ئاماژە پێ بکەم بەشی دال لا جەریمە ولا عقوبە إلا بموجب أحكام الشريعة واتە هیچ عقوبەیەک نییە تەنها بە گوێرەی حکومەکانی شەریعەت نەبی واتە لە ئیسلام هەڵگەڕایەوە لە ئادەی دکتۆر گیان یەک بۆ مادەی بەڵێ بعدين بۆ مادەی 23 ئەو دوو مادەی ببوورە 24 هەموو شتێکمان پێ دەڵێ بەڵێ 24 دەڵێ المادەی 24 كل الحقوق والحريات المقررة في هذا الإعلان مقيدة بأحكام الشريعة الإسلامية واتە هەموو ماف و ئازادیەک
كبرياري لسردراو لو إعلانية لو بياننامية أو تابندن بحكم مكاني شريعة إسلامي مادة 25 الشريعة الإسلامية هي المرجع الوحيد لتفسير أو توضيح أي مادة من هذه الوثيقة شريعة إسلامية كمرجع باشا بودانان يا بوليك دانوي هر مادة لو مادانا تبرو موضوع شريعة إسلامية أو كوابي ضلنه قاهرة بورة فرمو بيستو كنش مادة بلد باشە دکتۆر بەپێی ئەم دوو داڕشتنەی کە باس کراوە لەم پەیمانەی قاهرە پێت وانییە کە باسی شەریعە دەکات ئەم ئاەتیش دەگرێتەوە کە دەڵێت ئەمە لە سوورەتی الممتحنە ئاەتی سێزدەیەم کە دەڵێت یا ئەیها الذین ئامنوا ئەی موسڵمانان ئەوانەی کەوا هۆگری ئیسلامن و باوەڕیان بە ئیسلامی ناوە و بە هەموو ئیسلام یا ئەیها الذین آمنوا لا تتولوا قوما غضب الله عليهم قد يئسوا من الآخرة كما بئس الكفار من أصحاب القبور. باشا دكتور لبيوستك دا أو قوم كان كوا الله غضب يعني غضب عليهم كان أوانا لكردي مغضوب عليهم أجر يهودي وجولك ابن غير أوي القرآن مغضوب عليهم يهودي وجولك بەڵێ جا هاوڕێیان بەپێی ئەم دوو داڕژنێکەوە دکتۆر پشتیوان هێنایەوە دەبێت ئەم بەشەی ئەمە فەرمانە کە دەڵێت یا ئەیوە الذینە ئامنوا ئەمە فەرمانە ئەمە ئەمرە باش چونکە بە ئالەت النداء هاتووە بۆ وانەی کە هەموو کات ڕەخنەی عەرەبیمان لێ دەگرن دەڵێ یا ئەیها الذین آمنوا لا تتولوا قوما غضب الله عليهم قد يئسوا من الآخرة كما بئس الكفار من أصحاب القبور. باشا جا دكتور واتا لجير أم بيمانا ببي أم بيوستا ببي أم آياتي فرمانا أبي بارودوخي جولك كانوا سبئية كانوا زردشتية كانوا بودية كانوا مسيحية كانوا چۆنی بێ لەژێر دەسەڵاتی ئیسلامی لەژێر ئەم پەیمانە ئەلبەتە خۆت ئێمە چیمان پەیمانی عومەریمان هەیە کەوا چۆنی هانە و سوکایەتیە بە یەهودی و بە مەسیحی و بە زەردەشتی و بە سابئە چکە دواتر بەسەر عومەری کوڕی خەتاب دەچێت سەردانی شام دەکا لەوێ قسە لەگەڵ سەرکردە سەربازیەکان دەڵێ هەمان ئەو ئیتفاقی لەگەڵ یەهودیەکان کردم بەسەر مەسیحیەکانی جێبەجێ بکەن بەسەر زەردەشتیەکانی جێبەجێ بکەن وەروەها بەسەر ئەوانی تریش جێبەجێ بکەن ئەگەر کەسێکی ئەو ئیتفاقی من دسێژە بەرنامەم لەسەری داناوە وا بزانم زۆرێک لە بەڕێزان بیستویان نەخۆشیان دەتوانن بگەڕێنەوە ئیبن کەثیر لە تەفسیری ئاەتی 29 سوڕەتی ئەتەوبە بە دوور درێژی ئاماژەی بۆ ئیتفاقیەک کردیە خاڵ بەخاڵ جا بۆ زانیاریتان بەڕێزان ئەمە تەنیا دکتۆر پشتیوان نانێتەوە بۆی ئێوە دانیشن سبەی بڵێن دکتۆر پشتیوان لە گیرفانی خۆی دێنێتوانێت لەگەڵ ڕێزم بۆ دکتۆر ئەمە الجورير ابن جرير الطبري ديهني توا أما ابن جرير الطبري ديهني توا المفسر الكبير باشا لناو التفسير الطبري أويج لفرتوشي أهل الذمة أهل الذمة ابن الجوزي بونمونا نسبيتي بونمونا ولزور فرتوشي تريش داهيا كوا أماجان بيكري همو مذهب كان فقه إسلامي أماجان بيكري شونيكي معاملة كردن لقل أهل الذمة بدور درجي أماجان بيكرديا يعني موضوع كثر وما بله كان كردي وكان نكردي بله بوزانياريتان هاوريان أما باسي عبد الرحمن بن علي بن محمد أبو الفراسة الجوزي دكات باشا كيكك لحنبليا كان بو ويكزنلي أما وتاري شيعية نا وتاري شيعة كان شماشتي يدايا بلا ما الطبريش دلت كدلت يا أيها الذين آمنوا لا تتولوا قوما غضب الله عليهم دلت من اليهود جولك كان قد يئسوا من الآخرة كما بئس الكفار من أصحاب القبور جابوي ايوان لردا أما لجرفاني خوانيان هناوا أبي بارودوخي أوان شون بي هاوريان كواتا متشون كاغاري تفسير القرآن تفسير القرآن بقرآن لسورة المائدة إلهي إسلام ليهودية كان تربوا ولعنهم بلى ولسورة فاتحة
مغضوب عليهم يهود كان لبر تفسير القرآن بقرآن لركاتك باسي غضبي الله لك ما بس يهود كان تفسير القرآن بقرآن في ما ضلت إيش قالوا وشكوا فرمودشي هي لسرو بونمونا مفسر من زورم بيخوش بو دكتور كتو وتاري أبو الفرج بن جوزي ثناواني عبد الرحمن بن علي بن محمد أبو الفرج بن الجوزي لبر ويا شكله قوايا شكله شون بلاي كسر روحانية كان يجبوا كساتي روحانية كان لنا مذهب إمام حنبل شو روحانية دي تبرزان روحانية إسلام كويلاتي لدباري من زور سباس لكم بوكا تكودر فتك دكتور جان هر بردوان بيوايسر كوتنت هر بجيت جاء مسلماني ولاتي خم فايبر بزين شيء داي دوباره اگر ريبورت زور بيجاروي دلان دايب خر ريبورت زوره دكتور مراد باش مراد با باندي دكين بچاوان ببوره او بان من کرد اوت جا مسلمان لبندكاني بونمونا جارنامي ما في مروب إسلامي بندك هاتوا ضل من أتى بهيمة فلا حد عليه هر كسيك آجلي جيغاهي سزايش دسرني وعيد خوشي خوتان من أرى والله باوكم چند خوشا كورچونا شايكي بينم بيشنا او آينا عي باوكرو يعني مرشك كربابك علاليشك قلق مرواريك كنا ديوارك كنا يتر بيكرك هر شتێک بیتن تدقي هر شتێک بیتن لجارنامەی گردونی ما في مرۆڤ هي إسلامي تدقي کاک سلێمان داوای کامێرەی دەکرد یەک دقە کاک چکە بەڕێزانی تر ماون بە تۆزێک باهینی نەکەین چکەن لە بەڕێزان داوایان کرد دواتر نیگەران دەبن دەمێکە با مۆزوعەکە باوا لێ نەکەین بە ئەو بەڕێزا بزانم کاک سلێمان بەڵێ من أتى بهيمة فلا حد عليه وايش كخوشة بابير شتيف كم وزام آجل شونا موضوع كذا الحكم لله سرچاو لازم کاک سلێمان دەویست کامێرەی بۆ بنێرم بەڵام دیارەیتر نەما سەرچاو تووشی چی بووین کەس کامێرەی نەنێری چکە من نازانم کامێرە لای من نارێتەوە ئەگەر هاتوو کەسێک دەوێت قسە بکە با بڵێ کامێرە بە چاوان بۆی بنێرین ئەگەر نا بۆ کاکێ من دەنێرم ئەوە کاکێ من دیارە کەس دیارە داوای نەکرد فرمو کاکێ من دکتۆر سەر لە نوێ سڵاو برام هەر بژیت کاکێ من هەر بژیت دەربارەی ئەم بابەتە من جارێکم کرد قسەم کرد دوایەوە چەند شتێکمە بنووسیم بەڵێ بۆ نمونە کە بە بڕیار و بەمری موحەممەد هەرێک لە ئێمە گشتمان سونەتین وایە سونەتکەوین تو ئەزانی ئەلبەتە سیر کە مەوزوعی خەتەنەکردن لە ناو فیرعەونیەکان بوونی هەبووە و یەهودیەکان لە فیرعەونیەکانیان وەرگرتیە بەڵام بەیەک خلافەوە بۆ نمونە فیرعەونیەکان ژن و پیاویان کردووە یەهودیەکان تەنها پیاویان کردووە نێرینەیان کردووە بەڵام محەممەد هاتووە دووبارە گەڕاوەتەوە عادات و تەقالیدی هەرچی سونەت کرد نێرینەی کردووە بەڵێ یەم شت محەممەد سونەت کراوە کە ئەمیان سونەت کرد یەک بە بەڵگەش ئەم چووکە مرۆڤ دوای 40 ساڵ ناتوانانی سونەت بکەیت ئەمە یەک دووەمیان دقیقە گەر یارمەتیم بدەن هەموو ئیسلامم بۆ کۆکەوە هەموو ئیسلام پێم قەبری عەبدوڵای باوکی محەممەد دەکوێ من ئاماژەم بەوە نەکرد کاکێ من تۆ لە سەرەتا من مەقسەدم ئەوەیە بابەتە دەوڵەمەکەم دکتۆر ئەگەر قسەی قورئان بێ ئێمە هەموومان زۆڵین
برەوش خۆی مارە بکات و ژێت و مناڵی ببێ گشتمان زۆڵی ئەگەر قورعان بێ شوێمیان کە زۆر زۆر کە کابراایکی عارەخۆر لە بەغا کابراایك هەڵبەتە تەمەنی 6 ساڵ بوو لە بەغا بەناوبانگە براخۆرەکە معدەر سەرخۆش پیان وت بۆ تۆ بەناخی بۆ ئاز داغنایانی بۆ دەست ناکردنی بە شەرتێکێک وتیان چی وتی کە محەممەد و ئەبوو بەکر و نەخێت کە چون ناو مغارەکە خۆیاردە وتیان ئێ طبعا وت بە حوشتر وتیان ئێ وتی کە خوان چۆنە ژرۆ خۆشاردەوە ئەو حوشترانە چیان لێ هات دوای چۆن پێڕانەوە بۆ شارەکە بە بۆ چوونی من بە محەد بە ئەنگەسی خەڵق قەزنم ئەنگەسی خەڵق ئەشرف الخەڵق ئەنگەسی خەڵق چووکە باکی سەر خۆی هەڵگرت کە ئامینەی دایکی قەحپەیە دایکی محەممەد قەحپە دوای ئەوە محەممەدیش عەبدولمەناف بوو ئیتر من قسە منم باش چون بخۆم خەری عارف هەر بژی کاکە زۆر سپاس بۆ قوربانی چاو هەر بژیت کامیرە کاخوشید باوەڕ بگرین کامیرەت نییە بەداخەوە بزانم ئەویت دڵێ پین دلیت خورشید ئاکرەی کامیرەت نییە بەداخەوە هیچ کەس کامیرە نەنێری بەڕێزان من ئۆپشنی کامیرەم نییە لایم داخراوە بەهۆی کێشەی ئینتەرنێتەکەم بلۆکم کرد بەڕێزم بلۆکم کرد بەڵام مەجموعە کەسانێکن دەی بلۆک بکرێت خەریک بوو ڕێزمان لێ دەگرتن بەڵام خەریکە تۆزێک زمان درێژی دەکەن لەبەرەوە باشە کاگیارە فەرموو ئەو بۆم ناردی فەرموو چۆنی ئەحواڵت چۆنە باشی دەنگ و باشە ئەوە چی بوو کاکە دەنگت نەماوە دەنگت نەما کاکە دەنگت نەما زانی خورشید ئاکرەی نانیتە بەداخەوە کا خورشید بەداخەوە کاک عومەر کا داوای کردیە کاک عومەر نووسی کیم دەمێکە دەنووسی کیم کاکە کامیرەها چۆن دەبووە وەم تخوا وەم کاکە بنووسە کامیرە دەموو داخە ئەو کیمە چییە ئەوە بۆم ناردی کاک عومەر ببوورە کیم دەمگۆ داخۆ دەبی کیم چییە ئەن تەرکیزم لەسەری نەبەوە بۆم ناردی کاک عومەر فەرموو فەرموو بەجددی گوتم داخۆ دەبی چی ئەوە بۆشی وەرنەژیرە فەرموو کاک عومەر فەرموو جارێشتر برا دەی وەری بگرە بۆت وەرناژیرێ برا بۆت وەرناژیرێ باش نازانی بۆ وەرحاصل باوازی لێبینی مشکلە نیە کاکەجێ منش بشم تۆزە خەریکی وەرجێڕانی قورئان بم باشترە ئەبزانم کەسی قسەی تۆی نەما کاتێک کات بۆ ئەوی بەڕێز و ئازیز من خەریکی وەرجێڕان بم ئەگەر هاتوو لەو فەترەی پەرتوکانمان بەدەست نەگەیشت ئەوە بە PDF بڵاوی دەکەینەوە پەرتوکان من کێشەم نییە
مشکلە نیە بە PDF بڵاوی دەکەینەوە هەر سێ پەرتوکەی بڵاو دەکەمەوە چکە چوارەم و پێنجەم و شەشەم دادەنێن بۆ کۆتایی ئەم ساڵ بۆ بڵاوکردنەوەیان ئارام کامە ئارام باشە ئارام بە چاوان فەرموو ئەوە بۆم نار دوا کەسە وەری دەگرم هیچ کەس وەرناگرم داوای لێ بردنەکەم ئەوە بۆم ناردیە بەڕێزان ئەوت ببینم دەڵێت declined the guest declined the invitation واتە ڕەتی کردەوە جاری دووەم بۆت دەنێرمەوە سێ جار بۆت دەنێرم هەمووش لە ئیسلامدا سێ جارە سەدەگەی ئەوە جاری دووەم دەیبرا وەری بگرە ئەوە جاری دووەمیش دیکلاین کرد لەسەر تەنیش دانێ کاکە کامیرەکەت لەسەر تەنیش دانێ و کاتێک بۆت دێ ئەکسپت هەیە ئەکسپت وەردەگری جا نازانم ئەوە جاری سێیەم ئەو وەرگیرە سڵاو کاک پشتیوانم کاتەوە باش سەرچاو هەر بژیت چاوەکانە ماجەکەم ڕێز و حورمەت و خۆشەویستیم بۆ تۆ من هەر بژیت نزیکی مانگەکە بێ ئێمە لایڤەکەی بەڕاستەوە و دڵنیا مرۆڤێکی پڕاو پڕ لە وشەوە پڕاو پڕی لە قسەکردن و بەڕاستی بارحاڵ ئەوەی ببینم بەڕێزە شتە پێیە باش ینی بەڕێزە بۆ نمونە تەسەورم وایە ئەو هەموو لێکۆڵینەوەیە لە ئیسلام و لە سوکایەتیکردن بە دین و دیانەت و کۆمەڵێکشت تەسەورم وایە بەڕێزە ئێستا ئەگەر تۆ قسەی خۆت بکە یەک دقە برا مەجال پێدەم دەچێت سوکایەتیمان کردی زەحمە نەبێ ئاماژە بە سوکایەتەکان بکە چکە من کەسێک بێ ڕقم لەوە دەبێتەوە ڕقم لەوە دەبێتەوە بە درۆ قسە بکە بێ بەڵگە قسە بکە بۆن بم بڵێ گوێن فرۆش بەڵام یەک بەڵگەشی پێنەبی کە من گوێنم داوە یا بم بڵێ سوکایەتیت کردووە یەک بەڵگەت نەبی سوکایەتیت کردووە من یەک نمونەت با بۆ بێنم اینجا وەرە سەر ئەو بابەتە ئەگەر هاتوو کەسێک بڵێت هەر کەسێک شانازی بکە بە یەکێک لە شانازیەکانی پێش ئیسلام ئەوە بابچی چێری باوکی بگەزێ ئەمە سوکایەتیە یا ئەمە شتێکی زۆر تەبیعیە سوکایەتیە تەبیعیە سوکایەتیە نا سوکایەتیە یان نا بە یارمەتی وەگەر دووبارەیەکەیتەوە سوکایەتیە یان نا وەڵامم دەوەڕامەکە لە پرسیارەکە ئەخر من لە شتێک تێ نەگەم چۆن وڵامە بەمە سوکایەتیە یان نا وەڵامم دەوەڕامەکە چکە دەزانی هەر بە یارمەتی و من یەک دقە دەزانی پێغەمبەرەکەت ئەو گۆی خواردیت ناڵی سوکایەتیە بەڵام هاتی بە ئێمە دڵێ ئێوە سوکایەتی بە ئاین دەکەی پێغەمبەرەکەت گوی خواردیە باشە گوی خواردیە ئێستا ئەوە سوکایەتی یان نا کاتێک ئەبوو بەکر بە کوڕی مەسعودی گوت یەک دقە ئەبوو بەکر بە کوڕی مەسعودی گوت وتی ئەمسس بەدڕ اللات بڕۆ قیتکەی خوداکەت ئەلات بمژە ئەمە سوکایەتی یان نا باش گۆم لێ سوکایەتیە یان نا تەواو بووی بەڕێزە بل هم أضل تەواو بووی ئەوانە ئاژەڵن بەڵکو لە ئاژەڵ خراپترن مثلهم كمثل الكلب نمونەیان سەگا مثل الحمار زەنیم ئەوانە سوکایەتینان ئێمە سوکایەتیمان کرێ بۆچی درۆ بەڕێزێ لە دەستپێکردنی لایڤەکەەوە لەگەڵ تابووم مەقطع زۆر کات دواکەوتم لە لایڤەکە سوکایەتەکان پێ بڵێ دەی سوکایەتەکان ئێستا تێبینیەکی جوانی مامەستا بەشیرێ خستە ڕوو ئەوە بوو تارەکەی مامەستا بەشیرێ لێە فەرمودەیە خۆ بەشیر لە خۆیەوە نەیهێناوە فەرمودەی محەممەدە بەشیر لە خۆیەوە هێناویەتی باش ئەوە بوو کە گوێویستی وتارەکە بووم باسی ئەو کردوتێ بۆ نمونە ئێمەی موسڵمان طبعا من ئەڵێم نەک بەڕێزە من نەمگوت ئێمەی موسڵمان بەرحاڵ دوایە مامەستا بەشیر وای وتووە مسلمان ئەوەی کە غەیری ئێمە بێ ئێمە نابێ خۆشمان بێ وا بوو ئێوە ئاەتی قورئانە کاکە ئاەتی قورئانە خۆ بە قسەی من نییە کاک پشتیوان باوەڕکە ئەزیزی لام ئەمەوێت سوود بگەێنین
برا یەک دقه جان قورئان چەند سوورەتە برا قورئان چەند سوورەتە کاک پشتیوان قورئان چەند سوورەتە من شارەزام بە دینی من مسلمانێکی سادە و ساکارم ڕەنگە ئەی چۆنە دەتگۆت من دیبێتی تۆ دەگەم تۆ نازانی قورئانەکە چەند سوورەتە ئێستا من پێتەڵام قوربان کاک پشتیوان من تەنها پێم بڵێ یەک دقه ئەو ئاەتم پێ بڵێ لە سوورەتی نیکاحە یا لە سوورەتی دوبر پێم بڵێ سەیرکە تۆ ئێستا من نەبینی کامێران بۆ کردێتەوە بڕوا بکە مەجال پێ نادەم تاوەکو وەڵام نەدەیتەوە لە سوورەتی نیکاحە یا لە سوورەتی دوبر سەیرکە مەجالی تێدا نییە باشە کاک پشتیوان من نازانم بەڕێزە دکتۆرات هەیە لە چ مناقشة نابي فانكحوا ما استطعتم من البهائم والقاصرات لصورة نكاح يا لصورة الدبر منیش پێتەڵام بە یارمەتی و بۆ ئەوەی ئەو تێبینی و بۆ ڕوونکەمەوە دواتر یەینە سەر ئەو بابەتەی بەڕێزە باي ختم نەما تۆ لە پرسیار ڕابکەیت و جا من بێم نیو سەعات لەگەڵت هین بکەم بڕۆکە تااقەتم نەبە لانا من هەر بەجددی تااقەتی ئەوانم نەما بە من دەڵێ سوکایەتی دەکەی ئاماژە بە فەرمودەکەی محەممەد دەگەم لێ ڕادەکەی ئەبوو بەکر لێ ڕادەکەی دەقەکانی قورئان لێ ڕادەکەی دەقی قورئانم پێت نیشاندا نازانی قورئانەکە چەند سوورەتە نازانی ئەو دەقەی بۆم هینای لە سوورەتی دوبرە یا لە سوورەتی هینە نیکاحە یا لە سوورەتی فەرجە خۆ من چی لێ بکەم کاکە من بچی من لە سەرەتاوە ئاەتم بۆ هێناوە لە سوورەتی ئەلمائیدا موسڵمانان دەبێ ڕەحم هەبی لە نێوان خۆیان وەدەوی تونند و تیژ منە خەڵکی تۆ دڵی شتی وانە لە قورئانیش جا من چی لێ بکەم خۆ من هەر چت بۆ بینم تۆ دڵی وانە چکە تۆ ئاینەکەت دروست کردیە لە ڕوانگەی وجدانی خۆتەوە لە ڕوانگەی وجدانی دایک و باوکتەوە هیچی بە ئیسلامەوە نییە هیچ پەیوەندی بە ئیسلامەوە نییە تەنها تایتڵی ئیسلامت هەڵگرتیە باشە وەکو پارتی دیموکراتی کوردستان پارتیە و دیموکراتیە و کوردستانیە نە کوردستانیە و نە دیموکراتی و نە پارتیە تێدەگەی نە کوردستانیە دایکی کوردستانیگە نە دیموکراتیە ئیهانە و سوکایەتی بە دیموکراتی کرد نە پارتیشە و بنەماڵەیە تێدەگەی تۆش هەمان شت تێدەگەی مسلمانم بەڵام فرد بە ئیسلامەوە نیە برا تۆ هاتی ئەنی مناقەشەی چی لەگەڵ من دەکەی مناقەشەی چی لەگەڵ من دەکەی ئەخر کاکە خۆ تۆ من دەبی هەندێک خاڵی هاوبەش هەبی دەبی پێم نیشاندەی چ مستەوایەکت هەیە بۆ ئەوەی من مناقەشە لەگەڵدا بکەم تۆ من بێم قورگم من 3 ساعتە دانیشتومە و دواتریش بێم تۆ بە کەیفی گونی خۆت نەتەوێ بێتە سەر بابەت ئەوەی خۆت دەتەوێ کاکە من تااقەتی ئەوم نییە پێم بڵێ لە سەرەتاوە باشە هەر بەجددیش وایە من چۆن ئەنی تۆ دەبی نیشان بدەی کەلانی کەم هەندێک شت دەزانی تۆ لە ڕوانگەی ئیسلام بە کەیفی گونی تۆ نییە پێت بڵم ها دەبنگ هەر بەجددی لەگەڵ ڕێزم بۆ تۆ قورئان بە کەیفی گونی ئێوە نییە قورئان پەرتووکی نووسراوی هەیە فەرمودەی نووسراوی هەیە تەفسیری خۆی هەیە علەمای خۆی هەیە شریعەتی خۆی هەیە فەقهی خۆی هەیە جاملی خۆت بشێنە یا ئەوەتە قبوڵی کە وەک خۆی یا ئەوەتە لێی دەربچە بە قسەی تو نابیتن کوڕم تۆ چێی بڵێ ئیمام تەبەری نەیزانیوە تڕکەن تۆ چێی بڵێ شافعی نەیزانیوە هەی دەبن تۆ چێی بڵێ ئیبن تەیمیە نەیزانیوە هەی خوێڕی تۆ چێی بڵێ بوخاری غەڵەتی کردو یا مسلم غەڵەتی کردو یا دایکی ئیمانداران عایشە غەڵەتی کردو یا ئەبوو هورەیرە غەڵەتی کردووە تۆ چێی هەی تڕکەن بڵێ زەمەخشەری و ئەلوسی و بەغدادی و بۆ نمونە جەلالین و ئەڕاضی و ئەتەبرسی و ئەلبەیضای و ئەلبەغەوی و ئیبن ئەوانە نەیانزانی و تەفسیر بکەن تۆ چێی جارێ تۆ عەرەبی نازانی کوڕی باوکم تۆ زمانی کوردی نازانی ئێوە لە جیاتی بڵێن تەفسیر دەڵێن تەفسیل لە جیاتی بڵێ لەعنە دەڵێن نەعلەت هێشتا ماوتانە لەبەرەوە ئێوە هیچ نین تەدەگەی خۆتان لەبەر ئەوەش لە کامێرە خۆت سەیرەکەشی لەوەدا لە کامێرەش خۆت نیشان نادەی من مناقشە لەگەڵوانە ناکەم خاڵی هاوبەشم نییە ئەوی دەیەوێتن بۆ خۆی بە محتەرەمی قسە بکە لەگەڵوانە بڕۆن ئێوە کاتان ئەوانە کاتیان زۆرە بۆ خۆیان دەتوانن بشن بە محتەرەمی قسە بکەن لایبەکانیان قەڵەباڵغ بکەن بۆ ئەوەی چونکە کەیفی خۆتانە بەڵام من کاتم نییە بۆ ئەوە پێم نیست لەگەڵت دابنیشم ئەلفوبای ئیسلامت تێبگەینم شەرمەزاری تۆ خۆت پێ موسڵمانی بەڵام ئەلفوبای ئیسلام نەزانی تێدەگەی شەرمەزاریە من تەمەنی 14 ساڵی دەمزانی ئیسلام چیە کوڕم بەقەت ئەوەی ئێستای تۆم دەزانی تێدەگەی چکە من جەزو ئەمەم تەواو کرد ئەو کات
باشە تەواوم کردبوو باش جارێ تریش ئاماژەم پێکردێ لە مناڵی دەچوون بۆ مزگەوتی مەلا حەسەن هەبوو لە گەڕەکی کووران کۆڵانی یەکەم بوو کەوا باوکم ئێمەی دەنار بۆ تۆ ئەو شتانە نەزانی بەی مناقشەی چی لەگەڵ من بکەیت بڵێ وانە من چەند دەقت بۆ بێنم ئەسڵن تۆ دەوی دایک و باوکی خۆت بکوژی ئەگەر موسڵمان نەبوو تەڵەگەی باشە بڕۆ ئاەتی 12 سوڕەتی ئەلموجادلە بخوێنەوە هەوانتر بخوێنەوە ئێوە کەیفی خۆتان هاتوون اینجا بە من دەڵێ سوکایەتی دەکەم سوکایەتی چیم کردیە سوکایەتیم بەچێ کردیە ئەوەندەی قورئانەکەت سوکایەتی بە مرۆڤایەتی کردیە بڕۆ پڕیەتی لە جوێن پڕیەتی لە ئیهانە پڕیەتی لە سوکایەتی بڕۆ لە موسلیم بەشێکت هەیە یەک بەش من سبه النبي وشتمه ولعنه ولم يكن أهلا له ئەوەی پێغەمبەر سوکایەتی پێی کردووە و جوێنی پێیدا و لەعنەتی لێی کردیە لەگەڵ ئەوەش کەسەکە شایستەی ئەوە نەبوو ئیهانەی پێ بکرێ و سوکایەتی پێ بکرێ و لەعنەتی لێ بکرێ کە گوتوێتی شەرتم لەسەر ئەڵڵا دانا بۆی بکرێ بە زەکات بەشت هەیە بەش من هەرچی پەرتووکی سوننە هەیە سەیرم کرد لار هەمووی مصطفى عبد الرزاق وابن أبي شيبة والبيهقي والنسائي والترمذي وابن ماجه وبيهقي ومسلم وبخاري برو هر هموی بەشێشیان داناوە بۆ جوێنەکانی پێغەمبەرەکەت باوکی باوکم ئێمە نین سوکایەتی مان کردیا ئەو کەسە سوکایەتی دەکات کە دەستدرێژی کردوتە سەر سەفیە ئەو کەسە سوکایەتی کرد کە دەستدرێژی کردوتە سەر بناڵێکی تەمەن 6 ساڵی و 9 ساڵی ئەو کەسە سوکایەتی کردیە کە بەنی قوڕەیدەی قەتل عام کردی و شەوێ لەگەڵ ڕەیحانە خەوتیە کە لەبەر چاوی خۆی بینیوێتی باوکی چۆن سەری پڕاوە هەنێ ئەوە هاتوون سوکایەتی دەکەین کورە نەفرەت لە ئیسلامدا مقدسات نییە دەیخەمە ژێر قۆنەرەکەم چاک بزانە من چۆن شتێک بە مقدس دەزانم کە پڕی بێ لە کوشتن و بڕین لە شمشێر لە ئیهانە لە سوکایەتی لە دەستدرێژی سەکسی لە بەچەبازی لە مەغانیم لە دزی لە نازانچی لە بەردباران هەتاوەکو دوای نا دەیخەمە ژێر قۆنەرەکەم بەڵێ ئاین هەیە محتەرەمە جا غەضبەن لەسەر چاوی ئاتیستەکان ئاین هەیە محتەرەمە باشە ئاین هەیە محتەرەمە لە دنیا پەیوەندی بە تۆوە نییە ئەگەر لە ڕابردوش خراپ بوو بێ ئێستا خۆی محتەرەم کردیە دەڵێ پەیوەندیم پێتانەوە نەما کەیفی خۆتە چی دەکەی بیکە تەلەگەی بڕۆ لە بازارەکان دەسوڕیتەوە هاوار دەگا بەم ناژێت Jesus love you تۆش جرتی بۆ لێت دەی تەلەگەی هاوار دەگا Jesus love you جرتێکی بۆ لێت دەی تۆش تەلەگەی دڵی جیزەس تۆی خۆشەی تۆش گرتێکی بۆ لێت دەی تەلەگەی یا پەنجەی لێ بەرز دەکەیتەوە تەلەگەی ئاین هەیە و ئەوەی ئێوە ئاین نییە و ئایدۆلۆژیایەکی سەخیفە قودسیەتی تێدا نییە هەموو ئاینێک کاکە کوشتنی حرام کردووە بەچەبازی حرام کردووە ئاژەڵگاینی حرام کردووە دزی حرام کردووە درۆی حرام کردووە ئەو ئاینە نەبی تۆ وەرە بە کۆی لەکردنی حەڵاڵ کردووە تەبەنی حرام کردووە سەیرکە جێپەنجەی شەیتان لە ئاینەکەتان چۆن دیارە هیچ لەوە میهرەبانتر نییە مناڵێکەوە هەتیمە دایک و باوکی مردووە بینی بە خۆتیەوە بگری خۆزگە بمتوانی با حکوومەتی ئوسترالی ڕێگا نادا نەوەک 5-6 مناڵم دەینا 5-6 مناڵم دەنا بە خۆمەوە دەگر وەکو باوک لە مناڵیەوە دوودانم لە ئەفریقیا دێنە و دوودانم لە دانەیەک لە سین و دانێک لە هیند و دانەیەک لە کوردستان و دانەیەکیشم دەینا لە جنوبی عێراق عەرەب هەر لە ڕقی ئێوە باشە دەمهێنا 6 مناڵم دەینا باشە 6 مناڵم دەینا دەمکرد بە مناڵی خۆ گەرم و نەرمی ژیانم پێیان دەدا ئاگام لێیان دەبوو بەخشندەی و میهرەبانی چی لەوە کەچی ئاینەکەت حرامی کردووە بەڵام بە کۆی لەکردنی حەڵاڵ کردووە سەیر و سەمەرە لەوەدایە باشە کاک سلێمان باوەڕ بگرین فەرموو کاک سلێمان فەرموو کاک سلێمان تێک بنووسە برا هاتووە یانێ بڕۆن بخوێنەوە بڕۆن هەتا قورئانی تەفسیری ئاسانیش ئەخر تێیدایە هەتا ناتوانانی چکە ئینکاری ئەو مۆزوع بکە باشە هەتا ئەویش تێیدایە بۆ زانیاریت ئەویش تێیدایە Jesus love you Allah kill you سەیریکە دوو کەس لە تەنیش یەک دابنێ سەرچاو کاک سلێمان سەرچاو ئەویان لە تەنیژێت We will kill you. Jesus love you.
كان صلاة كما بدن كان حسبين بينيا إيران كلها في مقدار الجيد بحثك والله ما حد ذاك جديد تخسر هكا كاين عشان دوك كان أجر باسي شرافته الإنسانية كي وكو شرافته الإنسانية لا محمد وكو ويندوز يدل كرنس أجر ويندوز يدل كرنس وكراو عليه شرف يجي محمد عطياده أو إيش أو كابلاش بس دقيقة بوكات برواب كايش بلا ولا بده بازار جا برامبر يك فيني بدي دانشنا تلاقي Allah will burn you. Jesus love you. We have the same God. Allahu Akbar. Yeah. أو قال تجاري بشيء لكن برا. أو قال تجاري بشيء لكن تلاقي. أو قال تجاري بشيء لكن تلاقي. ها. أو قال تجاري بشيء لكن. دنج استاش خرابة. دنجي مش خرابة. دنجي مش خرابة. برا. ئاینی ئیبراهیمی هەما خوداتانیە من 100 جار باسم کردیە خدا بوونی هەبێتن دەبی فرە خودایی بوونی هەبێ فرە خودایی ئەخەر سەیرکە کارزارەکە ئەوەیە خدا بوونی هەبێ دەبی فرە خودایی بوونی هەبێ باشە یعنی دەبی الله ئەکبەر جیاواز بی خدای عەرەبی مەسیح لەولا خدای بۆ نمونە مەسیح بی لەولا یەهوە خدای بەنی ئیسرائیل بی باشە لەولا ئاهورە مازدە بوونی هەبێتن خدای زەردەش بێ لەولا بۆ نمونە ئەوەندە هەبێتن تێدەگەی بەڵام بەداخەوە میلەتەکەم لە من ناگا باشە چکە عەقڵی خۆی قوفڵ داوە قوفڵ داوە اینجا هاتوون ئاینەکەی ئێمە خۆی هەمان ئاینی ئیبراهیمیە کورە تەڕەساز ئیبراهیمی چی تڕکە هەنی ئیبراهیم Jesus love you Allah will kill you تێدەگەی Our paradise is spiritual. In our paradise there's heaps of horiya, beautiful boys, beautiful teenager. In our paradise you can fuck from morning till evening. In our paradise you will sing for the God. In our paradise there's river of, how galda jari boche how galda jari boche دەکەی من نازانم چۆن دەکرێت خودایەک ئەوانەی گۆڕیبی تێدەگەی چۆن دەکرێت ڕێی خۆی گۆڕیبی مرۆڤە ڕێی خۆی بگۆڕی تێدەگەی مرۆڤ ڕێی خۆی گۆڕیبی جارێ ئەسڵەن لە ئاینی یەهودی ئاماژە بە پەڕەدایز نەکراوە بە بەهەشت بۆ زانیاریتە ئاماژە بە بەهەشت نەکراوە بە هیچ جۆرێک کەم تا زۆر ئاماژەی پێ نەکراوە باشە دواتر مەسیح هاتیە ئاماژەی بە بەهەشتێکی ڕۆحانی کردیە تۆ هاتی ئاماژەت بە بەهەشتێکی کوتان و بڕین کردیە ئەخەر پێم بڵێ خود ئەخەر سەیر یعنی سەیرە چۆن پێم بڵێ لەوێ یعنی کوتانی تێدا نییە تۆ لەولاوە هاتی هەما کوتانت تێ کردیە یعنی چییە یعنی خدا لەوێ پەشیمان بوویتەوە یا خدا لەوێ مەسیحیەکانی خۆش نەویستێ گوتی ئەو سەگ باوکانە وازیان لێبینی با کوتانی تێدا نەبی با بەردەوام با گۆرانی بۆ بڵێن هەڵە دەوروبەری عەرشەکەم چکە بەهەشتەکە ڕۆحانیە لەوێ بەهەشتەکەیان ڕۆحانیە ئەوە نیە هەموو وەکو فرشتە لێدێ ئەوها ئەڵڵا دادەنیشی وەکو بووک ئەوها لە هیوان تەنها چەپڵەی بۆ لێدەی گۆرانی بۆ دەڵێ ئەڵڵا ڕقی لەوان بوویتە گوتی ئەو سەگ باوکانە گانیان پێنادە مشکلە نییە ئەوە هەڵی دەگرم بۆ ئۆمەتەکەی محەممەد چکە زۆر شەهوانی دروستم کردوون تێدەگەی نێرەکەری ئاخری زەمانن تێدەگەی هەی سەیرە هاتون ئەخەر یعنی چۆن یعنی تۆ تۆزێک بیر ناکەیتەوە تێدەگەی یعنی یەک تۆز بیر ناکەیتەوە لەو دنیای گانکردن لەولاش گانکردن یعنی سەیرە سەیرە Allah will kill you. Jesus will love you. Whoever lies will die. Lie as long as you can. يعني شلون
چۆن ینی تێم بگەین تێم کاک خەریکە مەشم شەق ببە ئاینی ئیبراهیمی نین یە خوداتان نییە ئەو هەموو گۆڕانکاریە بۆچی پێم بڵێن خۆ زەمان هەر زمانی سەخیف بووە باشە سەردەم هەر سەردەمی کۆیلایەتی بووە هەر سێ ئاینەکە هاتوون لە سەردەمی کۆیلایەتی باشە سەردەمی کۆیلایەتی بووە باشە یعنی ئەو گۆڕانکاریە مانایکی باشە ئەو گۆڕانکاریە مانایشی خۆیە کاکە وەنیە بۆ نمونە محەممەد لە سەردەمی دەرەبەگایەتی هاتووی و هینێکی نوێ هینابینا وانە بووە هەر کۆیلایەتی بووە لەگەی گاڵتە بە عەقڵی مرۆڤ دەکەن هەر بەجددی گاڵتە بە عەقڵی مرۆڤ دەکەن کاکە گوناحە بە ئیسلام بڵێ ئاین من نازانم یعنی بەڕاستی بەلامەوە سەیرە یعنی گوناحە بە ئیسلام بڵێ ئاین باشە زوڵمە ستەمە لە ئاین دەکەی باشە هەمووی سەخافەتە هەمووی ئایدۆلۆژیایەکی قێزەوەنە ینی زوڵمە تۆ زوڵمە لە ئاینەکانی تر دەکەی باشە ئەڵەن کاک سامیش دەڕێتن دوو کاک سامان بە دوو دەقە باویش باوەڕ بگرین اینجا دواترش تۆش وەردەگرمەوە برا سلااو کاک تۆری بەڕێز چۆنی ئەحواڵت چۆنە باشی سپاس دەکەم بەڕاستی لە حەق ناگرم جابجا تووڕە دەبی هەندێک کەس کابرا نازانی عەدەدی سوورەتەکانی قورئان چەندە نازانی ئەوجا لە بیدایەتیش نووسی بوو من تحدا دەکەم دیبیت لەگەڵ دەکەم خۆم لەوە تووڕە بووم کاکە وەڵا حەق ناگرم بەڕاستی تۆ نەزانی ینی شتە بەسیطەکانی ئیسلام نەزانی ینی ئەوان پێێنە ئەلفوبێی ئیسلام وایە عەدەدی سوورەت نەزانی بابچی بۆ لایڤەکانی تر ئەوانی تر بابچین بۆ لایڤەکانی تر بابچی بۆ شوێنی تر بۆ خۆی لامووی پێکەنی کاک تۆر ئاەتەکەی مسلمان زۆر تەرکیزی لەسەر دەکەن کەەوە تەرکیزە دەلالەتە لەسەر ئەخلاقی محەممەد وإنك لعلى خلق عظيم وانيا سيري بكل هم مفسر كان ابن عباس ضحاك مجاهد هم يدرن إنك على دين عظيم بالضبط دين عظيم هم يواعي قلت يا بتنازل أخلاق أخلاقي عائشة ضليت أخلاقي في غنبر قرآن بو عائشة بالضبط واعي أخلاقي في غنبر وأخلاق القرآن بو واتا قرآن تطبيق كده قرآن تطبيق بريتي بخزاني بريتي لهم كارثاتي دكتور تو زوج باز تو دك تقول محمد كاش شاك باز بس بجدي يعني قدير كي هو طبعا سيزا صالي ده صار لمدينة بونيا سيزا صار لما كان لاواز بو شري نكت شو كإنساني كلاواز بي ناتواني بيبغي اشتي خوازوانا بس كهاتم مدينة دو صار يكمش لي درك يعني ما هو 8 صال دو صار يكمش عندي لاواز بو لخلال او 8 صالي ضلي بيستوعب غزوي كدي لقى عفتاو سي سريه ام لسا سريه كان بروقتا عندك فتاوى اسلامي ابن حجر لفتح الباري ضلي جيشتو الصد سريه كردي الصد باشا كان من ويب سايتي الوكه هي عربي بناباغا زور يعني معتبره ضلي حتى سي سريه كده لقى بيستوعب يعني كان الصد بمعدل كان الصد بلا ابن حجر جواد اللي هردو شي بيك يعني كان يعني جاني هم ولا شربوا تصورك يعني جاني هم ولا شربوا حتى مردش امري كلبه قوي جيشنا بلا جيش اسامه بن بلا
يعني إنسان بكاتو آية أو نونري خوابوا يعني نونري خواب ببابي يا رجع الصابة کرە بابە نوێنەری خواچی گاڵتەجار بووە و کەسێکی گاڵتەجار خوێر و سەرسەری نوێنەری خوایکی برا خدا پێویستی بەوە نابی خدایەک بیتن خدایەک بوونی هەبێ ئەو گەردونەی بە مەزنی خۆی دروست کرده بێتن ئەو هەموو گالاکسی و ئەستێرە و هەموو بە نیزامی زۆر دقیق یعنی یەک بەش لێک بلیۆن زیاتریش یعنی یەک بەش زۆر بچوک زۆر چەند تەخەیولی بۆ دەکەی لە حیساباتەکان بگۆڕێ کەون وێران دەبی کاکەجی هەڵدەوەشێتەوە بێتن بڵێتن هێشتم شێر بین و بەشم شێر لە ملی خەڵک بدەن ینی خەڵک بۆچی وازە و گاڵتە جارگە نایەنی بابە براکە تۆ دەڵێ چی هەیە خوا سەردێخ ینی تەسەوکە دەڵێ ينصر الله يعني خوای گەورە خوایکی گەورەگە هەبێت داوە لە عەبدێکی جەلیل بکات سەرم بێخە ئەو تەناقوزە نام لێکی ناگەم يعني خوای سەر بخە بابا هەر یعنی سەخافەتە تۆ من پێت دەڵێم گەردوننا ئێستا نیازیان وایە هەموو ماتماتیکەکانی هەموو یاساکانی گەردون لە یەک معادلە کۆ بکەنەوە یعنی لەو معادلەیە یەک بەش لە بلیۆنەها بەش یەک بەش گۆڕانکاری بەسەردادێک گەردون و وێران دەبی بە تەواوی تەڵەگەی چکە هەمووی بەیەکەوە پەیوەندیان هەیە کاکە برا لەبەرەوە گاڵتەجاڕیە خدایەک ئەگەر خدایەک ئەو گەردونەی بەو مەزنی خۆی دروست کرده بێ ئەو هەموو گەلاکسی و ئەستێرە و بەزم و ڕەزم بڵێ حەمەجیان شمشێر هەڵبگرە و فەضەر بڕێقا یعنی سەیریکە ئەو گاڵتەجاڕیەی شمشێر هەڵگرە و سەرم بخە ياتي بلاي أو جاء أحد منكم من الغائط أو لامستم النساء فإن لم تجدوا ماء فتيمموا سيدي قال تجاري كشوني هذا كاتي بخوارة بعد برا براسي قال تجاري وكويا كاكتور فيلك داولا ميروليك قبل دفاع عم ديبكا يعني وين ياتوا خواتي قولة داولا دباش كاكتوري عزيز با كات الزور كاتني فازكم سايكوتري هربجي فرمو كاغالان تو باور بگرين كاغا برا Jesus love you Allah kill you سلااو عليك تر ببرك پشتیوان تەناوەتە شلونی ئەحواڵت چۆنە زۆر سوپاس تێبینەیەکمە دەربارەی ئەو موسڵمانە ئەمە 4 ساڵە موسڵمانان بەردەوام مراوەغە ئەکەن و هەوڵەدەن وەڵامی پرسیارەکە نادەن و کە من پرسیارەکەم کات پشتیوان ناوت چییە تۆڵێ پشتیوان پێویست ناکە بڵێ پشتیوان عەبدۆ کوڕی حاجی عەبدوڵڵا کوڕی حاجی فەتاح دایکم ناوی کاکە من پرسیارم لە تۆ کرد ناوی تۆ چییە من پرسیارەکەم با بڵێن سیارەکەت مارکەکەی چییە تۆ تەواو بڵێ مەرسیدسە و تەواو ئیتر پێویست ناکە بڵێ ئەو سافەکەی باسکە جا حەزمەکرد ئەگەر ئەو موسڵمانە ماوە لە پێشە تۆزە فێری ئەوەی بکەین نەک بەس ئەو هەمویان کە دیالۆگ بەو شێوەیە بێ کە تۆ پرسیارێکەکەی وەڵامەکەی بدرە بۆ وەڵامەکە نادات و بۆ ئەترسێ ئەگەر باسی سوکایەتی نەکرد باە ڕوبڕی ئەو پرسیارم نەدەکردەوە بەڵام مادام کردی من ڕوبڕی پرسیارێکی دەکەمەوە دەبواە وەڵام داتەوە پێم بڵێ ئایا ئەوە سوکایەتی یان نا ئەو فەرمودەی محەممەد یان نا ڕای دەکرد لە پرسیار من تااقەتم نییە هیچیش نازانێ سەبارەت بە قورئان و ئاینەکەی کاکە ڕیشمان سپی وە سەیرکە هەموو ڕۆژێ دەڵێم هذا من فضل ربي باوکی باوکم سەیرکە کە دەگەی سپی بۆ سپی فەرمووەڵام بەڵێ هیوادارم ئەگەر ما بێت وەریگری بەس بە ئەو مەرجانە پێی بڵێ کە پرسیارت لێکەم وەڵامی ئەو پرسیارە بدرەوە ناشیکەی قەی ناکە بڵێ تەرکیە دەم کاکەەوە چۆن لە کاتی ئەوی دێتە لایوی من یەک عەرەبی دەزانی یان نا ئەوە دەست پێ دەکەمەوە دەگەی گوتی بۆی دەخەمە سەر دەقێک دڵن بۆ بخوێنەوە ئەگەر دەژێ وردە دڵن کۆمپیوتەرەکەت بکەوە خۆت لای خۆت بخوێنەوە دوو بۆ ما وەربگێڕە ئەگەر گوتی عەرەبی نازانم بۆی لەسەر ئاستی عەقڵیوی مناقەشەی لەگەڵ بکەم باشە پرسیاری لێ دەکەم نابی ڕابکە لە پرسیارەکە باشە بەڵکم لەسەر دەستی ئەو هیدایەت دەدرێن بۆ ڕێگای صراط المستقیم صراط الذين خليت ما بينهم ولا الضالين يعني ناكري كاكا يعني ناكري من بيم نيوز على قلي بيم شير وريو باسكم خو كاكا جان ميكي ماوس ماندان باشي باب ميكي ماوسا تو مش كبي من بشي لك من بدوار بكومو تو نجيريتو لا شو هبتوا بلا كاكا نازانم
زۆر هەڵەیە کە نازانن لە جاتی بڵێن نازانم ئەوەیان نازانم بەڵام پرسیارێکی ترم هەیە بۆ شەرمەکەی کاکە خۆ من ئێستا من هێندەی کاک پشتیوان نازانم بەڵام فێرە بم شەرمەکەی لەکوێیە کاک پشتیوانش ڕۆژە ڕۆژان خۆ دکتۆر نەبوو ڕۆژە ڕۆژان زانکۆی خوێن پێشوو نەیەزان ناشتوانم وەری بگرم چکە پێنج خولەک ماوە ئەوەتە خولەکما دە باش ئەگەر من داخە ئەگەر ببێت و وەریگری بەڵام بۆ مەرجە ناتوانم وەری بگرم زۆر زۆر سپاس دەستان خۆش زۆر سپاس At the end, remember, Allah will kill you, Jesus will love you. كاتي شاد بوي بريزو ازي سربجين تاوك وبرنامج اشتر سربجين